وەختتان وەخێر خەڵکە کوردەوار ومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. هەروەکو وعدەماندا بوو ئەڵبەتە بە تۆزێک تەئخیرەوە ئێمە سری دیبێتەکانە دادگاهە خەڵکی و وجدانیە نەمادینە هەڵەبجە ئەو شەویش جێبەجێەکەین و متعاسفانە من تۆزێ بە درەنگ کەوتم بۆ خاترەوەی کە لەسەر کار هاتمەوە. وەکو نەریتێکی کوردی بۆ ئەوانەی کە ئەزیزێک، دۆستێک، یارێک، هاوسەرێک، هاوشەئنێک، ڕەفیقێک و کەسێکیان لەدەستداگا لە تەمامی اتفاقاتێک وەکو هەڵەبجە کە بە شێوەیەکی سیستەماتیک بە شوێن نابوودی ئەم ئومەتە کوردی و سەرزەمینە کوردەوارە بوون، منیش بەم بۆنە چیکەیەک لە شێعرێکی مەولەوی کە بۆ لاواندنە ئەنبەر خاتوونە ژنی وتکێسی وەکو هاوسۆزی و هاوخەمیەک لەم دەستپێکی دادگا ئەخوێنمەوە و ڕۆینە ناوە تەوەرەی باسەکەمان. دڵەی دڵ وەمەی مەیلە لەیلێ کەیل، دڵەی دڵ وەمەی مەیلە لەیلێ کەیل، مەحرەم و ڕازاون خەڵوەتخانەی لەیل، لانەی حەڵقەی زولف ئەنبەربۆی شەوڕەنگ، هاوم دەمە جای تەنگ ئەڵحەدسەراوی سەنگ، پەروانەی مەزار ئەو ئاوات واوستەم، تەرجەمەی حاڵات پەشێوی جەستەم، عەرزکەر وە لەیلا وەسەد خەمەوە، چەم وە نەمەوە و دڵ وە تەمەوە، دێوانەکەت دیم بڵێسەش بەرزبی، بەرزی بڵێسەش هەر ساڵ سەد تەرزبی، و هەر تەرزێ لەیل مەلاواونەوە، دڵەی سەنگە سەخت مەتاواونەوە، گاگویا مەویەرد ئێند مەویەردەوە، گامەواوت وە دەم ئێش و دەردەوە، ئاوجە ئێشە تەن جە گیان جیاوی من، ئاوجە لواوی تۆ ئەو شۆن دیاوی من، سەختی ئێشە دەرد بەدحاڵیم لای، وای بێ تۆ مەنزڵ گشت خاڵیم لای، و هەر مەنزڵدا و هەر ڕاگوزەردا، هەر دەستە حەسرەت مەدۆوە سەردا، چێشن مەوێنون مەنزڵ بێ تۆ بۆ، بێهۆشم خەو بۆ، ڕاست بۆ، درۆ بۆ، گاو تێکەڵ مەکرد چەنی دەردەوێش، فەردە هاوم فەردش چەنی فەردەوێش، مەواد فیداش باوم یەجاوی شیرینن، گوزەرگاوی ئەو شۆخ زولف ئەنبەرینن، جەباڵاوی ئەی سەنگ پا ئاوەردەوە، بەرقەی ناوز جەڕۆی ئەو شەنگ کردەوە، جەو جاسووسگاوە بەو خەدەنگەوە، دڵتل ناوەزاوم هەزاو ڕەنگەوە، جەو سەردەشتەوە گوڵاو ڕێزان کرد، ساراو بۆی ساراو، ساراو بۆی ئەنبەر ساراو هەرزان کرد، جەو سەردەشتەوە گوڵاو ڕێزان کرد، ساراو بۆی ئەنبەر ساراو هەرزان کرد، چەوگە جەلاوی جاوم جبهەی جەماڵدا، بەرگەشتی وە بەخت بەدرە کەماڵدا. ئێمە لە تەعقیبە زەوایای جۆرا و جۆرە ئەبعادە جەنایەتە سیستەماتیک، من وەختێ ئێژم جەنایەتە سیستەماتیک منزورم هەز لەم چمکە کە بەکاری دێرم و پێشووتریش عەرزتانم کرد کە مەفهومە جینۆساید مەفهومێک بوو
بۆ سەردەمێک کە ئیتتفاقێک ڕوویدا بە پێچەوانەی هەموو مێژوو. ئەویش محاولەکردن بۆ لە ناوبردنی مەجموعەیەکی مەردمی، جامعەیەک، میلەتێک بە بەرنامەی داڕژاو. یعنی ئەمەی کە ئەگەر لەم سەرزەمینی ئێمە مێژوومان ون بووە، هەموو شتێ تێکەڵ بووگە، خوو خسڵەتمان گۆڕیاگە، فەرهەنگمان گۆڕیاگە، ڕواڵەتی ئینسانەکان لەسەر جێی خۆی نەماگە. ئەم تەلاشە سیستەماتیکە، ئەم هەوڵە سیستەماتیکە بۆ جینۆسایدی ئومەتی کوردی بوو. چ بڕسێ بە مەرگە فیزیکی. جنایەتە سیستەماتیک یعنی جنایەتێک کە بەرنامەی بۆ داڕژیاگە و بە سیستەم ئیجرا کردیاگە و تا ئەم دەقیقە بەردەوام و بە قودرەت و بە شدەت و حدەت خۆی ئەڕواتە بەرەوە. یعنی هەڵەبجە خەریکە لاپەڕەهایەک ئەکاتەوە تا تۆ بتوانی پەزەڵەکانە ئیمڕۆیت حەلکەی، تا تۆ بتوانی لە پشتە خوێندنەوەی داستانە هەڵەبجە ئەو جۆرەی کە ئێوەمانان هەر کامتان تەجروبەتان کرد و بەو میزانەی کە ئەتوانن مشارەکەتی تیا بکەن، بەو میزانەی کە ئەتوانن بەشدار بن و گزارشگرانێکی سادق بن و زەکات ئەم ئینسان بوونتانە بدەن، ئەمە داستانێکی وا لە پشتاکە لە ئایەندە دەرئەکەوێت ئێمەی کورد بە کامە مەسیر چووین، چه اتفاقێک کەوت وا بەم ڕۆژگارە گەیشتی. کاک عەباس ئەگەر تەشریفتان هەست، ئێوە یەکەم کەسن کە لە تەعقیبە مەسائلە دوێکە ئێشێ بێن و نەزەراتە خۆتان ئێرا بدەن. و ئەمما نوکتەیەک بۆ جارە سێەم تکراری بکەمەوە. ئەمە دادگاهێکی نەمادینی ئەخلاق و وجدانە ئینسانە کوردیە لە بەڕەسیە مەئاسات و تاریخە مەعاسرە خۆیان. ئەوەی ئەدەبە ئەم ئومەتەوە ئەم سەرزەمینە نەپارێزێت. ئێمە مەجبورین بە شدەت بەرخوردی پێ بکەین بۆ ئەوانتانە وا احترام قائل نیەن بۆ خۆتان و فکرەکەن هەر کەسێک ئەتوانێت دەست بوات بۆ قەداسەتێ بە ناوی مردم و بە ناوی سەرزەمین و هەر جۆری مەیلی بوێت مەسخەرەی بکا و سوخرەی بکات و بیداتە پەر گاڵتە و پێکەنین. بۆ ئەوانەی تێن شەهادەت ئەدەن، ئەوەی بەشدار بوو گە لەم دیبەیتەوە خەریکە تەماشاکە، گەرەکی بێن نەزەر بدات سەبارەت بەو شەهادەتە و گەرەکی بێت کەلەمەی درۆ بەکار بوات، ئێمە بە شدەت بەرپەرچی ئەدەینەوە. وەزیفەی من ئەوەسە کە ئەو ئەمنیەتە دروست بکەم و ئەو تربیەتە لە ئێمە دروست بوێت کە خۆمان بەرامبەر بە تاریخە خۆمان، بەرامبەر بە خۆمان بە ئیحترام و هەڵسو کەوتکەین و فێرا ئەو ئەدەبە بووین. لەذا ئەگەر شاهدێت تێت لەگەڵا قسە ئەکات و ئیمکانی هەست قسەکانی بڕێک مشاهداتە غەڵەتی تیاوێت، کەسێ بۆی نییە نەزەراتە خۆی دەخاڵەت بدات و بێ ئەدەبانە درۆ مەترەحکا، چون ئەگەر ئێمە لە دادگای واقعیا بووینە حتمما ئەو کەسەمانە دەستگیرە کرد و حتمما بە جۆرمە اختلالە لە جەلەسا محاکمەمان ئەکرد و حتمما سزامانەدا. لەذا ئەدەبە خۆتان، شخصیەتە خۆتان، ئەجدادتان و سەرزەمینتان ڕابگرن و بە احترام و بەرامبەر بە ڕەنجەکانە ئەم مردمە ڕەفتار بکەن. کاک عەباس داوای کامەرا بکەن لوتفەن، ئەو من ئەتانم. سڵاو کاک پەیمانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی بینەر و بیسەری ئەم دیبەیتە باش. وەکو سەر چاوم کاک عەباس بەخێر بێ. ئێمە ئەم شەو لە تەعقیبە خاتراتە جەناب تا وەکو شایەت حاڵێک
کە لە تەمەنە 8 ساڵان بووبی بەڵێ و توانی کتە دەرباز بووی لە حادسەی هەڵەبجا ئەڕۆینە سۆراغە بەشێکی تر لە خاتراتە جەنابەت. بزانە ئێمە بارها ئەتوانین بگەڕێینەوە 15 و 14 سێ و 16 سێ و ڕۆژە شیمیا بارانەکە دانە بە دانەی ئەمانە چ لە دەستپێک و چ لە ناوەڕاست و چ لە کاتە بووم بە شیمیایەکە چ لە کاتە ڕەوەکانە مهمە. بەڵام من ئەمشەو گەرەکمە کامرانە هەمەنووری ئەو شەوە بەحسە سۆنقۆری کرد و بەحسیەوەی کرد کە برایەک یەکەوێتە ژێرە کە تانکەرە ئاو و تیاچێت و ئەمرێت. ئێستا تۆ مناڵێکی 8 ساڵانی من گەرەکمە تەسویرێک لە ئوردوگا و لەو وەختێک وارد ئەوی ئێراە بدەی. ئەمە شاهدێکی حەقیقی بە هەمان تەساویرە مناڵی تۆ. بزانە بەشێک لە مەسە کە تۆ لە مەرگەساتێک دەرباز بووی وەلێ بەشێکی ئەمەسە کە تۆ تەجروبەی زەندگیەکی تر خەریکیەکەی تۆ مەسائلێکە مەترح کرد تاگەیتە سەر سنوور بەڵێ لە ئوردوگاوە دەست پێ بکەن. فەرموو. لە ئوردوگاو بەسەر چاوبەز ئەگەر یەک نقطە هەبوو بە ئاماژەیەکی پێ بکەم حەزم کەرەگە یارمەتی هەبێ ئەویش نایڵ بگاتە دەقەیە. فەرموو. کە وتم لەو کاتێک کە قەسب دەستی پێکرێمە ڕامان کرد طبعا لە هەڵەبجە لە مامۆسایان هەتا ئەگەیتە جێڵێڵە ڕەنگە 20 دقە یان زیاتر یا کەمتر بێ. ئەمە لە حاڵەتی ئاساییە کە کەسێک شەڕ و قەسب نەبێ بە پیاسە بڕوە. بەڵام وەکو بەڕێستان ئاگادارن ئەوەی کە تۆزێک معلوماتی هەبێت لەسەر جەنگ کە تۆ باران و مەرگە ساتێکی وکو هەڵەبجە لە عرابێ ئێمە بە 4-5 سەعات اینجا گەشتینە جەلێڵە. ئەنجا ئەو کاتەشی ئێمە پێشۆی بگەینە جەلیلە هەڵەبجە کیمیایی لێ من بە چاوەکانی خۆم کیمیایەکەم بینی کە لێیە. ئەنجا خۆش و پێشتر ئاماژەیە کدا بە وەڵامدانەوەی ئەو برادەرەی کە ئەیود وانە من نەهاتم دقە بە دقە لەو تەمەنە 8 ساڵیا سەری سەعاتکەم. بەڵام ئاگادار بکە ئێمە گەشتینە جەلێڵە دنیا تاریخی کردبوو. کاک عەباسپا من خیاڵە ڕاحەتکەم یەک دقیقە بێسم. بەڵێ بزانە ئێژێ ئاغایەوە نۆکەرەکەی وت هەتی و هەڵسم 2000 شەقەتی هەڵدەم. وتی قوربانگیان یا حەسا و نازانی یا 2000 شەقەنەوە شەنگە. بزانە ئاغاگیان ئینسانێک ئەگات بە مەرحەلەیە کە پێ ئەنێ بەسەر ئینسانێکی ترا پیرەژن و مناڵ ئەیان کوژێ و ئەڕوا. ئەو ئینسانە نەوا لە لەحزەی حاڵە نە ئەزانێ سەعات چەندێکە نە ئەزانێ چه اتفاقێکی کەوتکە. ئەوەڵەن زەمان نسبیە. ئینسان وەختی خۆشی لێ ئەگوزەرێ زەمان سەریع ئەڕوا. ئینسان وەختی تاڵی لێ ئەگوزەرێ زەمان ناڕوا. مثالە بۆ لێدەم. مثال تۆی تەناوی شای و خۆشیەکە لە پڕێکا تەماشا ئەەکەی 12 ساعتە هەڵەخەیتۆ بوو تۆ 10 دقیقە بووگە. ئینسان وازە. بەڵام لە پڕێک لە جێگەیەکە ئەدوەن بۆ ئێعدام و سێ دقیقەی ماگە ئێدامەکەنە و 3 دقیقە بە 3 ساڵ تێپەڕێ. تۆجۆکەی زەمان نسبیە. پس هەر کەسێک قسەی وای کرد جەهالەتە خۆی و حماقەتە خۆی هاوارەکە. بزانە کاکە عەباس ئەم دوژمنانەی ئومەتە کوردیە مردنی ئێمەیان فرە بە مناڵ و وەزع و بێعەقڵ و ئەمانە بەراورد کردگە. بۆیە ئاوا هەڵس و کەوتەکەنتەکە مردمە ئێمە. تەوەجۆکەی تۆ لەو موسیبەتا بووگی و ئێمە قابلە دەرکە بۆ هەر ئینسانێک کە لەحزەیە موسیبەتی دەرکردوێت. لەحزەیە خەتەری دەرکردوێت. بۆیە ئەمکانی هەز نەک بۆ تۆ 5 ساعت ئێشێ 2 ساڵ تووری کێشاوێت تا گەیشت بیتە ئەو جێگە. قسەکانە خۆت بکە بە کامنتەکان بەرخۆت مەکە. تۆ تەرەفت منم و خەڵکی خەریکە ABC هەر کەسێ حورمەتی ئەم خەڵکە ڕانەگرێ من ئەی خەمە سەر جێگەی خۆی. دەست خۆش بێ. زۆر سپاس. فەرموو. پێش بگەنە ئۆردوگاکە 2 مەشهەدیکە هەیە کە حەزەکەم بیخەمە ڕوو ئەم مەشهەدانە ڕەنگە بەم 1-2 دقەی کە من لە دیبەیتەکە ئایخەمە ڕوو زۆر قورس بێ کە ڕۆمان نووسێک یاخود فیلم سازێ بێ بیکا بە فیلم ناتوانێت ئەو حەقی پێبا. ناتوان ئەو ئازارە ئەو ڕووداوە بەرجەسە بکاوکو ئەو کەسی کە خۆی بینیوێتی.
لەو جێگەی کە ئێمە وتم چەند جارێک خۆمان ئەدا بە عەرزا بۆ ئەوەی بەر قەسف نەکەوین لەپڕ کۆمەڵێک تیار هات قەسپێکی زۆر زۆریان کرد من لەو تەمەنا حەپەسام لەلایەک ئەم بینی ژن ئەیقیژان هاواری ئەکرد لەلایەک و خەڵک مەبینی ئەگریا لەلایەک و پازداری ئێرانی بۆ ناوە ئەهاتن و ئەڕۆشتن قەسپەکەش هەمووی نزیکی ئێمە بوون من لەو دەقا هەسام و زۆر جارەها ئینسان ئەڵێ خوێن ئەیگرێ یان ئەحەپەسێ یان ئەڵێ ئەپەشۆکێ تووشی حاڵەتێکی لە ناکاو ئەبی لەو کاتە هەسام و ویستم ئێساش من نازانم ویستم بڕۆم یان چی براکەم کاگەحمەوی برام پەلی ئاوە گرت منی ڕاکێشا و سەری نام بە عەرزەکە لەو کاتە نازانم شەستیر بوو ساڕوو بوو لەو بەردەماتەقی هەموو پارچەکانی هاو بەسەرمانە ئەگەر لەو دەقا ئەو برام ئەو شتەی نەکردایە ئیسا ئەم کەسەی کە لە بەردەم ئێوە ئەم دیپەیتەکە سام لە ژیانە نەمابوو لە بەرەوەی پارچەکان هەمووی بەڕ و ئاراستەی من هاو لە شوێنێکا خۆمان نابە عەرزا شوێنەکە خوارەوەی کەندەران بوو خوارەوەی چۆن ئەڵەی چاڵایی بوو ئەو ئاوە منی ڕاکێشا بۆی بەر ئەو تۆپ بوو ئەو قەسپە نەکەوی ئیسا کە من ڕەنگە باسیەکەم بەم دوو کەلیمە ڕەنگە تۆزێک ئاسان بێ بەڵام گە کەسێک لە فلیمێکی شابی بینێ موسڵکەی پیاە بەڵام ئەو کەسی کە خۆی بینیوێتی ئەزێ ئەزانێ ئازارەکەی چۆرە هەتایە لەگەڵ یا ئەم ئازارە ئەژێت وەکو کاردانای بەڕێز باسی باوکی بەڕێزیانی کردوتی خۆزگە ڕۆڵە بمردمایە و ئەمانم نەبینیە هەر یەکێ هەر هەڵەبجەی یەک کاوەی لە کارەساتەکە شابوو بێت و ئەوەشی لە دەروی کارەساتەکە بوو بێت و کەس و کارەکەی لە کارەساتە بێ هەموو کاتێک ئاوات بە مەرگی خۆی ئەخوازێ ئەڵە خۆزگا منی ژێ کێبوومایە لەو قوربانیانێ و کۆمەڵێک دیمەنی ناخۆشم نەبینیە و ڕەنگە ئەو شەهیدانەی کە لە هەڵەبجا ڕۆحی پاکیان سپات ئەگەر ئەوان ڕۆژێک بێنەوە سەر دنیا و قسە بۆ ئێمە بکەن ئەگەر ئەوان باسی ئەو دیمەن و کارەساتی ئێمە بکەن هیچ شتێک لەبەری خۆی ڕاناکرێت ئەمە نقطەیەکی کە بوتم پێشەوەی بگەینە ئاوەکەی سیروان پێشەوەی بپەڕینەوە کاک عەباس بەر لەوەی کە بڕۆیت بە خەستی بڕۆیتە ناوە بابەتەکەت با من شتێکت پێبێژم هەم بۆ بیسەران بەکار بێت و هەم بۆ جەنابە نەقڵێکی قەیمی هەست ئێژێ ڕۆژێ پڵنگی چاوی کەوت بە پشیلێ تەماشای کرد ئەمە بڕواڵەت هەر لە ئەو ئەکا سەر و کەلە و شیواز و بەڵام تەواو بچکۆلەست هەرێوتی کاورا تۆ بۆ نەخار و خەفیفی بۆ سەخیف بووی خۆ تۆ لە ئێمە ئەەکەی وتی بەڵێ منیش وەکو تۆ بووم بەڵام ئادەمیزاد وای پێکردم وتی بۆ ئادەمیزاد کێیە تا بیگرم و حەقی تۆی لێ بسێنم وتی بێ تا پیشانە بم بردی لە لادەیەکە جوتیارێکی پیری نیشاندا وتی ئەوەیە وتی ئەوەی ئادەمیزاد ئەمرن نەمێنێ وتی ستا ڕۆم و بۆتی ئەخۆم ڕووی بۆ لای کابرای پیرەمەرد وتی بە فڵنگەکە وتی من ژن و مناڵدارم مادام تۆ من هەر ئەخۆی با من بڕۆم خواحافزی لە ژن و مناڵەکەم بکەم و بێمەوە فڵنگەکە وتی باشە وتی بەڵام بە شەرتێ من لەکوێ بزانم تۆ ئەمێنی تۆ لەگرا ناڕۆی وتی بابا ئەمێنێمە وتی نا من تۆ ئەبەسمە و بەم دارە کە خیاڵم ڕاحەت بێت تۆ ناڕۆی فڵنگەکە وتی باشە تەبیعەتەن فڵنگەکە لە خۆی سەرمەست بوو مەغروور بوو کە ئامە چییە کابرای پیرەمەرد بەستی و چوە ناوی ماڵەکەی و تێڵایەکی گرتە دەست و هاتە ئەم ناوە تەبیعەتەن فڵنگەکە بەسیاگ و پیرەمەردەکە زانێ مەودای فڵنگەکە چەنێکە بەدار کەوتە گیانە فڵنگەکە خاسی کوتا ئەوەنەی کوتا فڵنگەکە هیلاک بوو فڵنگەکە بورا بووە و لە پڕێکا پشیلەکە هاتە ڕاسەری فڵنگەکە چاوی هەڵێناوتی ئەرێ فرەم ماوە بگەم بە تۆ تێگەشتی ئێستا براکەم تۆ ئیشت بزانی ئەم مردمی ئێمە ئەم ئومەتی کوردیە بۆ کۆمەڵگای ئێمە وای لێ هات بزانە ئەخلاق لە ناوە ئێمە کۆچی کردووە بووین بە هەلپەرست بووین بە پارەپەرست دلێری و شەهامەت کۆچی کردووە تەوەجۆکەی حب سەرزەمین و کەیلە وەتەنبوون و ئینسان بوون لە لای ئێمە کۆچی کردووە ئێمە بووین بە بوونەوەرێک بە هەر قیمەتێک گەرەکمانە هەناسە بدەین بخۆین و بزین و سێکسکەین
وامان پێاتکە لە هەموو بەشەکانی کوردەوارە وامان پێاتکە لە جێگەیەکا زیاترە لە جێگەیەکا کەمترە لە شارێکا زیاترە لە شارێکا کەمترە بەڵام بە قەتعیەت شەهامەتمان تیان نەماگە اتفاق گەورە ئەمەسە لە کۆمەلگای ئێمە سنوورە نێوانە خاص و خراو نەماگە بووگەسۆ خۆڵەمێشی معلوم نییە پیای خاص کێز پیای خراو کێز چون خاصە و خراوە تعریفی نەماگە کاورا جنایەتکارە پیاو کوژە متجاوزە نەخۆشە محتەرەمیشە وا لەسەر جێگەی خۆشیە قوربیشی هەست چون ئمڕۆ دوو شتی هەست پوڵ و دەسەڵات پوڵ و دەسەڵات تۆ ئیشێ بزانی ئێمە دقیقەن وەکو پڵنەکەمان پێاتکە ئیشێ بپرسین ئەرێ زۆرمان ماوە بووین بە تۆ خەریکی ئەوە تعریفەکەی چی بە ئێمە قۆمیا وامان پێات بۆ ئێمە تاسیایگینەوە حەچێ بەلامان باسی باوکی ئەەکەی بووی مهم نییە باسی دایکی ئەەکەی بووی مهم نییە حیچێ ئەم ئینسانە ناجۆڵێنێتەوە تارانی فرە دەمپیسن جوێنە دایک و خۆشک و یەکتریە دەن فرە دەمپیسن دانەیە تارانی بوو هەرچی جمێنیان پێدا پێیەکەنی یەکێکی تر پێی وت ئەرێ ڕۆڵە تۆ بە من بێژە تۆ خیرەتە بەچی ئەجوڵێ بە دایکە بە خۆیشکە بە وڵاتە بە زمانە تۆ خیرەتە بە حیج ناجوڵێ ئێمە ئێشێ بزانین خیرەتمان بەچی ئەجوڵێت بۆ وامان لێ هات بۆی تۆ ئێدامە بداغەیان و تۆ بڕۆ لەسەر داستانەکانە خوات بەڵێ لەو نقطابم کەوتم پێشوە بگەین ئاوکەی سیروان طبعا عادەتی مناڵ زوو برسی ئەبێ وەکو گەورە نییە تەحمل کات و دام بەخۆیان بگرێ ئافرەتێک لێوە دانیشتە بوو سەردەسێ نانی ئەکرد بۆ مناڵەکانی ئتر نازانم ئەو ماڵە کوێی بوو کوێی نەبوو کارم بەوە نییە بەڵام ئەو قافڵە ڕێگەی کە خەڵک دیەوە تێئەپەڕید سەدان خەڵک بوو تەنها من نەبوو من وەکو مناڵێک چوومە بەنێوتم پوریان نانکمەی تێ برسیمە وڵای ڕۆڵێکیان نانم بەس بەشی مناڵەکانی خۆم کردووە لێبا یەکسەر دایکم فرمێش هاتە خوار بە چای و گریا تی ڕۆڵە بۆ بە من ناڵێن بۆ لە خۆتەوە چی داوای نان لە خەڵکەکەی ئەو بوت فەترێت بکەوتینەوە ژنەکە وتی وەرە بیبەن دایکم وتی نا بمرینە برسا ئەو نانەوە ناگەم من لێرە و گەرنی ئەو ئافەتەش ئازا ئەکەم ئەزانی بۆ لەبەرەی ئەو ڕۆژە ڕۆژێک بوو ئەگەر وەکو دینی خەڵکە باسیەکە وەکو عقایدم بە هەر ئاینێک هەیە باسی قیامەت ئەکاڵێ لە قیامەتا خەڵک فریای خواخوایەتی بەس خۆی ڕزگاری بێ ئەو ڕۆژە ڕۆژێ بوو خەڵک بەس تەنها فریای ئەوە ئەکە و یان خۆی پێ ڕزگارکرێ یان خۆی ئایلەکەی دوێنێش باسی ئەوم کرد کە ئافەتێک مناڵێکی شیرەخۆری ساوای فڕیا براکەم هەڵی کردەوە لەبەرەوە من قەت هیچ کاتگلەی لەو ئافەتە ناکەم چونکە من لەم تەمەنا ئیسا ئەفامم بۆ ئەو ئافەتە و نانی ناپم ئەگەر نانەکەی باە پێم ئەبووە ئیحراز بووە وەکو دینی کوردەواری نانەکەی باە بە هەموو خەڵکە ماڵ و مناڵەکەی خۆی لە برسا ئەمایەوە نانەکەش ئەوەندە کەم نەبوو هەمووی زۆر نەبوو مەجموعەیە نانی کەمی کردبوو من لێرە و گەرنی ئازاکەم لەم دنیا و لە هەموو دنیاشە جا بابێ مەسەر نقطەیەک کە ئەم خاڵە حەزەکەم زۆر وەستانی لەسەرکەین بۆستە با من پرسیارێک لێ بکەم کاک عەباس با من پرسیارێک لێ بکەم بەسەر چاوکان بزانە کاک عەباس ئێمەی مرۆڤ شتێکمان هەست بە ناوی هاوسۆزی هاودڵی مەسەڵەن تۆ ئەوێنی لە ڕووی جیهانیەوە شتێکیان دروست کردە بە ناوی منەزەمە خێرخوازیە جیهانیەکان چارەتیەکان سەلیبە ئەحمەر وەکو سەحلا لە ئەحمەری ئیسلامیەکانیش بابینە سەر ئەوەی کە ئێمە چەند هەزار کەسێکمان لە هەڵەبجە تیاچێت عدەیەکی فرەمان ئاوارە ئەوێت هەڵسوکەوتی دەوڵەتە ئێرانی هەڵسوکەوتی ژیان لە غوربەت و ئوردوگا چ تەئسیرێکی ڕۆحی و ڕەوانی لەسەر مەردمە ئێمەدانیا و لەسەر مناڵێکی وەکو تۆ هەڵسوکەوت ئینسانی بوو غرورتان پارێزرا کەرامەتتان پارێزرا
حرمەت گیران جێگەتان گەرم بوو، داڵدە دریان ئەمنیەتتان بوو، تەعەداتان لێ ئەکریا لە ماڵتان، لە پوڵتان، لە ژنتان، لە کەنیشتان، لە مناڵتان یان نە. ئەیان خەڵەتاندن، دەستیان بۆ ئەوردن، ئەشکەنجەیان ئەکردن. ئەمانە بەحسکە چوون کەسێک لەو چەشنە ژیانە و ژیانە ئوردوگا ئاگادار نییە. با بزانی یەکێ لە سەختترین زندگیەکانە بەشەر ژیانە ناوە ئوردوگا. بەڵێ ئێستا مەسەر بابەتی ئوردوگاکە بەس ڕێگەم بە یەک نوقتێکرد تر هەیە باسیەکەم پێشەوەی کە ئێمە گەشتین بە پاسدارەکان لەوەی کە سواری لۆریمانکەن هەمومان ئەوانەی کە ئەو خەڵکانی کە ئیستیلامەکرات دەرمانێکی سپیان یا لە دەمچاویە ئەیان پشکنی. برایەکم بە ناوی عوسمان ڕەنگە ئەو برادرانە بیناسن کە تەمەنی لەو کاتە 17 ساڵ بوو، چەقۆ بوو یان حربە بوو پێی بوو. دوو لە ڕووی جەماعەت پاسداری بێخلاق وتیان وتیان ئەمە مخابراتە، ئەمە کەسێکی جینایەتکارە لەبەرەوەی ئەم چەقۆیی پێیە. ئێمەش لەوا بن سواری سیارە بین کە من برایەکمە لە پاسدارێک ئەیبا ئەبێ من ڕیاکسیۆن و ڕەتفعلی من چۆن بێت، کاردانەوەی من چۆن بێت کە من مناڵێ ئەم قیژان ئەم ئەگریام ئەموو براکەم ناوی براکەم ئەیەنە. ژن و مناڵ هەمووی قیژانی پەلاماری پاسدارەکەیانە. تێگەیانی وەرە مناڵێک کە تەمەنی 17 ساڵ بێت لەگەڵ فامیلەکەی خۆشیا بێت بێشەرەفێکی بێئەدەبی پازدار بێت لە ناو خەڵکات جای کاتۆ بە مناڵێک کە 17 ساڵە چی پێ ئەکرێ. بەڵام من لێرە شاید حاڵی بۆ کەسێکەیەم کە ناوی ئەحمەد حاجی عەلاردە بوو کە لەوێ پەیدا بوو، چوو بە گژی پازدارەکە وتی ئەمانە دراوسەی منن، ئەمە مناڵێکی وا چی ئەزانی، ئەمە تەمەنی 17 ساڵە، ئەم ئایلەم ئەم خانەوادە من ئەناسم هەر چۆنێ بوو یانۆ پێمان. بەڵام لەوێ هەر گەنجێکیان بەرچە بەدەست کەوتایە، هەر خێزانێک کەشکی کۆمەڵە دیموکراتیان لێ بکردایە من شایەتی تا قیامەت ئێم یەک لۆری گەنجیان پڕ کرد، ئەوەی کە سواری ئەو لۆریە بوو نەبیندایەوە، ئەوەی سواری ئەو لۆریە کرا نەبیندایەوە. چارەنووسی نادیار براکەمشیان سەری خەن، بەڵام خوشک و دایک و ئەو 36 کەسێک کە لێوا هەمومان پەلاماری پازارەکەمان ناو ئەو پیاوی ئەمە لە جاوەر، ئەمە لەکوێ لە جاوەر لەکوێ وەڵڵاهی شوێنەکە نازانم، وازانم نەوسوو بوو ئەگەر هەڵە نەبم، چونکە ئەو نقطەیە بوو کە ئێمە سواری لۆری ئەکراین و بەڕێ ئەکراین بەرەو ئۆردوگاکە. بەڵام هەرچۆنێ بێشتەکە نەمان هێشت، ئەویش نەهێشتنەکە چۆن بە هەرچی ژن و مناڵ بوو پەلاماری پازارەکەیاندا. ئەحمەد حاجی عەلاردە خوا عەفوی و بەڕەحمەت بێ، ئیسا مردووە لە ژیانە نەماوە، ئەو هاتە ناو مۆزوعەکە و پەیا بوو وتی ئەمە کوڕی دراوسێ ئێمەیە، زۆر دیفاعی لێ کردین، وتی مناڵێکی واچێ با چەقۆیەکی پێ بێ. تۆ چۆن نەتوانی بە تۆمەتی ئەوە، خۆ من نە جوندیە نە سەربازە نە هیچ شتێکم، مناڵی وا چی ئەفامی، ئەو چەقۆیەش بۆ هەڵی گرت بوو کە لە ڕێگا بۆ نمونە تۆ بۆ 1000 پێداویستیە کە ئینسان تەبیعەتی گەنج ئێمە خۆمان بخەین. بڕۆرە سەر بابەتەکانە ئوردوگا کاک عەباس. بابەمە سەر ئوردوگا کە ئەو ئێوارە ئێمە گەشتنە ئوردوگا، برسی سەرمایەکی زۆر. ئوردوگای کوێ کاکە؟ ئوردوگای هەرسین. بەڵێ ئوردوگای هەرسین. ئوردوگای هەرسین ئێمە چوینە ئوردوگای هەرسین. طبعاً عادەتی کەمپ وایە لە هەموو وڵاتێکە، لە هەموو جیانە، لە کۆن و لە ڕابردووە کەوت و کەمپ ئەبێ شوێنێک بێ ئامادەکرابێ بۆ پەنابەر. من بەم عەقیدەی ئیساگەر باسی کەمپ و بۆ کەمپ ئەو شوێنەیە کە پەنابەر لە ئەستۆ وگرێ ئەبێ پێداویستە سەرەتاییەکانی مرۆڤ لەو کەمپا هەبێ. بەڵام کە ئێمە چوینە ئەوێ وەکوتمێکم دەستەواژوتیان ئەمانە کیمیایی بوردەست. دوای ماوەیەک ڕیان وەسانی هەتا دەمە و تاریکانێکی شەو چیان پێداین تەنها خێمە و ژێرخێمە. بەو هیلاکی و بەو شەکەتە و بەو ناڕەحەتیە چوین
کە من مناڵ بووم براکان و کەس و کارم خەریکی خێمە ئێمە خەریب و ڕەخمانە بدۆ لەسەرما کە چوینە ناو خێمەکانی شەو هەتا بەیانی هەڵڵەرزیوین بەژێر خێمە خۆمان داپۆشووە هەتا بەیانی ئەم دایکە سەرمامە من بۆی بە حەز زۆرجار باسی دایک مەکەم من دایکی خۆم باوکی خۆم نەبینیەوە بە هەتیوی گەورە بوون باوکم هەشتاوی کردووە لەبەرەوە دایکم لە هەمان کاتە هەمووەکو باوکم بووە هەمووەکو دایکم بووە و دایکم خاوەنی 9 کوڕ و 4 کچە لە کاتی کیمیایەکە تەنها 2 کوڕی لەگەڵانە بوو یەکێکیان لە کەرکوو بوو کە خێزانی پێگەنا بوو کوڕێکی تریشیانی لە خوڕما بوو لەگەڵ ننک ماشیا باقی سەرخێزانەکەی تر هەمووی لەگەڵ ئەوە بوو منیش بە حکمەوەی کە کوڕە بچووکی ماڵەوە بووم متعلق بووم بەوە هەموو نازی دایکایەت و باوکایەتیەک دایکم لە ئەستوی گرت بوو بۆیە هەن هەزار کە باسی دایک مەکەم هیوادارم خەڵک دەستەواژە تێبگا کە ئەوانە مهم نییە کاک عەباس ئەوانە مهم نییە خەڵک چیتی ئەگا تو داستانە خۆت بێژە ئاغەیان نەیگەرە کە تۆ ئەم تەوزیحاتە بۆ مەردەم بدەیت دیتەڵزە زندگی تۆ بە دەردە کەسێک ناخوا بۆ خۆت خاسە هەڵیگرە بۆ خۆت ئەوەی کە مهمە تۆ ئیشی بەسەرهاتە خۆت وەکو شاهدێکی عینی لەو مەسائلە بێژیت چون ئەمانە ئارشیڤەکرێ کاک عەباس هەڵک گیرێت بڕۆ سەر داستانەکە بەڵێ ئەو تا بەیانی وەکوتم ڕەشەبایەکی سارد و سەخت چەند جارێک ئینی خێمەکانی هەڵ ئەدایەوە هەتا بەیانی هەتا وەکو جەناب و فەرموو کاتە ناخۆشەکان زۆر بە زەحمەت تێپەڕی هەتا ئەو شەو تا بەیانی بوویەوە نەمازانی چۆن لێمان تێپەڕ پس تۆ بەس خێمەیەکیان پێتاندا خێمەکەیش خۆتان هەڵتاندا نە پەتوتان بوو نە کەفیتان بوو نە قاڵیتان بوو نە فەرشتان بوو نە چراتان بوو نە چتە گەرم کرد هیچێکتان نەبوو هیچ بەس خێمەیەک لەسەر زەوی ڕوت و قوتە نە بەتانی نە دۆشک نە پشتی نەتەنانەت پەرداخێک ئاو بدەنێ پێوین کە هەر خێمە و ژێرخێمەیەکیان پێداین هەتا بەیانی پرسیارێ بۆستە توالەتیشتان بوو توالەتە سەحراییتان بوو با من نوکتێک بێبێژم پەلەمەکە لەگرا تۆ 8 ساڵتە نەتزانیگە ئیشی ژنێک بەهاتایە قسەی بکردایە چون ژنان زۆر تایبەتین توالەتی تایبەتیان گەرەکە واشنگ فەسیڵتی و حەمامی تایبەتیان گەرەکە بۆ حاڵەتە تایبەتە لە شەژنانەیان ئایا ئەمانە دابین کریا بوون مەسەلەن ئێشێ ژنان بێن بێژن ئەمانە نەوار بێداشتیان پێ ئەدریا پرۆتەکشنیان پێ ئەدریا ئەمانە بەعدەن ئەڕۆینە سەری بۆیە مهمە کە شاهدەکان بێن قسە بکەن ئێستا تۆ نازانی وەزعیەتی ژنان چۆن بووگە تەوەجۆکەی چون ئەو بەشە خێلە بەشێکی مهمە ئەمانە یەک لە دوای یەک تەئسیر دائانێ لەسەر ئینسان ئەدامە بە بەڵێ ئیسا بین ئەوەش باسەکەم کە هەموو کامپەکە تەنها یەک جێگەی تیا بوو ئەوەندەی کە من مناڵ بیرم مابێت لە بەرچاوم بێ ئەو جێگەیەش دوو لە ڕووی ئەم مەجلیسە 6 تەوالێتی سەفەری و لەگەڵ 6 حەمام بۆ چەندێک بۆ هەزاران خەڵک کە لەو کەمپا بوو کەمپی هەرسی یعنی بۆ تەواوی جەمعێتی ئەو خەڵکە بێنە بەرچاوی خۆ 6 تەوالێت و 6 حەمام بەشێ و هەموو جەمعێتەکە من بۆ مناڵی خۆم دوو لە ڕحاجی جارێک ویستم دەست بە تەوالێت گەێنم ئەوەندە پیسی و هین غەڕ کە ئەچووی لە تاو پیسی هەڵسا بوو شوێنەکە مەجڵک لە تەنیشتی کەمپەکە ئەوەی کە کاک عەباس ئێژێتی بۆ ئەوانەی کە ئەم مۆقیەتە نازانن توالەتە سەحرایی توالەتێکە کە زێرابەکەی بۆ دەرنەچووگە فازڵاوەکەی بۆ دەرنەچووگە و ئێشێ تەخلیە بکرێ یعنی زەرفەتی مەسەڵەن 50 نەفەرە 100 نەفەرە کە ئەڕواتکاری دەست و ئاوەکە ئەگەر تەخلیەی نەکەن و ئەگەر خاڵی نەکەن تنتن پڕەوێت و قەیرە قابلە ئیستیفادە ئەوێت بهداشتیش نییە مەگەر تۆ گرفتار بووی پس تۆ لەگرا ئەزانی ئەو 6 توالەتەی کە ماغا بەحسیەکە و ئەو 6 حەمامەی کە ئەم بەحسیەکە حەمامی سەفەری پلاستیکین سەحرایین و ڕازەکە ئەوەی کە ێژێ پڕبوو و هاتووە سەر و قابلە ئیستیفادە نەبوو بەڵێ ئەوە بوو دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەو خەڵکەی کە بەرپرس بوو ئەو
ئیطلاعات بوون ئەو مەجموعەی کە بەرپرس بوون لە هینی کەمپەکە و خۆراک و شتیان بۆ ئەهات بڵێن UN بوو یان هەر منازەمێ بوو ناوی منازەمەکە بە تەواوەتی نازانم بەڵام ئەو خۆراک و ئەو شتی کە ئەهات بۆ کەمپەکە لەو جێگەدا ئەندرا ئەم دەستەی کە دەستەی کارگێڕی بوون لە سەرەتا بەدەست کۆمەڵێکەوە بوون کەوانە پیاوی حکومەتی ئێرانی بوون ئیطلاعات بوون هەمووی عەسکەری بوو بڕۆکە هیچ شتێکیان بە خەڵک نەئەیا سەرەتا هەتا ئەوە بوو خەڵکەکە زۆری بۆ هات من نەتوانم ساناوی خەڵکەکانیش بێنم بەس پێم خۆش نییە شەوێک خەڵکی ئەو کەمپە کۆ بووێ و وتیان ئەچین تەلبەنەکە لا ئەدەین تەلبەنەکە ئەشکێنین چیمان بەردەستکە و لەو خێمای هێنی ئالەگرا بیگرە با من دوو قسەت بۆ بکەم ئابازیان بیگرە کاک عەباس دنیای غەرب و دنیای سەرمایەداری بۆ خاتری ئەوەی کە بدا لە بلۆک شەرق و بە تایبەتی بدا لە دەوران ئستالین لە شەورویە دوو سێ نووسەری ڕووسی زۆر ئەحترام گرتن یەکێکیان پاستانارک بوو کە دکتۆر ژیڤاگۆی نووسا یەکێکیان سۆڵژەنێتسین بوو ئەلێکساندر سۆڵژەنێتسین کتێبێکی نووسا بە ناوە جەزایر گولاک جا ئەمە بۆ موهیمە لە دەورانە تێزارۆ لە ڕووسیە شتێ بوو بە باو خەڵکیان ئەهنارد بۆ سیبری بە عنوانی محکومانی کار لە سیبریە کەمپ بوو کەمپە کار بوو تۆ محکومیەتت بۆ ئاهات تا ئەبەد تا 10 ساڵیان هەناردیتە سەرمای سیبری کارکەی سۆڵژەنێتسین جایزەی ئەدەبی بردەوە بۆ جەزایر گولاک کە خۆی لەوێ زندانی بوو داستان ئەو زندانیانە تعریفەکە من گەرەکمە دووسێ دیمانەت بۆ تعریف بکەم بۆ ئەم قسانەی تۆ مهمە و بۆ خەڵک پێی وایە کە ژیانە ئوردوگا مهم نییە بە حەسیکەی ساڵە 1958 فیلمێ دروست کریا بە ناوە کەوشەکانە ماسیگیر ئەنتۆنی کوین تیابازی کردووە زۆر فیلمێکی مەشهورە ئەگەر اشتباه یا 68 یا 58 کەوشەکانی ماسیگیر ئەنتۆنی کوین لەوێ ئۆسکۆفە گەورەیە کشیشە یەکێک لە شارەکان ڕووسیەس کە گرتی گیانە بە ئەسیری وا لە سیبریە ڕێئەکەون و ئازادیەکەن وەڕا بۆ ڤاتیکان و لەوێ خەریکە بۆ کاردیناڵەکانی ڤاتیکان و پاپای ڤاتیکان قسە ئەکا ئێژێ من لە ئوردوگا نانم دزیوە کشیش قەشە ئۆسکۆفە ئەعزەم ئێژێ من نانم دزیوە داومە لە نگابانەکە جا من ئەمە بۆ پێتوێت ئەسڵن سۆڵژەنێتسین لە ڕۆمانەکەی خۆیان بەحسەکە ئەم مردمە بۆ کار ئەکا و کەسی نییە بەسەرۆ جواوەدات و ئێژێ ئەوانەی کە زیندانی بوون پێیان ئەوتن دەبێ ئەم ئیشە لە 4 ساعەتا تەواوکەن 15-20 نەفەر بوون ئەگەر لە 4 ساعات تەواو نەوایە خۆراکەکەیان نەئەدا پێیان کەمیانە کردەوە بۆیە کرێکارەکان خۆیان ئەکەوتنە گیانی یەکتری ئەیاندا لە یەکتریان و تەمەڵەوە بۆ ئیشناکەی لیان ئەدا لەبەرەوەی بتوانن ژەمە خۆراکەکەی خۆیان بگرن تەبیعەتی بێدەسەڵاتی ناو ئوردوگا هەنێ خوو دروست ئەکا تۆ ئێستا خەریکی ئاماژە ئەکەی ئێژی خەڵکی هەڵەبجە ئەو خەڵکە مەجیدەی هەڵەبجە کە هەرکە بۆ خۆی شەخسیەتێ بووە هەرکە بۆ خۆی پیاوێ بووە هەرکە بۆ خۆی نان و خوان و سفرەیەکی بووگە هەرکە خۆی بە کوڕە پیاک زانیگە لە شەرایطێکا قەرارەگرێ بڕوا دزی بکە جا لەوانەیە فرە کەسێک بیر لەوە نەکاتۆ لە ساڵەکانە 2000 تا 2010 تا ئێستش جیلێک گەنج هاتە دەرەوە لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق سەوادیاننەوە سەوادی خوێندن و نووسینیانەوە چەقۆکێش بوون هەر کارێکیان ئەکرد دزیان ئەکرد قاچاقچێتیان ئەکرد دەرمانیان ئەفرۆش لە ئەسینا دەرمان ئەفرۆشن لەگرا کەس لە خۆی ناپرسێ ئەمانە بۆ وا کاول بوون لەکوێ دەسی پێکرد ئەم نانە تۆ ئەڕۆیتە سەر ڕۆمانەکەی ژان والژان و بینەوایانە ڤیکتۆر هۆگۆ ژان والژان لەوێ لە تێنان ئەدزێ 19 ساڵ حەبسی پێدەن بزانە من ئەزانی بۆ ئەمانە هەر بە میسال ئەهێنمەوە لەبەر ئەوەی کەسانێک پێیان وانە بێم قسانە ئێمە ئەیکەین زیا و شتێکی ئیزافەست
ئەمانە شاهکارەکانە ئەدەبیە دنیایان دروست کرد، ئەمانە ڕەنجە گەورەکانە دنیان. وەختی تۆژی خوی مردمێ ئەگۆڕێشی بزانی خو چۆن ئەگۆڕێ. بۆیە من پرسیم ژنەکان توالەتیان بوویان ژنەکان لەوازم بەهداشتیان ئەگرت کە عادەت ئەبن کە حەیز ئەبن استفادەیکەن تەمیزیان بوو ئێشە ژنی بێ قسە بکە. تۆ ئێستا بە من ئێژی لەکوێ پیاگەکان دزیان کرد دەستیان کرد بە دزیکردن چی پاڵی پەیوەنیان بڕۆ دزی بکەن. بزانە با بزانی وەختی تۆ ئێژی سیستەماتیک مردمێ نابود ئەکرێ هەڵەبجە فقط لاشە نییە داکەفتوێت. جا ئێمە فێروگین فقط جەنازە ئەوێنین و بەیت و بالۆرەی بۆ ئەەکەین کە نایکەین. ئێمە نازانین چه اتفاقی کەوت ئێمە وامانە پێات. باشە ئەو خەڵکە جوامێرە ئەو خەڵکە قارەمانە مەردەی هەڵەبجە ئیمڕۆ بۆ ئەو خەڵکە قارەمانەی سلێمانی و هەولێر ئەو خەڵکە قارەمانەی کەرکووک چیان لێ قۆمیاگە مشتێک تەبەحکار بە ناوی حکوومەتی هەرێم وا بەسەریانەوە چۆن پێیان بەرناخوا. تۆ ئیشێ تاقیبی کە تا بزانی چیمان بەسەرە تەماشاکەم. تۆ خەریکی باسە ژیانە ئوردوگای خۆتەکەی من هەموو وجودم تێتا خەریکە زری کێنێ چون تەمامی ئەو سخافەتە کە بە ئینسان ئەدرێ بە ئێمە کریاگە بە تەکی ئێمە کریاگە فقط نازانین چۆن. ئەوەسە زوانمان گۆناکە ئەوەسە خۆمان بە حەقیر ئەوێنین خۆمان بە بچووک ئەوێنین. تۆ چوویتە سەر لەختەیەکی فرەموهیم. ئەو ساتە وەختەی جوامێرەکان و خواندارەکان و ماڵدارەکان و میواندارەکانە هەڵەبجە پلاندا ئەنێن بڕۆن خۆراک بدزن درسیانە. فەرموو. ماڵێ ئەو خەڵکە کە بینیان ڕۆژانە خواردنیەتە ناو کەمپەکە و ئیستیلام ئەکرێ پاسدارەکان لە بەرچاو خەڵکو ئەو خواردنیان هێنا ئەیان خوارد خواردنێکی زۆر کەم ئەگە بیانە بە خەڵک خواردنە نەبوو کە بەشی بێگرە ئاباسیان من ئێستا لەگرا بە تۆ وتم بۆوە تۆ کە ئێژی سیستەماتیک یعنی چی کابراتێت لە بەرچاوی تۆ خواردن ئەخوا تۆ برسیدە حربی نەفسی ئەزانی یعنی چی یعنی تۆ ئەکا بە دز گەرەکێ کە نیشکەکانت کا بە حیز بۆ چکلیتێ بۆ شکۆلاتێ بۆ قوت و کنسربێ ئەوەنە ئەیخوا لە بەرچاوتە هەتا تۆ پەلاماری بی هەتا تۆ ئەوەی هەتە بیدەی شەرەف بدەی کەرامەتت بدەی یعنی کەرامەتە تۆ ناپارێزرێت بەڵکو بازی پێکرێت و بەگرا بکێشرێت. گەورەترین ئەشکەنجەی دەرونی و ڕۆحی ڕەوانیە تۆ حاڵی دەکاکە. بۆیە تۆ ئەم لەختانە کە ئێژیتی من ئێشێ بەوانە بێژم کە لە ئوردوگا بووگن وە بیریان بێت چه اتفاقێ کەوت کە ئێمە وامان لێ قۆمیاگە. پس ئەو ئامدانە تێ لە بەردەمی توانان ئەخوا و نانەکەی تۆ فڕائەدا لەبەرەوەی خوت بگۆڕێ غرورە بشکێنێ ملە سەرکێشە داخە زەبون بووی لە بەردەسیا تەنبەی بە دزی تەنبەی بە حیزی تەنبەی بە هەرچیشتا و گەرەکیزی بە جاسووسی بە خۆفرۆشی بە هەرچیشت فرۆشی. ئیدامە بدە کاکە باس. بەڵێ وەکوتم چەند ڕۆژێ بوو ئەو خەڵکە برسی کرابوو ئەو خواردنیان کە پێ نەئیاوەکو مرۆڤێک پێ بژەی خەڵکەکە کۆ بنەوە دەمە و شەوەکەی وتیان تا ئێوارەکەی وەسان خواردنیان هیچ نەیە بە خەڵک بەردەم تەلبەنەکانە وەسان دوو لە ئەو خەڵکە یعنی کەمترین نرخ کە تۆ دابنێ بۆ مرۆڤایەتی ئەوان ئەو نرخەشیان نایە بە خەڵکەکە هەتا دەمە ئێوارە وەسا خواردنیان بەنی هیچ خواردن نەبوو. ئەوە بوو شەوەکەی کۆمەڵی پیاوی پیاوانە وەکو جەناب و باسی ئەەکەی وتیان ئەمانە زۆر بێشەرەفن ئەگەر خۆمان نەچین بەدەستی خۆمان تەلبەنەکە نەشکێنین و بە قووەتی خۆمان نەیهێنین دەر ئەمانە حسابمان بۆ ناکەن ئێمە ماڵمان تیا چووە قوربانیمان ناوە لە شاری خۆمانە خاوەنی هەموو کەرامەت و ئەو ئێمە بۆ نانخواردنی ئۆردوگار ڕوومان لە ئێران نەکردو ئێمە لێمان قۆماوە ئەم هەموو خواردنەژێت وەری ئەگرن بۆ نایەن بە ئێمە بەم هەموو مەرگە ساتا ڕۆشتوین وەک چۆنەڵی خەڵک خۆی یەکلایی کردو من مناڵێک بووم لەگەڵ یەک دوو برامان ڕۆشتی چونکە مناڵ تۆزێ سرکە ئەڕوات گوێ لە قەڵکە گرێت لەو تەمەنا تۆزێ گوێ ئەگریتوانە ئەو بوو شەو دەگات تەلبەنەکان بەدارێک بەرز کردەوە خۆمان
ئەو خەڵکی کە لێ بخۆیان کرد بە ناو خێمەکانە هەر یەکە شتێکی دەرهێنا باشە کە هاتینەوە من و برایەکەم شتەکان لە گوێنیا بوو من و برایەکەم بە یەکەوە یەک گوێنیمان ڕاکێشا لە بەرەوەی تەمەنمان مناڵ بوو ئەو برایترم 2 ساڵ لە خۆم گەورەتر هەردووکمان گوێنێکمان هێنایە بردمانەوە بە ناو خێمەکە کە کردمانەوە مناڵێک کە برسیە چەند ڕۆژە بە تەمای خواردنەکەی گوێنیمان کردو چی دەرچوو بێت بڕوان پێ بکە ئەو گوێنەی کە کردمانەوە دوو لە ڕووی ئەم جەماعەتی کە سێریم لایفەیەکە تاکە نەعل دەرچوو تاکە نەعلی لای چەپی ئینسانەکان بەس لای چەپی تیا بوو تەنانەت ئەمەنە زۆڵ بوون دوو لە ڕووی جەماعەت نەعل و پێڵاو کە هاتبوون بە یەکۆدایان نەنابوون نەعلی تاکی چەپیان بەجیا دانابوو ڕاستیان بەجیا دانابوو یعنی تۆ سێری ئەم مەشهەدەکە کە تۆ بینە بەچای خۆ من ئەم شتانەکە لە مناڵیا بینیمە بە حیاتی هەتا 1000 ساڵی کەش ئەمە لە زاکیری منان ناسڕێتەوە مناڵێکی برسی پەنا ئەبێ بۆ ئەوەی کە دەست بچێتە ئەوەی ئەو شوێنە بێنیتەوە لە باتی چاوەڕی خواردن کەی دوو لە ڕووی حازری دوو لە ڕووی ئەم مەزیسە دوو لە ڕووی ئەو بەڕێزانە بیکەیتەوە تاکە نەعل دەرچێ ئەوە هەز بە چی ئەکی لەو کاتە بەڵێ یعنی سا من ڕەنگە وەکو باسکردن باسی کەم بەڵام ئەگەر بچمەوە بۆ ئەو باشە بەیانیەکەی کە زانیان کەسیان سزادا هەر شەوەکەی زانیان پەلاماری خەڵکیان نا شەو پەلاماری خەڵکیان نابوو بە هاروهۆسە و هاتووریە ئەو بوشتەکە گەورە کرا بەیانی منازەماتی کە هاتن کە شتەکە زانران ئەو مەجموعیان فەسڵ کرد لەبەرەوەی خەڵکەکە زۆری بۆ هاتبوو کە هاتن لە ناو خەڵک منازەمات و شتووە هاو پرسیاریان ئەکرد ئێوە چیتان هەیە چیتان نییە با من ئەم نمونەیەش بۆ باسکەم لێرە هاتن بۆ ماڵی یەکەم جار ئەو لیژنێ هاو هاتن بۆ ماڵ دراوسەیەکمان ناوی دێسوراحی بوو ئێناخی بوو خوافیکەوە زەمسا لە تەمەنان نەماوە ئەوەی کەم تەرجمەی بوو ئەکرد نازام چ زمانێ بوو بەس وتی دایە چیتان هەست وتی هیچ شتێکم نیست هەر باسی هەرشێک وتی نیمان وتی نیستمان ئەوەی کە لەوێ بوو وتی چرا ئەجا چرا بە زمانی کوردی لای ئێمەۆزەیە کە هەڵی ئەەکەی ئەو وای وەڵایی درۆی چرا بۆ ناکەم چرام هەیە بینەکەەوە ئیساش ئەو مەشهدی ئەو ئافەتە ئەو داسوراحیم لە مێش کاماوتی وەڵا درۆی چرا بۆ ناکەم ئەو چرایان هەیە بە خێمەکەەوە کابرای فارس هەر ڕاما بوو ئەو تێ ناگەشت هەتا کابراینەکە بۆی تەرجمە کردو یعنی ئەویش هین بوو تر نازم ئەو کابراایە کە لەگەڵ منازەماتە ئیشێکە چی بەس من ئەم شتانێک کە بۆ باس ئەەکەم ئەوەی لەسەر منە چین بینیوە لەو یاد و یادەوەری کە لە مێشکی منە ماوە ئەوەت بۆ باسەکەم یعنی هیچیان بە خەڵک نەیابوو ئەمەش هەروەکو تاکیکردنەوە بۆ قسەکانی پێشووترم کەوتم ئەمە یەک دوو خەڵک ناچار بوو لە خێمەکەی خۆیان خۆی پشووە ماڵی ئێمە بەسەرە دوو خێمەمان هەبوو لە بەرەوەی سەرخێزان بووین خێمەیەکمان چۆڵ ئەکرد ئەوایە بەدزیشەوە پازدار بیزانیا ئەوەی کە لینەکات لە ناو خێمەکە خۆت ئەشۆی ئەیان کرد بە هەراو فەرتەنە چیمان ئەکرد تەشتێکی گەورەمان هێنابوو لە ناو تەشتەکە ئەوایە خۆ بشۆردایە چاوەڕ بکردا تا شەودا و شەویان ئەچووی چڵکاوەکەت ئەڕشت بەدزیەوە خەڵک زۆربەی زۆری من ماڵی خۆمان بەش بە حاڵی خۆمان وا خۆمان ئەشۆرد لەبەرەوەی حەمامەکان وەکوتم 6 حەمام بەشی ئەو عەشامەت و ئەو خەڵکەی نەئەکرد مەجبورن خەڵک تەشتێکی کڕی بوو لە ناو خێمەکەی خۆیان یەک نەفەر ئەبوایە نەفەرێکیش لە دەرەوەی خێمەکە حەرەز بوایە یەک پرسیارە لێ بکەم پاڕانەوە بۆ خۆراکگرتن پاڕانەوە بۆ چتی زیاترگرتن هەبوو خەڵک مەجبورە و بپاڕێتەوە خەڵکیان ئەگرت خەڵکیان هەنار ئەو شەوە ئەو فەزاحەتە ڕوویە بوو بە هەراوریا و شەڕ و فەرتەنە دوایی شتەکان بەیانی کە ڕۆژ بوویەوە لە شتەکەیان کۆڵیەوە ئەو مەجموعیان فەسڵ کرد
لەبەر منازەماتی ئینسانی هاومنیسا منازەماتەکان نازانم چین لەبەروی من لەو تەمەنا نازانم ئەو منازەمەیە چییە من لەو لە تەمەنا چوزانم منازەمە سەر بکوێ و کوێ نییە بەڵام ئەوەندە ئەزانم ئەو ستافە گۆڕا ئەمە یەک دوو تاکە شتێکە کە لە یادەوەری منە ماوەتۆ کە تا ئیساش ئەگەر لەو کاتە بکەمەوە زۆر بێزارم ئەکا دوو لە ڕووی حازری نەشیدێکی قۆڕ و قەڵبەزەریان ئەخستە سەر لە هەموو کەمپەکە کۆمەڵێک مەکەبەری گەورەیان دانابوو نشیدێکی نازم عسکەری بوو وەتەنی بوو بە زمانی فارسی بوو ئاخر سەوتیان ئەیە لەو تەمەنا حەزم ئەکرد هەردوو گۆشکەم بگرم ڕابکەم هەتا بتوانم بڕۆمە سەر شوێنێکی بەس گوێم لەو دەنگە ناخۆش و ئەوش نەشیدە نەبێت نەک من هەموو خەڵکی ئەو کەمپە بێزار بوون بەم نەشیدە 24 ساعتم نەشیدەیان جا ئێستا با بێسە تا من 2-3 نۆکتەت بێبێژم ئەوەی تەجروبەی سجنی بوو بێت بە تایبەتی سجنی اطلاعات یا سجنی استخبارات سجنی یەک کەسی یا تەکسلولی سجنی یەک کەسی پەنجەرەی نییە هیچ پەنجەرەیەکی نییە هەواکەشێکی هەست تەکی لامپێکە لامپەکە قەت ناکوژێت و هەواکەشەکەیش دائیمەن ڕۆشنە تۆ 12 ساعت خاسی 10 ساعت خاسی دوای ئەوە شەو ڕۆژە تۆ یەکێکە تۆ نازانی کەی ڕۆژەکەیشەوە وەختێکیش ئەخەفی ئەو گڵۆپە هەر ڕۆشنە منزورم حربی نەفسیە ها ئەشکەنجەس ئەو دەنگی هەواکەشە کە دەنگێکی زۆر عادیە هوفەس و هەوا هەڵەلووشێ دوای ماوەیە کەلەی سەر وەختە بتەقێنێ ئەزانی با بزانێ یەکێک لە ئەشکەنجەکانی ساواک ئەوە بوو کەلەی سەرتی ئەتاشی ئەی بەستی تەقەی کورسیەک ئەینایەتە ژێری دووشی ئاو بەری ئەدا قەترە قەترە دڵۆپ دڵۆپ دانە دانە بە فاسەڵەی هەر 4 سانیە 5 سانیە دانێ ئەکەوتە خوار ئەیدا بە قەی سەردا دوای 12 ساعت 13 ساعت ئەوە محکەم خۆتە گرت ئەو پیکیان بەسەردا من گەرەک بە باسی ئەوە بکەم کە تۆ ڕاستەکەی ئەمانە هەمووی ئەشکەنجەس بەو شەرتە باش شتێکە پێبێژم بەو شەرتەی لە کاتە شەڕ ئێران و عێراقا ئێشێ دەوڵەتە ئێرانی کە ئیدعای ئەکرد مەزڵوم واقع بووگە لەم شەڕە و دەوڵەتێکی ئینقلابی بووگە و دووە لە ئوروپایەکان ڕقیان لێ دەبوایە لەسەر ئەوەی کە داڵدەی ئێوەی داگە نمایشێکی تەبلیغاتی بە جەهەن بکردایە ئەسڵ دەوڵەتە ئێرانی وەختی ئەو تەبلیغاتی لەسەر هەڵبجە کرد کامێرەکانی برد و کامێرەکانی کەوتە سەر شاشەی جیهانی یعنی ئێمە و حامیلەتێکین هات ماشاکە ئێمە مەزڵومین و ئەمە جنایەتکارە و هاچی بە خەڵکی خۆیەکا و ئێمە داڵدایانمانداگە کە تۆ ئێژیت ئیمکاناتە ئێمە سفر بوو بەرخوردێکی حیوانیان بە ئێمە ئەکرد محاولەیان ئەکرد هەر بە نەفسیمان تەکا بکەن بەمان ڕۆخێنن وردمان کەن بزانە ئەمە جوز ئەو بەرنامانەسەوە مەرحومە تاکە ڕەحیمە ماچۆ دیبووی شاید تۆ بە عنوانە مناڵت هێنەگەلی بووی وەلە فرەیەک لەو ژن و پیاگانە فرە سەختیان پێگوزاشت تەحقیر بوون ورد بوون بێدەسەڵات بوون فرە کارێکیان کرد کە نەمەشیایە بیان کردایە بەڵێ کاکەجان فەرموو بەڵێ یەکێکی تر لەو ناخۆشیانەی کە تاتی ئیساش لە یادەوەری من ئاماوەتەوە مەنەسێکی تیا بوو ئەم مەنەسە هەم ڕۆژ نەبوو لێوێ و ئاگاداری خانەوادەکان نەکەن بۆ نمونە هەبوو باوکی ون بوو هەبوو دایکی ون بوو هەبوو کەسوکاری تیاچوو بوو یەک کەس مابوو ئەهاتن بڵێن ئەو کەسانەی کە وەکو کاکامەران وازم هەڵەنم وەکو کاکامەران کە وتی چوون بە شوێن کەسوکارما باسی کەمپەکەی کە دایکە بەڕێزەکەی و خوشک و براکانی بینیەوە چوشی تراژیدیایەکە بوو بۆ خۆ بیسا لەو واقعا ژیام کە ئەو باسی ئەوە کردکە و گریام منش لێرەوە گریام لەبەرێ ئەو هەستە
بۆ مناڵی خۆم بینیمە ئەو کەسانی کە بە یەکتر شاد ئەبوونەوە چەند ناخۆش بوو. با باسی کەسێک بۆ بکەم کە زۆر تێکەڵمان بوو، ناوی مامۆستا ئەسمەر بوو، کچی حاجی لایەق بوو کە پێی ئەڵێن مامۆسا، پێیان ئەو مامۆستا ڕۆژ هەڵەبجەیی شاعیر بوو. خوشکی کاک تایەرە کە ئوستازی جامیعەس و خوشکی کاک عەبدوڵڵا هەم وەکیڵە، وەکو من وەکیڵ بوو لە کوردستان، محامی بوو بەڵێ محامی بوو. تۆ محاولەکە بە زاراوەی خۆتان قسە بکە، من بە زاراوەی خۆم قسەکەم، تۆش بە زاراوەی. باش بەسەر با لێ تێک نەچێت، تۆ قەرار نییە من تێگەێنی، من تۆ بە هەر زوانێ قسە بکەی حاڵی نەوێت، بە هەر زوانێ قسە بکەی. یەکێک لەو شتانی کە بینیم ئەو مامۆستا ئەسمەرە لێرە و چاوی ماچەکەم کە ئەو لە بنەماڵەکەی 34 بۆ 36 کەس لە بنەماڵەکەی بۆتە قوربانی چەکی کیمیایی کە دایکی و 6 خوشک و برای لە کیمیایەکە تیاچوو. ئەو ڕۆژەی کە خۆشی لە کیمیایەکەی هەڵەبجات کیمیایی لێ یابوو، کوڕێکی بە شەرەف، بە کەرامەت، بە غیرەت، بە مانای پیاوەتی پیاو کە لە هەڵەبجات تێپەڕ بوو، زانی بۆی ئەم ئافەتە و هەستەکات تۆزێ نووزەیەکی تایە وازانێ مردووە ئەمانە بە کۆڵ هەڵیەگرێ هەتا ئێران ئەیهێنێت. ئەجا کە باسی ئەو شوێنەم کرد کە وتم شوێنێکی تیا بوو. ئەم لەختە بگرە، ئەم لەختە بگرە، ئەم لەختە. بەڵێ وا لەبیر تا وەختی وتم ماجەرای پوڵ دزین مەسئلەی دزی نییە، ماجەرای دەستبڕین و ئەنگوستی لە دزین مەسئلەی دزی نییە. کێ دزیەکەی کردگە مەسئلەس؟ بزانە تۆ وەختی ئێژی پێشمەرگە دزی کرد، یەک سوعالە گەورە دروستەوێ لەگرا دز مهم نییە، لەگرا تەمامە پێشمەرگە وە چمکێ بەناوە پێشمەرگە ئەڕواتە ژێرە پرسیارێکی گەورە کە ئەم ئینسانە کە بەخۆی وتی پێشمەرگە چی پاڵی پەیوەنیا بڕوا بێتۆ پێشمەرگە، و من بۆچی ئێشێ ڕێزی بگرم دەرگای ماڵەکەمی بۆ بکەمەوە. بزانە ئینگلیسی شتێکیان هەز ئێژن you have to earn it، تۆ ئێشێ ئەمە بەدەست بێرین. ئێمەی کورد ئێشێ سوعالکەین لەکوێی ئەم نەهامەتەی ئێمە احتیاجمان بە هێزی نظامی پێشمەرگە هەبوو و پێشمەرگە هەبوو. لەکوێ وەختی ژن و مناڵەکانمان لە خیابانەکانە هەڵەبجە و سنە و کرماشان و سلێمانی و بەرشەقی هێزی دەوڵەتە ئێرانی و عێراقی ئەکەوتن، پێشمەرگە مەوجود بوو، مەوجود نەبوو. ئەمڕۆ پەکەکە بەو شاخانە دانیشتگە، پولی گومرکات ئەسێنێت و سەرانە لە خەڵکی ئەسێنێت، بەڵام خەڵکەکە کەوتکەسە حیزی، خەڵکەکە کەوتکەسە خۆفرۆشتن، خەڵکەکە برسیەسی، خەڵکەکە لە دادگاکانی سنە و کرماشان تەجاوز ئەکەن بە کەنیشکەکانە. ئێمە کابرای گەریلا ملپان ئەکاتۆ سەرانە ئەسێنێت، حزوری نییە لە جامعی ئێمە، کەچی ئەڕوا لە دەواجینەکان و لە ماڵە مردم تەقە لێدا بە زۆر پارەیان لێ ئەسێنێت. کابرا پرسیان پارە بۆ ئەوەی ئێژێ بۆ شۆڕش. شۆڕشە چی؟ تۆ کەی من تۆم گەرەکە و تۆ هەی. جایسە من تێمەوە سەر داستانەکە دزی خۆ مهم نییە، کاورا دزی کرد، کابرا مردگە، جنازەس و کەوتگە، هەر کە بێزەمیر و بێوجدان بێت دزیەکە. بەڵام کاکی برا تۆی پێشمەرگە، ئەی پێشمەرگەی هەڵمەت بەر، ئەی جنگاوەرە دڵ ئاگرین، هۆ کاکی پێشمەرگە شۆڕش گێڕی قارەمان، ناوی پیرۆزی تۆیە بۆتە وێردی سەرزوان. تۆ چی پاڵی پێتۆنیا بووی تۆ پێشمەرگە؟ ئینسانیەت، قەداسەتە سەردەمینە کوردەوار، ئینسانە کوردی، قیامە بەر عەلەیهە زۆڵم. نە، کارنامەکەی تۆ وان نایژێ. تۆ چی خرتی کردگەسۆ کردی کتیە پێشمەرگە؟ باوەڕ عەقیدە دایان تەکێنە، نە باوەڕیان هەز نە عەقیدە.
یەک دێر لەسەر کوردایەتی ناتوانن قسە بکەن، یەک دێر لەسەر ئەخلاق ناتوانن قسە بکەن. ئەی براکەم تۆ چۆن بووی تۆ پێشمەرگە؟ لەبەر ئەوەی چەک مەوجود بوو چەکیان پێمەدا، لەبەر ئەوەی فاسۆریا مەوجود بوو فاسۆریان ئەدا مەقڕ بوو، دەی مەقڕەکە کێ دروستی کردو؟ وەڵا هەنە جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی بوو. ئەی مەسعود بارزانی و جەلال تاڵەبانی لەکوێیان هاورد بوو؟ وەڵا قەرارگای ڕەمەزان دایی بوو پێیان. پس ئەمەی کە تۆ ڕۆشتووی تۆ جنایەتکاری، ئەکسەریەتتان جنایەتکار و گەن، چون تۆ نە تێئۆریت پێیە، نە ئەخلاقت پێیە، نە ئەقڵە پێیە، نە مەعلومە بۆچی چوویی، دەرئەکەوێ بۆچی چوویی. لەکوێ؟ لە تاڵانەکەی هەڵەبجە، لە تەجاوز بە ژنە دەرچووەکانە هەڵەبجە. تۆ ئێژی دانەیە پیاگە هەڵەبجەی جنازەی کەنیشکێکی نیوە مردگی دۆزیوە، نیایە سەر کۆڵی شیمیایی گرتگێسی، ئەتوانێ شیمیایەکە با بە ئەمیش بێ تموح، بێ شەهوەت، بێ دەستدرێژی کردای کێبەری پێ ئەگرت لەوێ. چۆن ئەو پیاگە عادیەی هەڵەبجە کەنیشکێکی جوان ئەخاتە سەرشانی هەفتە چەند کیلومتر، 20 کیلومتر، 30 کیلومتر، 40 کیلومتر، ئەیوا هەتا سەر سنوورە ئێران تۆ پەلەمەکە. بەڵام چۆن پێشمەرگە هەزاران نەفەر ئەداوە کوشت؟ پلانە پێشمەرگە ئەوەسە نێڵێ خەڵک دەرچن 2-3 هزار کوژیاک لە خەڵک بگرێ، هەموو ڕۆڵ و نەقشی پێشمەرگە ئەوەسە. لێو دوایش ئەکەوێتە تاڵان و تەجاوز. کاکە تۆ ئیشی لە خۆت سوعال کەی، سوعال ئەم کاورا بۆ مقدسە؟ ئەمە چ مەکتەبێکە دانەی وای واتیە؟ تۆ تێگەیت ئەو کوڕە چی بوو ئەمان چین؟ ئەو کوڕە چی بوو؟ خۆی جوامێر بوو، ئەخلاقە کوردی بوو. چۆن ئەو دڵی نەرم بوو ئەمان دڵیان ڕق بوو؟ چۆن ئەو لەو کارە ساتە چاوی کەوت، لەو فاجعە چاوی کەوت بەو کەنیشکە نیوە گیانە ویستی نجاتی با، بەڵام کاورا گەیە لای کەنیشکێک و تەجاوزی پێکرد. کاکە تۆ ئەزانی چیە؟ تۆ وەختێ بەحسی ئازادی و پێشمەرگە و شەڕکەر و ئەمانەکەی کە لەی سەر ئینسانە کورد ئەماسێت، تۆ ئەمانەی بەحسیەکەی ئەوێنی بۆ ئێمە خاس و خرا و تەشخیص نادەینیتر. کێ خاسە؟ کێ خراوە؟ ئێمە چۆن شەهامەتمان نییە بەوەی وا جنایەتی کرد بەچ دەوڵەتە ئێرانی بوو و هات بە سەفارەش دەوڵەتە ئێرانی و ئەمریکا و عێراق لە ئێمە هەوێنە سڵحە خۆیان دروست کات، و لە کنارە ئەمە ئێمە لە ئەخلاقە ئینسانی و کوردی بخە سەخیفمانکە، فێری تەجاوزمانکە، فێری تەعەدامانکە، فێری دزیمانکە، کەرامەتمان بشکێنێت. ئێمە هەنووز پێمان وایە ئەمانە پیای خاسیشن. ئاخە ئێژێ خویە گرتە وە شیری مەرگ بیوا لە بیری. عەزیزم تۆ ئیمڕۆ ئەم پێشمەرگانە کە بەسەرتە حکوومەتەکەن مشتێ تەبەحکار لە گەڵپیسن، لە ترسە زاورن، لە جنایەتکارن، لە دزن، لە حیزن. دەی چۆن ئەمانە بەسەر ئێمەوە حکوومەتەکەن؟ بۆیە ئەم قسانە مهمە تۆیەکەی تۆ ئێستا باسی جوامێرێکەکەی کار ئینسانەکە کوردی مەشیا وایەوە هەر ئینسانێکی بە شەرەف واسە. ئەو کەنیشکە ئەکاتۆ کۆڵۆ دەربازی ئەکا نجاتی ئەکا. ئەو بۆ وابوو، ئەمان بۆ وانە دنیاکە بوو گەسۆ کەوشی پێوپی ئەزانی؟ بەڵێ زۆر ڕاست. پێشمەرگە مەشیایە وابوایە خەڵکەکە واسە. تەوەجۆ ئەفەرمووی. بەڵێ وەکو وتم مامۆستا ئەسمەرکە بە ڕۆژ هەڵەبجەی ناسرا بوو، ئەو پیاوە بە شەهامەتە هەتا دەستی لێبەرنا هەتا ئێران ئەیبا کە ئەم وەکو جەناب فەرموو نیوەڕۆحێکی تیاک کیمیایی لێیا و ئاگای لە خۆ نییە بێهۆشە هەتا ئێران ئەیهێنێ. ئەوە بوو بانگەوازیان کرد، وتیان ئافەتێ بەم عینوان و بەم ناونیشانە هاتووە کێ ئەیناسێ؟ یەکسەر ماڵەوە چون بەدەمیوت، چونکە ئێمە ئەمان ناسی کە چوین ئەیتر باوەشی کرد بە دایک ما و ماچی کرد و ئەوانە و
وتمان ئەیکوانێت دایک ئەیکوا دایک و باوکو و ئەیکوا خوشک و براکان وتی هیچ نازان تی هیچ نازان نەی ئەزانی کەسوکارەکەی چی لێ بەسەر هاتووە. ئەوە بوو دوای فترەیەک نازان فترەکە چەندێ بوو باوکی حاجی لایەقەکە خۆعافیکە هات بۆ ئەو ئۆردوگایە ئەسمەتخانی دۆزیۆ. ئەو فترێش کە ئەو هەبوو ئۆردوگایە داک موتی وەرە تۆکو یەکێک لە کچەکانی منی کە پێشتر لەگەڵ فاتمەی خوشکمان مامۆسا بوو و دەستە خوشکی ئیساشە دەستە خوشکی وەرە لەگەڵ ئێمە گەورە بە لای ئێمە بە بەڵام ئەوتی من حەزەکەم خێمەی کتابەتی خۆم هەبێ هەر لە نزیکی خۆمان خێمەمان بۆ دروست کرد. ئەوە بوو دوای ماوەیەک باوکی هاو باوکێکی بەتەمەن ڕیشسپی کە لەو شوێنەی کەوتن لەو مەنەسەب مانگەوازیانە کرد ئەم وا ڕۆی نەک باوکی هەموو کەسوکاری ببینێت. ئەتر دوای ئەو پرسیاری لێ کرد بڵێن کە بە یەک شاد بوون و ئەوانە و ئێمە لەوێ ئاگادار بووین. ئەویش تاسە حاجی لایەقش تاسە لەبەرەی ئەوی ژوای زانتی و ئەم کچەی مردووە ژنەکەی و 6 مناڵی تری بەدەستی خۆی ناشتە بووی. باشە لە ئەسنای ناشتنەکەشا کە بڵێن وەرە تۆ ئەم مەشهەدە بێنە بە چاوی خۆت کەسێک ژن و 6 کچ و کوڕی بەدەستی خۆی بیناژێت ئەمە ئەگەر لە فلیمی شابێت سیناریۆەکە ئەبێ وەستانی لەسەرکە ئەڵێ بزانم چۆن بتوانم حەقی خۆم بەم مەشهەدە بم. لە ئەسنای ناشتنەکەشا کچێکی کە ئەدۆزێتەوە لەبەر ئەوەی ماوەیەکی بەسەراچوو و شێوێنراوە تۆزە چەند ڕۆژێکی بەسەراچووە لە ئەسمەری کچی ئەچێ بە قەناعەتی خۆی وا ئەزانێ ئەمەش ئەسمەری کچێتی ئەمیش ئەبا لە تەنیشتی کچ و کوڕەکانی ترا ئەیناژێت کە دێت بۆ ئۆردوگا یعنی چۆن ئەڵێ بە مفاجئی ئەم کچەی ئەدۆزێتەوە یعنی بێنە بەچاوی خۆ ئەم بە حسابی خۆی ئەسمەریشی ناشتووە بەڵام ئەو یعنی یەکەم جار حاجی لایەق شۆ هەتا ماوەیەک لە دەم و زمان کەوت دوایی کە هەر پرسیاری لێ کرد اینجا بەشێنی پێوت وەڵی ئەوانی تر کاکە عەباس ئەم داستانانی تۆزانی چۆن تەئسیرە خۆی دائەنێ تا خەڵک بتوانێ مشارەکەی تیا بکەم بۆ خاترەوەی من هەر تەمسیل بێنمەوە بزانە ئێژن ئنجیلم مەسیحیەت کە ئەی خوێنی تۆ هەمووی تەمسیلە قورئان خەبەریە بەڵام ئنجیل تەمسیلە لەبەرەوەی تۆ لە داستانەکە تێبگەین. با من لەسەر دوو شت بوێسم جەنابە خەڵکی هەڵەبجێ ئەوسا زۆر لە لای ئێوە دوو شت عیب بوو. ئەو دوو شتە بێژم چییە؟ یەکێ دەرمان خواردن بوو یەکی قومارکردن بوو وانییە ئێستا شەر بە کابرایە ژن دەرمان خۆر و تریاکی و قومارکرد وانییە ئەزانی بۆ ئەزانی بۆ عیبە بۆ عیبە تەنها خۆ دەرمان خۆردن شتێکی زۆر ئاساییە بۆ چ جگەرە کێشە بزانە ئینسانی جگەرە کێش کە من جگەرە کێشم ئەگەر بێپارە بوێ بێجگەرە بوێت خەڵک جگەرە فڕەدا لەسەر خیابان و لەوانەیە هەڵیگری خەزگوێتدا دەرمان وا بە تۆ ئەکا ئەگەر پارەت نەبێ هەمیشە بیکڕی وا پێ دەکا غوروری خۆت بشکێنی سوال بکەی دزی بکەی درۆ بکەی بۆ ئەو نیازەی هەتە گرتە قوماوی شوات پێکا وەختی ئیفلاسە کرد هەموو غورورە ئەشکێنێ ئەکەویتە درۆکردن تێگەیشتی ئەوە بۆیە قیزەوەنە جا ئێستا تۆ فکر بکەرەوە چی ها غوروری مردمی ئێمە شکان دەگا
ئیمڕۆ ماستاوکردن چه ئاساییە، مەسینە هەڵگرتن چه ئاساییە، خۆ بچووکردن و دەسە سەرخستن و سرە خوارخستن و گەورەم چه ئاساییە، چه ئاساییە. ئیمڕۆ کە تەلەڤیزیۆنەکانی کوردستانی باشوور بە قەوڵە خۆتان نیشانەدا، بە قەوڵە من کوردەواری داگیرکریاگە لای کۆرپۆریشنە ئێراقی نیشان ئەدا، کە تەلەڤیزیۆنەکە نزیکە کاتەوە لە خەڵکی مایکرۆفۆنەکە ئێژێ پارەم نییە، نانم نییە، دەسەوە 500 دیناری بخوا کابرا باڵای 2 مترە، ئەمە ناوشانیتی بخوا هەر ئەو 500 دیناریمە پێیە ئەگری دەو پیاوە غروری ماوە. بزانە تۆ وتم دەرمان خواردن بۆچی خراپ بوو؟ غرورە تەشکێنێ وانە شخصیاتە تێرێتە خوار، ئابڕووی خانەوادەت ئەوەی چی لە ئێمە قۆمیاگە کاکە عەباس تۆ شاهیدی بۆ من ئەدەی، من خەڵکی کرماشانم ڕاستە، بەڵام ئایا ئەم دیمانەیە کە من بە تۆ وتم چەند جار خۆت دیوتە؟ بزانە ئەگەنە خەڵک ئێژێ کارەبامان نییە بەشک و حکوومەت ئیشێکمان بۆ بکە، پارەمان نییە بەشک و حکوومەت ئیشێکمان، بخوا بێ ئیشم، بخوا بێ پارەم، بخوا نانم نییە. تۆ ئەمەت بینی وەیتر نەوبینیوە؟ هەموو خەڵکم قسە تکرار ناکاتەوە، هەموو خەڵک بە عامم قسە تکرارەکاتەوە نایکاتەوە. بەدڵنیاییکە من سوالم لە تۆ ئەمەسە، ئەم خەڵکە غوروری شکاوە یان نەشکاوە؟ بەدڵنیایی شکاوە، نەک غرور زۆشتی شکێنراوە. ئافرین، من گەرەکمە کاکە عەباس تۆ ئێستا خەریکی باسی ژیانی ئوردووەگاکەی، ئێمە گەرەکمانە بزانین ئەم خەڵکی ئێمە چۆن وای پێهات. ئمڕۆ سوالەکە و سوال بەڵای خەڵک و زۆر عادیە، زۆر شرافەت من نانەست کاورا فکرەکان فرە عاقڵە دەسەواتە گیرفانی ژێ من هەر 500 یەکم پێیە، هەر 500 یەکم پێیە. خۆ بچووکردنەوە پێڵێ خۆ بچووکردنەوە خۆی بچووکەکاتەوە جەنابوت و دێ ئەمە بەعام وای لێ هاتکە ئێمە بەعام چون ئەم دیمانە ئێمە هەموو جارێ لەسەر فەیسبوک و تەلەڤیزیۆن ئەیوێنی بوو بۆرەوە تەلەفۆنم بۆیە ڕەت یەکەمەوە نازانم سەوتم تەواوە تەواوە ئاغا گیان. ئەزانی بۆ من ئەم قسانە ئەکەم تۆ زیاتر بڕۆیتە ئەم داستانەکە تا ئێمە تەعقیبی کەین بگەڕین بە شوێنیە بەکوێ تێپەڕین وامانە لێ هاتە، بە چیە هاتین وامانە پێاتە. پێ خۆ دەرمانمان نەخوارد، دەرمانمان خواردی گەیشتمان پێم وانییە، قوماربازین گشتمان پێم وانییە، ئەی چین بوامانە پێاتکە. تۆ ئێستا خەریکی دیمانەکان باسەکەی لە ئوردوگا، با بزانین تۆ خەریکی باسی ئوردوگاکەی، هەنووز باسی جێگەکانی تر نەکریاگە کە خەڵک کتێ باسی چییە. دوێشە و مەرحومە حەمە ڕەحیمە ماچۆ باسێکی نوقە سەلمانی کرد. تۆ خەریکی ئێستا باسی ئوردوگاکەی، یەک و دوو داستانی تریشە دەگەر وا پێی تەواوی کە ئەگەر نا کە ئێمە کۆیکەینەوە کە دۆستێکی تریش بەشدار بێت. من پێم خۆشە لێرا وەستانێکی لەسەرکەین لەبەر ئەم دیبێتە درێژەی زۆری هەیە، با من ئەو حەقە بم بە بەڕێزێکیکە لەبەرەوەی من ئەگەر ناخم هەڵبێنمەوە باسی ئەو حەقەتانە بکەم داستان زۆر هەست، بەڵام من لێران ناموێ مافی بەڕێزی کە بخۆم کە ئەو ڕەنگە هەزار قات زیاتر لە من معانات و داستانی بینی بێت و کە لە تەمەنی من گەورەترە و زیاتر شتەکانی بە ڕوونتر بینیوە، بەڵام وەکو من ئەو لەو تەمەنەی خۆما ئەوەی کە بینی بێت و لە مزاکیرا ما بێتەوە تەنها ئەوە ئەخەمەڕوو، بەڵام من ئەمەوێ لێرە وەستانێ بکەم دیبەیتەکە بەجێ بێڵم بۆ بەڕێزێکی کە تەشریف بێنێ. من 200 بارە سپاسی بەڕێست و هەموو ئەو بینەرانەکەم کە بەدیای ئەم دیبەیتەوە دانیشتن و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم. سەرچاوم کاکیان سەرچاوم. من پێم خۆش بوو کاک دانا هەڵەبجێ ئەگەر دوای کاکتەها وەخت کریا من ناجارێ قەتیمەکە با دەنگم بڕوە. کاک دانا هەڵەبجێ ئەگەر دەنگە مەبیسی و بۆت مناسبە ئمڕۆ نووسینێکت لە کەسێ بە ناوی سەرکەوتە جیهاز بۆ من هەنارد. دوای قسەکانە کاکتەها ئەگەر تااقەتت بوو وەختت هەبوو فەرم و ئەوە بخوێنە و با من نەقدێ بکەم لەسەر ئەوە، لەسەر ئەو نووسینەوە کاورا بۆ
ئێمە بەیانی و دوو بەیانی ئەگەر کامەران حەمەنووری بێت نەخدە کتێوەکەینە و شیروان ئەەکەینەوە. نەختکردن یعنی دەری ئەخەین کە هەڵەبجە جنایەت بوو و ئەمانە جنایەتکارن. کاری پێشمەرگە ئەوە بوو 4-5 هزار کوژیاک بگری لە خەڵکە هەڵەبجە. کاری ئەوە بوو، هیچ کارێکی تری نەبوو و ئەمە سابت ئەەکەین. تەوەجۆکەین. بەڵێ من ئێستا لێفت کەم یان چاوەڕێکی بەڵێ کاک تەها تەشریف بێرە. لێفت کەم من بەڵێ خواحافیزن. دەیخواتان لەگەڵ. کاک بەختیار لە هۆنی. کاک بەختیارە لە هۆنی. دیسانەوە داوای کامێراکە بکەن کاک بەختیار. دەنگم تێ کاک بەختیار. کاک تەهاگیان ببەخشە کاک بەختیار لە هۆنی داوای کامێرای کردبوو. ئەگەر بکرێت کاک بەختیار گوێی لە دەنگم بێت کامێراکە بگرێت و ئێوە تەشریف وەنە دەرە دوای کاک بەختیارە لە هۆنی ئێوە تەشریف بێرن ئەگەر مشکلێک نییە کاک تەها. زۆر باشە کاک پەیمان سەرچاو. کاک بەختیار ئێوە ئامادەن با بزانین کاک بەختیار تێت یانە؟ دەنگمان ناویسی. من بچمە دەرەوە؟ جارە مشەخەس نییە چوو من کە تەشریف بۆیتە دەرەوە دەنگم کزەوێ. ئەبێ پەیام دابنێت. بەڵێ ئەڵێ بەڵێ منەوە قەت یەکەم. بەڵێ تەشریف وەنە دەرەوە. کاک بەختیار کامێرا بەهەنێرن بۆ من. ئێوە بەهەنێرن، من ناتوانم بۆ ئێوەی بەهەنێرم. کاک بەختیار مۆبایلەکەت عەمودی بگرە. مۆبایلە ئەبێ بە مۆبایل بیت. ئێشێ بە مۆبایل بیت عەمودی بیگرە. بعد دەست بنێ لەسەر ئەو ئایکۆنەوە دوو نەفەرن، یەکێکیان بچووکە یەکێکیان گەورەس. کامێراکە بەهەنێری بۆ من. دەی تەشریف وەنە دەر دووبارە بێنەوە. کاک تەها تەشریف بێنن کاک بەختیار نازانێت. ئێستا قبوڵیکەن. جوین قبولکەن. کاک بەختیار ئاپشنی داگە بە ئێوە جوین قبوڵیکەن. کاک تەها تەشریف بێنن وەکو شتێ یاغی لە هۆنی ناتوانێت بەشدار بێت.
کاک تەهای خۆشراوی ئێوە تەشریف بێنن کاکە. من دەنگم کزە، دەنگ من کزە یا دەنگ خاسە. خب وەکو شتێ کولەن وەزعیەتێکی نامەناسبە، چون من ئەتوانم خۆم بابەت بگێڕم. کاک پێمان سڵام منەوە هاتم با دەنگت بتوانانی قسە بکەیت، بەڵام بەهشی دەنگت دەستت خۆش بێ کاک فواد، لوتفت کرد. وەزعیەتێکی بلا تەکلیفی خراوە، چون من ئەگەر خۆم لە سەرەتاوە دیبەیتەکەم بکردایە تەبیعەتەن ئێدامەمەداوە بەردەوام ئەبوو مەچووم لەسەری، وەلێ ئاوا من ئێستا ناتوانم بابەتەکە ئەدامە بدەم. نەو کەسانێکی قەرار بوو بەشدار بوون بەشداری ئەەکەن. کاک تای خۆسرەوی خۆ ئێوە لەم دیبەیتانە تەشریفتان بوو گە دەی وەختی کامێرات نامێنێ بڕۆنە دەرەوە دووبارە بێنە ناوە. کاک بەختیارە لە هۆنی ئێشێ کامێراکەت عەمودی بگری، مۆبایلەکەت ئێشێ مۆبایل وێ، بە لەپتاپ ناکرێ، بە کەمپیوتر ناکرێ، ئێشێ مۆبایل وێ، مۆبایلەکەیشت ئێشێ عەمودی بگری، چون من عەمودی مۆبایلەکەم گرتگە. وەختێ من کامێرا بۆ ئێوە ئەهەنێرم یا ئێوە بۆ منی ئەهەنێرن، لێو دووە ئاپشنێکی ترە بۆ تێت یا ئەکسەپتی ئەشێ بکەی یا جۆینی پێژن، لێ ئەدەی جۆین وەتێتە ناوە. ئەکسەریەتە ئەم ڕەفیقانە ئێمە لە لایڤ فەیسبووکیا بەشدار نەبووگن، بۆیە نازانم. ئێستا کاک تەها خاسە کاک بەختیارە لە هۆنیات کاک فواد تەشریف بۆنە دەرەوە. کاک بەختیار هاتمە غیر هۆنی ناتوانێت. کاک بەختیار زاهران ئێوە ناتوانن بەشدار بن. ئاغا لە هۆنی وەختان وەختی بەخێرن، بەلاخەرە سەرکەوتین. پیریە و هەزار عیب کاکە پێمان ناختیارەتە مشکلم بوو واقعاً. سعادەتێک بوو. خایشەکەم فەرمون کاک بەختیار، من خۆشحاڵ بووم کە ئێوەیش بە سەحمە خۆتان گەرەکتانە خاتراتتان و مەسائلەکە دیکتانەتە کە ئێمە بەشی بکەن. سپاس کاک پێمان، سپاس بۆ دانای دانایان، سپاس بۆ ڕێبەری ئاقێزی کوردەواری سەربەخۆ کاکە پەیمان و یاران. مەمنون لێوە. ڕاستەکەی کاکە پەیمان مەسایلەکە زۆرن، یعنی نسبەت بە هەڵەبجە زۆرن. ئەو بەشیە کە مەربوط بە من و کاکتاو بوو، کاکتاو بە وردی باسی کردگە. بەڵێ دوایەوە ببوورە ئەم جریانی جەنایەتی هەڵەبجە دەرواقع پلانێرا شده بوو، یعنی کاری لەسەر کریا بوو، مهندسی کریا بوو، شناسایی کریا بوو لە تەرەفی دووەلی منتەقە. بەڵێ دووەلی ئەحزابی کوردی
ئەهاتن یعنی ئەهاتن مرەتەب سەردانی هەڵەبجەیانە کرد شناساییانە کرد من بۆ ئیسپاتی ئەم مەسەلە نمونەیەک تێرمەوە کە ڕەنگە فقط بۆ من اتفاق کەفت بێ یعنی کەسێکی تر ئەم اتفاقیە بۆ نەکەفت بێت ئیجا ئەمە تقریبا بە شێوەیە داستانێکە ئێمە لە ماڵێکا بووین لە هەڵەبجە دوکانێکی خزممان بەرابەری ماڵەکەی ئێمە بوو ئەمە کەی کاک بەختیار تاریخەکەم ئەگەر پێبیژی مەمنونەوەم کەی هەر ئەو سەر و بەندە 6 مانگ بەرتر 3 مانگ بەرتر تقریبا ئەتوانین بێژین 6 مانگ بەرتر بەڵام دقیق ناتوانم تاریخەکەت پێ بڵێم ئۆکەی بەڵێ دوکانێک بوو کوڕێک لەوێ لە پاتۆقی بوو بە ئەو دوکانە ئەو دوکانی خزممانە لەوێ بوو تر نیش بە بۆنەیە کوڕی خزمەکەمان و ئەویشم ئەناسی ئەحواڵ پرسی شتم لەگەڵ یان کرد ئەگەر بتانی بە ناو قسە بکەی حافزە دیاری بکات ناوەکان بێری باشترە چون خەڵک ئەیان ناسن وەڵا کاکە پەیمان من فرە ئاشناییم لەگەڵیان نەبوو بەڵام پێم وایە ناوی ئەمین بوو ئەو کوڕە دوایەوە ئێمە لەگەڵ ڕفێقیمان ماشینێکمان سند بوو کە کاری لەسەر بکەین و خەرجی خۆمان دەربێنین و ئەمانە ئێوارە وەختەیەک بوو هات تەقیدا لە دەرگای ئێمە منی قاوی کرد لە من وتی دایکم نەخۆشە وەها لە کانیەشخان ئەتوانی کۆمەکم کەی بیبێن بۆ خەسەخانە منیش وتم جا قەیچیەکە و کارێکی ئینسانیە و وەزیفەمە بۆ چەنە ئێمە سوار بوون چوون بۆ کانیەشخان من لەلای ماشینەکەم ماتڵ بووم سیگارم بەکێشا تا بڵێم جەنازەی دایکی بێرێتە دەرەوە جا بۆ ئەڵێم جەنازە دوای تقریبا نیم سەعاتێک بە عەجەلە دوو دانە پازدار پێشمەرگەی پارتی و 3 دانە پازداری ئێرانی هەر بە لباسی ئەرتەشی ئێرانیەوە هاتن سواری ماشینەکەی من بوو ئاغا ئەمینی خۆی هات لەبەرە دانیشت و وتی لێخڕە منیش لە مۆقیەتێکی ئینا قرارم گرت بوو ناکرا نەمەزانی چی بکەم بەڵێ حاڵی من خۆ دەزانی هەڵەبجە شەرایەتێکیشی بوو کە لە ئەترافی هەڵەبجە مراتب کەمین بوو کەمینی جاش و عەسکەر و نازانم ئەم شتانە جادەکان تقریبا لۆ سەعاتە هەموو شوێنە گیریا بوو یعنی ممکن بوو بکەفمە ناو کەمین نەتیجەتەن من تەسمیم گەر لە جادەیەک و بیان تێرم کە ئەو جادە تقریبا ئەتوانم بڵێم هەرچی مخابرات و ئێستەخبارات و هەرچی ئیداراتی دەوڵەتی عێراقی بوو هەر لەو جادە بوو ئۆکەی ئێمە بێسە کاک بەختیار با لە یەکتری حاڵی بووین خەڵکەکەیش حاڵی بوێن جناب دەژی 6 مانگ بەر لە اتفاقە هەڵەبجە ئێوە لە هەڵەبجە ماڵتان گرتکە و قەستان بووگە لە هەڵەبجە ژیان بکەن و ڕوویگن تاکسیەکتان سندگە کە کاری لەسەر بکەن ئاغایەک بە ناوی ئەمین تێت ئەمین کوڕە کێس ناوی باوکی چییە نازانی والله نازانم نازناوەکەی نازانی چییە نازانم ئۆکەی فەرمایشت کرد کەوتی دایکم بووین بۆ خەستەخانە و دایکی برد بۆ خەستەخانە و بعد ماتەڵ بوویت کە ئەوان بێنە خوارۆ لە پڕێکا 2 دانە پێشمەرگەی پارتی و 3 ئەرتەشی پاسدارە ئێرانی هاتنە بەرەو پیرتەوە و ڕووینە ناوی ماشینەکەت دانیشتن وتیان دەرماکەم خۆب ئێستا جەنابە خەریکی ئێژی شارە هەڵەبجە لە ژێرە دەستە سەدام حوسەینە لە ئەوجە قودرەتە سەدام حوسەینە بە ئاشکارای عالم بە ڕۆژ ڕۆشن نیرویە پێشمەرگەیە پارتی وە سپای پاسدارانە ئێرانی وا لە ناویە بە لەباسە ڕەسمیەوە بە لەباسە سپاییوە جنابەت ئەمە خەریکیشی سوارە تاکسیەکە بوون و جنابی شت ئێژیت کەمینە فرەدانریا بوو بۆ ئەمانە و تقریبا وەسە ئیست بازڕەسی ئیستەیشە تۆ هەر تیکە تیکەیەک ئەچی ئیست بازڕەسی لەم سەرزەمینی ئێمە دانریاگە خۆب ئێمە گەینە ئەگراوانیە بەڵێ فەرموون جا ئەوان سوار بوون منیش لەو مەسیرە کە شکم ئەبێت ممکنە کەمین وشتە نەبێت چون لەو مەسیرە من فرە ڕەدەبووم ماشینەکەی منیان ئەناسی معمولان ئەوانی چەکە نگابانی وشتە بوون
بڵێن چەکدارگەرێک بوون کە ئێمە ئەمان ناسین لەو منتەقانە ئەغڵب خەڵکی هەڵەبجە بوون هۆرامی بوون هاواری بوون ئامانە البته بس با من نگرا توضیح بە ماغای لە هۆنی کاک بەختیارە لە هۆنی نەوەی جافرسانە بۆیە لە خانەوادەیەکی بەناوبانگە و فرە کەسێک لە منتەقەی هەورامانە ئایان ناسێوە خۆشەویستە مردمە من هەورامانە باسوورەت هەر بۆ ئەو معرفیە کە خەڵک بزانێت کاک بەختیار وەختەیەژێ خەڵک ئەمان ناسێت و خەڵک ئەی ناسین و ئەمانە منزوری چ بوو بەڵێ البته سپاس بۆ ئێوەی بۆیە ئەمە بووتە کە ئەم دەرفەتانە ڕخساند بۆ ئەوەی کە بکۆڵینەوە لە جەنایەتی هەڵەبجە و تاوانباران بناسرێن و بەتۆری کولی سزا بدرێن من با پێش لەوە عادەتی دادگاز یعنی ناڵێن بە قورعان بە تەورات و بە ئەنجیل و بە زەبوون بەڵام بە شەرافەت ئەوەی کە من بینیومە لە هەڵەبجە لێرە دەستم بەرزەکەمەوە بە موراڵ ئەوەی کە بینیمە ممکنە ئضافە نەبێت کەمتر بێت یعنی کەمتر بتوانم باسی کەم حقیقەتێکە کە من دیگمە و لێرە باسیەکە اتفاقا ئاغای لە هۆنی ئێوە زەحمەتێکتان کێشا کە دیسیپلینێکتان گەڕاندەوە بۆ ئێمە بەبیرە منت هاوردۆ کە هەر کەسێک کە بەشدار ئەبێ من سەرەتا داوای لێ بکەم بێژم تۆپچەی یعنی هەروە خۆی بناسێنێ بە خەڵکی و پاشان ئەگەر خۆیشم ئەیناسم معرفیکەم بە خەڵکی و بعدیش ئەم کارەی کە جەنابەت کردت فرە فۆرماڵ بوو و فرە دروست بوو کە ئینسان سوێن دەخوا کە ئەوەی بێژێتی حەقیقەت وێت شتێ بێجگە لە حەقیقەت نەوێت تەمامە حەقیقەت وێت بەڵێ فەرموو جا من لەوێوە سوار بوون لەو مەسیرە هاوردنە خوارەوە بردنم بۆ کانیا قورکە نازانم لە هەڵەبجە ئاشنابی بە هەڵەبجەیان نەبیت دەقەن نازانم لە کانیاشخان بۆ کانیا قورکە کانیا قورکە ماڵێک بوو کە لەوێ دکتۆرێکی دەندان ساز دەندان پزیشکی لێبوو و بۆ ئەو ماڵە ئەچوو بەیان من ئەوانم گەیاند ئەوێ جا وەختی حرەکەتم کرد لە مەسیرەکە بێمە خوارەوە کابرای بێشەراف ئەیوت ها گەرەکتە بمان دەیدە دەست ئەسکەری عێراق لەم مەسیرەوەیان بی ئەمان بی وتم بابەگیان من هیچ مەسیرێکتر ناناسم لە هەڵەبجە کابرایەکی غەریبم مەجبورم لەو شوێنە بێم کە قەبلەن هاتوچم لێ کردگە ئیتر هەرچی بادەبات خۆ ئەگەر ئەوان نیرویەکی ئینقلابی بووایان مەسەڵەن خۆ ئینسان بە ئەحساسی مەسئولیەتەوە معمولاً کۆمەکی ئەکردن بۆ دڵسۆز بوون بۆ کوردیان ئەکرد یا بۆ هەر شتێک بە افتخار و من ئەم حرەکەتمەوە بەڵام وەختی ئەم حرەکەت ببینی حسابی تێکچین تێک یعنی ناڕەحەت بوو بەڵام لە عملی ئەنجام شدە قەرارم گرت بوو مەجبور بووم تر بیان ترم بە هەر حاڵ من هاوردم و شانسم هاورد لە مەسیرە هیچ اتفاقێک نەکە بردنم بۆ ماڵەکە بەیانیەکەی بەرادەرێک کە تو لەوێ نگابان بووگە کابرایەکی هۆرامی بوو نازانم دەقیقەن سەم ماگە یانە بەڵام ناتوانم ناوەکەی بڵێ ناوەکەیکی باشە زانم گرتمی وتی ئەمزانی ئەوە ماشینەکەی تۆز و ئەمزانی پێشمەرگەیکی هاتیە لەبەر تۆ تەقام نەکرد لەبەر تۆ هیچم نەوت منیش وتم بێ ئەم ماشینی منە پسێنە با من نەجاتم بێ لەم وەزیێتە چون ئەمە یەکەم جار نییە و ممکنە دواییش اتفاق بکەفێت ئەمانە ڕاستەکەی ماشینەکەم نیسان من نەجاتم بوو لەوە منزورم ئەوەسە کە ئەمە پلانیان بوو ئەمە پلانیان داڕشت بوو مهندسی کریا بوو شناساییان ئەکرد ئەهاتن بزانە ئاغای لە هۆنی جنابەت مەسئلەیەکی مهمت بەحس کرد کە من لەگرا ئیشی بیکەمەوە بزانە ئەو چیرۆکەی کە گشت کەسێک ئەمە 33 ساڵە ئەیبیسێت ئەمەسە کە گویا عدەیەک بە ناوی پێشمەرگە و حیزبی شۆڕژیێڕی کوردی لە بەرەی کوردستانیە تەکە ڕژیمە سەدام حسەینە شەڕ ئەکەن بۆ خاتری ئەوەی کە کیانێک بۆ میلەتە کورد دروستکەن دروستە و ئەمان بۆ ئەوەی کە بستێ خاک ئازادکەن تێن و هەڵەبجە ئازاد ئەکەن خۆ تا ئەگرا با ئێمە حاڵی بووین چه خەبەرە ئەو جار
وەختی ئێژی هەڵەبجە شیمیاباران کریا و 2-3 نەفەر خەڵک مرد کابرا ئەتوانێ ئستدلال کا بێژێ کاکە لە ناوی شەڕا نقڵ و نەوات بەش ناکەن لە ناوی شەڕا خەڵکی سبیلیش ئەکوژێت کەما ئینکە خەڵکە کرماشان و ئیلام و ئەحواز و خوڕەم شەهر و محەممەرە و ئەمانە گشتی کوژیا تاگرا قبولمانەوانە بزانە ئەم دادگا ئێمە دامانیاگە ئەمە نییە کە ئێمە بێژین 5,000 کورد کوژیاگە یا 10,000 کورد کوژیاگە ئەم دادگا ئێمە دامانیاگە بەڕەسیە ئەبعادە ئەم جنایەتەسە بە چ مەعنا ئایا ئەمە جنایەتە شەڕە ئێمە بێژین شەڕ خراوە وەی شەڕ شتە پیسێکە با نەیکەین بزانە کاک بەختیارە لە هۆنی ئێمە ئومەت و کوردیم سەرزمینمانە لێ سنرياگەسۆ دژمن تەپی داگەسە سەرمان ئێمە ئەگەر ئومەتێکی دروست و حەسابی بین شەڕیش ئەکەین و تا ئاخرین قەترە ئەوێسین بزانە بەحسە ئێمە ئەمە نییە بۆ 2,000 نەفەر بزانە ئەگەر ئومەت کوردی گەرەکیسی ڕزگاری بێت پێشێ 2 ملیۆن نەفەری ئامادەوێ بمرێ 2 ملیۆن نەفەری ئامادەوێ بمرێت بەحسە ئێمە ئەمە نییە بۆ ئێمە کوشتەمان داگەن لە شەڕا بۆ کوژیاگمان لێکەوتگەسۆ بزانم خەڵکە فکرەکە ئێمە گەرەکمانەیسە بلاوێنین و فرمێسک بڕژێنین و دادا ئامین مرد و پورێ ڕعنا مرد و فلانە کەس مرد نە بەحسەکە ئەمەسە کە ئەم شەڕە شەڕە وەتەنی نییە ئێمە گەرەکمانە ئەمە سابتکەین شەڕەکە شەڕە وەتەنی نییە ئێمە گەرەکمانە سابتی بکەین بەرەی کوردستانی نەک هێزە کوردیە شۆڕشە کوردی نیەن بەڵکو مشتی جنایەتکارن وا دەوڵەتە ئێرانی پێکی هاوردگن ناوی پێداگن لە ژێرە ناوە شۆڕشە کوردی هەر لە ڕۆژی ئەوڵ و تا ئیستە تەوەجۆت کرد و ئەمانە هاتگن داستانە هەڵەبجە بۆ خاتری ئەمەسە کە سوڵحە ئێران و عێراق ئێشێ ڕێ بخرێت پلانەکە ئامریکاس دەوڵەتە ئێران ئەزانێ دەوڵەتە عێراق ئەزانێ و مەجبورە قبوڵی کا خۆ ناکرێ ئەم سوڵحە هەروە بکرێت ئێشێ لەم وەسەتە یەن نەمایشێ بکرێت لە نابودیە کە ئێران و عێراقی تی ئەکەفێ تێن کوێ هەڵەبژێرن کوردستان هەڵەبژێرن کێ هەڵەبژێرن هەڵەبجە هەڵەبژێرن ئێمە گەرەکمانە ئەمە دەرخین جنایەتەکە وا لە ئەگرات دەنا ئێستا ئەگەر ئێمە بین بێژین وڵا 2,000 نەفەر لە هەڵەبجە مرد ئەو جار مەسعودە بارزانی تێتە دەرەوە ئێژێ دیتان کارە خاسێکم کرد لە کەرکووک شەڕم نەکرد ئەناوەکو هەڵەبجە 2,000 نەفەر کوژیاگمان ئەو پەیمانە حەیدەری ئێژێت ئاغای مەسعودە بارزانی با تۆ ئەوەنە پیاگ بووایی تاکە نیەی 50,000 نەفەر 100,000 نەفەرمان لە کەرکووک بکوژیایە و بشکیاینا لە شەڕ بشکیاینا منە مباریکەڵڵا 100,000 نەفەرمان کوژیا شەڕمان کرد وەرشکیاین تۆ شەڕن نەکرد تو تەئاترە شەڕە کرد تو درۆزنی ئیستەیچە لە گرا ئێژم 5,000 نەفەر نەمرد خەڵکەکە ئاوارە نەبوو بابەجان ئێمە ئەو تاوانە ئەدەین بۆ ئازادی سەرزەمینمان بەڵام ئەمە بۆ ئازادی سەرزەمین نەبووگە گو ئینکە دوای ئەوەی کە مردم لە هەڵەبجە ئەکوژرێ کارە پێشمەرگە تەواو ئەوێ ئەکشێت دواوە ئاشبەتاڵ هەیە ئاشبەتاڵ لە 18 مارسۆ سەرگەڵویش جێتێڵن تعتیلی یەکەن تەواو کارە ئاخریان تەواو ئەوێت ئێمە گەرەکمانە ئەمە سابتکەین ئەمانە خەڵکی کوردیان بردە قەتڵگا بردیان سەری بوڕن بۆ ئەرباب بوویە لێو دوایش تەڵایان دزی و ئەنگوستیلایان دزی و پوریان دزی لەبەرەوەی تاڵانە ئاخر بوو لە نەزەرە خۆیان تەوەجۆت ئێستا ئەمەی کە جەنابەت ئێژی دەقیقەن ئەوەسە جەنابەت خەریکی ئێژی هەڵەبجە هەڵبژێریا بووم کارەی بۆ بکەن جا کاک پەیمان من موقعیتێکی سەخت بوو بۆ من یعنی تقریبا هەڵەبجە بوو بە جەزیرەیەک کە من خەریک دەستانێکم ئەینووسم نازانم ناوی بنێمە جەزیرەی مەرگ یا مەرگی جەزیرەیەک کە پێتا ئاو ئەهاتە سەر یعنی ئەم شارە خەریک بوو ئەخنکە من بە نسبەتی خۆمۆ بۆیە ئەڵێم جەزیرەی مەرگ من هیچ شوێنێک نەبوو من بتوانم بچم نەبەرەو پێشمەرگەی حیزبی دموکرات نەبەرەو ئێران نەبەرەو حتا عێراق یعنی هیچ شوێنێک نەبوو کە من بۆی بچم
ئیجاب ڕۆژێک پێش لە شیمیاییەکە بەرادەرێک بەناو ئاسۆ ئیسەیش کە ئەیبیسم وەزی باشە و یەکێ لە میلیاردەرەکانی هەرێمی کوردستانە بەڵێ دەڵامە ڕێ پێم وابێ بەڵێ 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 ئەم گەڵابەیەکی بوو هەرچی وەسایلی ماڵ و قەنەفە و مبل و قاڵی و نازانم ئەم شتانە بوو باریدا بوو لەگەڵ ژن و مناڵەکەی سواری کردبوون و گەرەکی بوو بەرەو سلێمانی بچێت منیش وتم لە بەکاگاسەوە ئایا من نەتوانم لەگەڵ تا بێم وتی بەڵێ بۆ ناتوانانی یەکترمان نەناسی منیش چوم لەسەر و لە ناو گەڵابەکە لەژێر قەنەفە و قاڵی و ئەو شتانە خۆم شاردو ئەمزانی ئەم ڕێگە ممکنە ئێمە توش بین وە بە ئاسویشم وت احتمالی ئەوەم دانیا بوو کە ممکنە ئێمە لە بەرخورد بکەین بە پازدار یا بە کەسێک ئاسۆ بوو پەشۆکێ زوانی فارسی نەزانێ وە پەنا بووە بۆ من ئێمە چوین لە زەمەقی دەرچوون و کەمی لە زەمەقی ڕەتبووین دەستیان کرد بە تەقە لێمان تەقەیان کرد لە ماشینەکە کە هەر تەقەیان کرد ئاسۆ لەسەرۆ بوو مناڵێکی بەرز کردو بووە ئێوەت ئایلە فارسی نەیەزانی ئەوانیش من گوێشکەم پێوە بۆیان وت ئێوە حەقتان نییە ناتوانن بچن یعنی بە تەقەکردنەکە تایی ماشینەکەی ئێمەیان پەنچەر کرد وتی ناتوانم بچن و قسەی ئەکرد ئاسۆ وتی مامۆسا بەختیار منیش بە شۆخیە وتم مامۆسا تەڕەماش کە ئاسۆ گیان باستی من مەکە من وەزم وەکو تۆ نییە کاکە گیان من ئەگەر بزانن من لێرەم و بمگرن حکمم ئێدامە خلاصە باش بوو ئاسۆ وازی هێنا تەقەیان کرد ماشینەکەیان پەنچەر کرد بوو بچی دەیبا ماشینەکە لێرە پەنچەرگیری بکەین ئەوانیان وت نا ئەشێ پشۆن ئەشێ بچن حەقتانیە لێرە بوەستن منیش یاواشێکە باسم وت ئاسۆ ئەڵێن نابێ بوەستن ئەشێ بێنەوە بچنەوە بۆ هەڵەبجە خلاصە ئێمە بە تایی پەنچەر هاتینەوە بۆ زەمەقی پەنچەرگیریان کرد و هاتینەوە دیسان بۆ هەڵەبجە بۆ ئەو شوێنە کە حرەکەتمان کردبوو مەزڵمەوە بوو پردیزم ئێوەیان گەڕاندۆ بەڵێ ئێوەیان گەڕاندۆ بەڵێ گەڕاندۆ شوون تەواو خۆ پس ئەمە خەریکە تەئیدە ئەم مەسئلە ئەکات کە قەرارە کوشتە بگرن کوژیاک بگرن بزانە ئەمەلیاتە هەڵەبجە نە ئازاد سازیە خاکە نە تەوجیهێکی هەز بۆ ئێران تەنیا تەوجیه نظامی ئەوەسە کە خاکێ لە عێراق بگرێت و بتوانێت سڵح کاتەکە عێراقا ئەنا قەرار نییە ڕایگرێ چون ئێران ئەگەر هەڵەبجێ بگرتایە سەنگەری دائەنیا ئەڕووی بەرەو پێشە بەرەو سلێمانی شەڕوایژێت وەلێ ئێران دوای ئەوەی کە کاورا خەڵکەکە ئەکوژی ئێرانە کەشێتە دواوە و هەروە لە خۆی وە چۆری ئەەکەن و تەواو ئەوێت 6 مانگ دوای ئەمە سڵح ئێران و عێراق تەواو ئەوێ ئەوەی کە ئێستا خۆت ئێژیت تەقەیان لێمان کەوتیان بگەڕێنە دواوە بزانە ئەرتەشە ئێران سپای پاسداران ماسکی هەست دەرزی و شەرەقەی هەست بینەن لە خۆیان یەک نەفەر لە مەردەمە هەڵەبجە ماسکی نییە دەرزینی شەرەقەی دەوڵەتە ئێران بە پێشمەرگەکانە بەرەی کوردستانی و بە پارتی و بە یەکێتی و بە تەمامیانەوە مسلحن بەمە و ئاگادارن حملەی شیمیایی ئەکرێت حملەی شیمیایی بۆ ئەکرێ لە بەرەوەی کوژیاک بگرێ فاجعە دروستکە بۆیە کامێراکانە ئێران حازرن فەورەن ئەم سەحنەی فاجعە بە دنیا بگێڕێن و خەڵکە ئێران بترسێ و خەڵکە عێراق بترسێ و خەڵکە جەهان بترسێ بەڵام تۆ لە مەجمەعی بەینولمەلەلیە ئەوێنی سەدام حوسێن تحت تعقیب قەرار ناگرێت کەیسەکە ناکرێتەوە لە بەرەوەی مامەڵەکە ئەرباب گەورە داینیاگە سڵحەکە قەرارە بکرێت کەس تحت تعقیب نییە سڵحەکرێ وەلێ هەوێن ئەم سڵحە کوشتنە هەڵەبجەس تەوەجۆت کرد سەناریۆکە ئەمەسە بۆیە هەڵەبجەی جیاوازە بۆی ئەمە دادگای هەڵەبجەس بۆی ئێستا جەنابەتی ئێژی من تەکی ئاسۆ ڕوویمە دەرەوە تەقیان لێمان کرد گەڕاندینیانەوە تەوەجۆکەی خۆب ئەمانە ئێشی بیان دەکێنی تەقەی یەکتری بزان ئاغای لە هۆنی من ئێستا فایلێکم وا پێ بریا کاکدانای هەڵەوجەیی بە هاتای لێ بدایە کابرایەک لە کاتی خۆیە لە کاتی شۆڕشەکەی ئەیلولا لە ئستخبارات وگە ئێژێ دوو خەبەرم هەنارد بۆ بارزانی استخباراتی عێراق یەکی ئەوەی کە قەڵاتزێ
نابود ئەکەن یەک هەفتە بەرتری خەبەرمدا یەکی ئەوەی کە شای ئێران و دەوڵەتە عێراق ڕێکەوتگن هەرکیم خەبەردا کابرا سوعالی لێکە من تۆ تا ئەم داڕشتنەی ئێمەت بەدەسەوە نەوێت تا ئەم تەحلیلەی ئێمەت بەدەسەوە نەوێت سەر کاسەوێ ئەری بۆ تەوەجۆ ئەفەرمووی بۆیە من نووسینەکەی نەوشیروان مستەفا ئێشێ بخوێنمەوە لەسەر هەڵەبجە تا سابتی بکەم نەوشیروان مستەفا ئەوەی نووساگێسی دروست درۆی نووساگە ئەمانە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە عێراقی مەجبور کریاگە و ئەمریکا دەستوری پێیانداگە کە ئێشێ ئەم کارە بکەن و ئەمانە ئێشی ئیجرای بکەن کاری پێشمەرگەی بەرەی کوردستانی ئەمەسە 4-5 هزار نەفەر لە خەڵکی هەڵەبجە لە هەڵەبجە بێرێتەوە بمرن بۆیە ئەمە جنایەتەنە بەحسی ئێمە ئەمە نییە کە ئێمە لە ئازادی سەرزەمینمانە ملیۆنها ئینسانمان نەبرێ بالاخره شەڕێتر دوژمن پەلامارە داعشە شەڕی بکەی مەسەلەس لە ڤیتنامە شەڕ لەگەڵ ئەمریکا حدود 30 ملیۆن ڤیتنامی کوژران دوایەوە حدود ڕقەمێک حدود 200-300 هزار نەفەر ئەوانە کە پاڵیاندا بوو بە نیروی دژمنە دوایی هوشیمین وازی لێنانە ئەوانی چی کوشت لەسەری چون خیانەتیان کردبوو بە خاک دەقیقەن تۆ گەرەکت بێ سەرزەمینی خۆت بێت و اقتدارت بێت و دەسەڵاتت بێت و اختیارت بێت ئەشێ بلەقەرەت تەسحی بۆ بدێ بە قۆڵی کوردی بە قۆڵی خۆمان دروستە کاک بەختیار بەحسە ئێمە پس مشخص بوو ئەوانەی کە مخاتەبە ئەم دادگای ئێمەنە خەڵکە کوردەوار کە گوێوا لە ئێمە بزانێت ئێمە دروسە خەریکین بەڕەسی ئەەکەین مەئاساتە خەڵکی بەڵام ئێمە خەریکین بەڕەسی ئەەکەین سیستەماتیک ئەمە جینۆسایدێکە بۆیە من ئێستاوتم خۆی کورد گۆڕیاگە ئەها خۆی کورد کزۆڵ بووگە ئەها ئەخلاق لە ناومانە چووگەسە دەرۆ ئێمە ئێشێ تەعقیبی کەین پرۆسەی جینۆساید ئیمڕۆیش هەڵەبجە و بارزان و ئەنفال بەردەوامە شێوەکەی فەرقەکە خروجیەکەی بووگە بەمەی کە ئێمڕۆ ئەیوێنین تەبەحکاران بەسەروانە حکوومەت ئەکەن و ئێمەش تەنمانداگە بەم خفتە ئاغای لەهۆنی فرە زەحمەتت کێشە یەک نقطەش پێمان ئەوەش باسکەم ئەوە کە هەدەفیانەوە بوو کە خەڵک نەچێتە دەرەوە لە شار ئەوە بوو کە من گوێشکەم پێوە بوو دانەیەک چوو لە بڵنگۆی مزگەوتەکە وتی بە مردمی هەڵەبجە وەرنۆ سەری بازار و دوکانی خۆتان و کاسبی خۆتان بکەن ئەڵڵاهو ئەکبەر ئێمە سەر کۆتین شارەکە ها بەدەست خۆمانەوە من ئەم کابرامە نایەناسی پرسیارم کرد لە دانەیە گوتم ئەوە کێیە وتی ئەوە مەلا عەلیە مەڵا عەلی حرەکەتی ئیسلامی بەڵێ من ڕاستەکەی ناوم بیست بوو نە قەبلەن دی بووم ئێشی کوڕی مەڵا عوسمان دێ بەڵێ احتمالی هەیە بەڵێ ئەوە بوو ئەوەیش کە ئەفەرمی کە ماسکیان پێبوو دەرزیان تو بوو دەقیقان ئەو پێشمەرگانە ئەو کەسانە کە هاتبوون لەگەڵ سوپای پازارن نیروی ئێرانی هەموویان مجهز بوون بە ماسک و بە دەرزی مەوادی زێدە شیمیایی و نازانم ئەوشتانە حتا یەک من شک نابم یەک دانە پێشمەرگە لە هەڵەبجە لە بەرەی کوردستانی کوژرا بێت بزانە ئاغای لەهۆنی با من نوقتەیەکە بێژ بە خزمەتە ئەگەر ئەمە پلانە بەرەی کوردستانی بووگە کە بەشێ لە خاکە کوردستان ڕزگارکە ئێشێ کاورا ئەوەڵ دەفعەت ماشای قیافەی خۆی بکە سایزە خۆی بکە بزانێت چێنێکی واپێ ئێشێ بزانێت ئەم خاکە گرتی ئێشێ بیپارێزێت چون دەوڵەت تێت وە پەلاماری ئەدات ئێشێ بزانێت چون ئەمانە ئەزمموی ئاشپەتاڵیان هەست ئێشێ بزانێت لەسەر پشتیوانی وە لۆجستیکە ئێران ناوێ حساوکە ئەو بۆیە خاکی گەرەکە چون گەرەکی نییە لەسەر ئێران حساوکە درستە تا ئەگرا بە منتەقەکە با بڕۆینە بەرەو ئەگەر ئەمە بەرەی کوردستانی و ئەو جۆرە نەوشیروان مستەفا و یەکێتی و پارتی ئێژێتی هاتکن بەشێ خاک بۆ کورد ئازادکەن ئازاد بوو دەی ئیستا تۆ ئێشێ بە هەر قیمەتێ ئەم خاکە ئازادە ڕاگری یەکەمی ئەوەسە تۆ سەنگەربەندیکەی دووەمی ئەوەسە خەڵکەکە مسلحکەی و ئاموزشی بەی سێومی ئەوەسە تۆ بەرەو پێشەوە بڕۆی درۆسە دەی تۆ ئەگەر توانە نییە غەڵەت ئەەکەی پلانی وادائەنەی ئەمە یەک دوو بەعدەن بە تۆ سابت ئەوێ ئەمانە هیچ بەرگری ناکەن لە هجوومە سەدام حوسێن
بەڵکو دەرەچن دەی تۆ آخر ئێژی لە دوای فڵانە مشکل و قوچان ئاخر تۆ عەزیزم هاتگی لەگرا خەڵکەکە داگەوە کوشت و دەرچوویت بەرە هێرشە عێراق خەنەگرت دێمە تۆ نەدەزانی هێرشە عێراق ئەرتەشە عێراق ئەمەسە قدرەتی ئەمەسە مەگەر تۆ حساباتە ئەمتە نەکرد و گەرەک تو بڕۆی خاک ئازادکەی چۆن تۆ لەسەر حەوەسە مێعدەی خۆت 5,000 نەفەر ئەی تۆ کوشت 50,000 نەفەر نەخۆش ئەەکەی 50,000 نەفەر کاولەکەی ئومەتی بە دیاریەوە تووشە کارەسات ئەەکەی تۆ چۆن لەسەر شەهوەتە خۆدەم کارەکەی نە ئەمە نە شەهوەتە نە ئەمەسە تۆ ئینسانە بێ عەقڵێکی تۆ ئەوە نەخۆش پوور ئەناسی ئەوە نەخۆش حساوە پوور ئەەکەی ئەوە نەخۆش ناوگەڵە ئەناسی نە تۆ مەئموری دەستور و پێدریاگەم کارە بکەی ڕێگەی ترە نەو کاکبێمان من مطمئنم ئەمانە دەیان جەلسەیان بووگە لەگەڵ ڕژیمی ئێران لەگەڵ سوپای ڕەمەزان ئەمانە تا ساخ بوونە سۆ لەسەر ئەمە کە لە چ نقطەیەکە ئەم حرەکەتە بکەن 1500 کیلومتر مەرزی خاکی بینی ئێران و عێراق هەست یعنی بەشێکی فرێ ئەگەر بێتە منتەقەی کوردنشین کوردەوار بەغێرە جەنوبی ئێران جام ئەمانە تۆ ئەگەر هۆرامان چوو بوویت هۆرامان سەختترین شوێنە بە نسبەتی ئەم خەتی مەرزجیۆ بۆ تەدارکات بۆ لۆجستیک بەڵێ بۆ لۆجستیک بۆ تەجهیزات بۆ ئینتقاڵی نیرو بۆ هەر شتێک کە تۆ حەسەبی بکەیت باشە خۆ من ئاواتمەوە بوو کە ئەم جەنایەتە نەخۆڕکرد لە هیچ شوێنێکی کوردەوارە بەڵام بۆ ئەو منتەقەیانەیە انتخاب کرد من پێم وایە هەڵەبجە شوێنێک بوو تقریبا بڵێم لەناو ئەم بەرەی کوردستانیا بێ صاحب بوو صاحبی نەبوو یەکێک نۆشیروان مستەفا بوو ئینسانێکی ناسیۆنالیستی تەنگ نەزەری بڵێن کاک بەختیارخوا ئیسلاحێکم ناسیۆنالیستە کێ بوو ناسیۆنالیستە یەهودی بوو ناسیۆنالیستە کوێ بوو ناسیۆنالیست نەبووگەن نە ناسیۆنالیستن نە کوردن ئەمانە مشتی جنایەتکارە مزورە دەوڵەتانە منتەقە بۆ نابودی کورد بووگن ئاغایان کاک بەختیارە لە هۆنی ئەمە تەعقیب بەکەین ئێشێ بزانین بۆچی هەڵەبجە هەڵبژێریە بەڵام ئێمە گشتمان ئەزانین ئەم بەها مەشیایە کورد بیدایە و ئەم بەها مەشیایە خودزەنی بوایە خودزەنی خۆیان بیاندایە لە خۆیان دەفعەیە دایان لە سەردەشت ئەم دەفعەت دایان لە هەڵەبجە تەوەجۆکەی بزانە من تەوزیحەکەم کافی بوو ئیتر تۆ ئەگەر هاتکی خاک بگری ئێشێ یەک دانە پێشمەرگەی یەکێتی وە پارتی و ئیسلامی دەرنەچوایە تا فیشەکە ئاخر بەتایبەتی تۆ ئەگەر ئیماندار بی ئیسلامی بی تۆ ئەگەر مارکسیست بی ئینقلابی بی وجدانە بێ بۆ خەڵق قیامە کردوێ وەختی ئەوێنی بووی تۆ ئامەڵە کوشتنە 4,000 نەفەر تۆ ناگەڕێتەوە تۆ لەوێ قاچە ئەوەسی وەکو فیلمەکەی عومەر موختار قاچە ئەوەسی لە سەنگەرە دائنیشی تا فیشەکە ئاخر تەقاگەی وەلێ گشتیان دەرچوو بۆ دەرچوویت چۆن ڕوود هات وە حیزە مەشیان سوورا و سپیا و باە لە خۆت بیتۆ چۆن ڕوود هات بیتۆ لە شوێنێکە لە دەبێتی قبلیا خۆت باست کرد ئەمانە نمونەی مجاهدینت هاوردۆ ئەمانە هیچ بەڵگەی و سەنەدێ قراردادێک لەگەڵ جمهوری ئیسلامی نیان بووگە کە بێن خاکیان بۆ ڕزگارکەن یا ئەمان دەسەڵات بگرن لەسەر ئەم خاکۆ ئەمانە خۆ دەبینی دوای شەڕەکەی هەڵەبجەش تقریبان خەریک بوو ئاشبەتاو بکەن حتى ئاشبەتاڵ کریا تەواو خودت نەوشیروان مستەفا نووساگەسی ئاشبەتاڵ تەواو سەرگەڵویان تەحویل دا و دەرچوون و ئاشبەتاڵ خۆ نیویان چوون بۆ ئەوروپا نیویان چوون بۆ ئەوروپا کاک زۆریان هاتە بەڵام دوایی تر وادەوایلی ئەمریکا و ئەمانە جەلات تاڵبانی یەکەیەکە کاغذی نووسی بۆ گشتیانی بردۆ و ئەم دەرفەتە هات بەرە بۆیان و تەپیان تا سەر شتێ حازر ئەوەتە باسی ئەوەی دەکەن ئەڵێن انقلابمان کرد ئاخێزمان کردووە دقیقاً ئەوە بووە ئەو شتانە کە من بینیوە من ئینسانم بینیوە کاک پەیمان وەک یعنی ئەقڵە یعنی لە دەموچاویە خۆڵ دەرەهات ئەتەقی لە پاڵیا دانەیەک تریش دەرەهات و ئەتەقی یعنی ئەکوڕیا بەدەنی ئەم ئینسانە ئەکوڕیا وان ئینسان داخی بوو چۆن تۆ ناتوانانی کۆمەکێکی
ئەم ئینسانانە بکەی کە ئەم جەنایەتە دەرحەق پێیان کریاگە یعنی شتێکی ناو من ئەو بەشیە کە باسم کرد ئەمە من هێشتا نەگەیشتم بە کاکەتەها تا لە منطقەیەک ترا بوو دوایی ئێمە چوین و وەسڵ بووینەوە بە کاکەتەوە ئاغای لەهۆنی شەوانی تریش بێ شەوانی تریش بێ شەوانی تر ئەمە تەجروبەی ئەوەڵت بوو ئەزانم امکانی هەست دووربین گرتوویەتی شەوانی تر ئەم مشکلانە نییە و ئێوە ئەتوانن لە زەوایایەکی ترۆ کە بیری لێ ئەەکەنەوە هەروە کە دادگاکە ئەڕواتە بەرەوە ئەتوانێت ئیلهام بەخشی بە ئێوە بکاکەن و کاتێکی تر بێتەوە بیرتان لە زاویەهایەکی تر و دەسی بوون تەشریف بێرن و بەشدار بوون و ئومیدوارم کەسانێکی وەکو جەنابی شت بێن و بەشدار بوون و سعیکەن ئەم ئارشیڤە غەنیەوە بکەنەوە ئەمە هەڵمەتێکی ئینسانی و وجدانیە ئەمە زەکاتێکی ئینسانیە و دەستان خۆش بێەوە کوردانە زۆر سپاس مەمنون بۆ شەوتان شاد کاک تاها تەشریف بێرن شەوتان شاد ئیسان پشمە دەرەوە بەڵێ 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 کاک تاها ێوارەت باش سلااو کاک پەیمان سلااوم هەیە بۆ بینەران و گوێگران و هەروەها بۆ مامۆستا بەختیار و ماباقی میوانەکان کە بەشدار بوون سەرچاوم بەرحاڵ ئەگەر بمانەوێ درێژە بدەین لەسەر بیرەوەریەکانی هەڵەبجە و ئەو شتانەی کە بینیمانە وەکو شاهیدێک وەکو شاهیدێک کە بۆ دادگایەک خەریکە قساکە دیارە من هیچ نامەوێ زۆر شت تکرار بکەمەوە بەڵام هەر ئەو سوێندەی کە مامۆستا بەختیار خواردی منیش دڵنیام یعنی بەڕاستی من لەسەر زۆر شتی ڕیزەکاری و ئەوانە یعنی زۆر شت کە ئیتر لە مەسیری ڕێگەما ئەوانە بینیمە هەر باسم چون گەرەکمە من شتەکە بکەوێتە فعلەن سەری ڕۆڵ ئەگەر نابچێتە ناو جوزئیات و زۆر شتی بچکۆلە ئەوانە باوەڕ کە من لە 20 جەلسا تەواو نابم ئەوانەی کە کەوتونەتە بەرچاوم و ئەوانە پەلەمان نییە کاکە بەڵێ منزورم وەسە منی هیچ مەگەر این کەم ئێژم زیاد نایژم پێویست ناکات چون ئەوەندە شتەکە کەمیش مێژە لوتفەن أنا فعلا من بس ناخذ أجر إمال للدجلسة 15 جلسة بجداري بكينو أوانه همويان بوردي ألين من مثلا يق مورد باسي شهيداني عنبم كردوب أو يوارب مشينيا كقوم ليدراوا ما مسابق اختيار يسف خوي فرموي منو أو نبوين بيكا بلام لموردي دوما كقراوين تو بروين بورا وبيارا من لبير ما من ماسككم بيبو باختيار نيبو دي منو باختياري باور فرمو حر بيش لجرياني على بجا او بو تشلو 5 صال الرفيقين گیرم کربو نازانم باسی شمان کریا نا بەڵام گیرم کربو ئەگەر بەختیار بڵێت ئیسە شیمیایی لێمان ئەدا من نەمرم و ئەو بمرێ من چی بکەم ئەگەر پێم ئەژێ کابرای زەردۆیی ساڵێک قاتی هاتوو قاتی و قڕی مناڵەکانی برسیون حەف مناڵی بوون یەکێکی ئانی گرتووە باوەشەوتی و ڕۆڵە ڕۆ هەرچی ئەنوارڕم هیچ کامیانم لێ زیاو نییە تەوەجۆکەی ئێستا ئەوە حکایەت ئەو مەردەمەسە تۆ ئەکەویتە شوێنێ انتخاب بکەی خۆم یا بەختیار بەڵام واقعا نەتیجەم گر وتم وەڵا ناتوانم درۆ نازانم پێشم بوت لە بیرم نییە ئیسە خۆی بەڵام وتم وەڵا خۆ ئەگەر بەختیار داوام لێ بکات بەشم بدە تا بەشی بم هەردوومان ئەمرین یعنی ڕێگا کردبوومان بە شۆخی یعنی منزورم ئەوەیە کە وتم دێ وەڵا خۆ هەر نەیکەمەوە بڵێم بەختیارگەر دێ وەڵا ناکرێ و نادەمێ چوون ئەگەر بیکەمەوە ممکنە هەر منیش بمرم و تۆیش و ئەوانە بەرحاڵ منزورم ئەوەیە کە ئێمە بەرحاڵ تا ڕۆژی 16 ئێوارەی 16ەکە دوای شیمیایەکەی ئەنە من و مامۆستا بەختیار
لە نزیکی ماڵی خۆمانە مجەمەعی ئەنەبا یەکمان گرتووەتەوە و ئەو شەوەیش لە ماڵی خۆمانە بووین من ئالێرەوە دەست پێ یەکەم کە ئەمەیان مامۆستا بەختیار ئیتر شاهێدە ئێمە شەو قەستم ئالێرەدا لەسەر نزیک 45 تا 52 نەفەر لە شوێنێکە بە ناوی قلیچ لە نزیکی قلیچ لە نزیکی جەلیلە و عەنەبا فەوتیان کردووە کاکتەها من هەر بۆ خۆم گەرەک مازانم خەڵکی هەڵەبجە مازانن جەلیلە و عەنەب ڕوو بە سلێمانین یا ڕوو بە تەوێڵەن بەرەو سنوور ئەڕۆن ڕوو بە تەوێڵان ئەکەونەوە مەسەڵان ئەگەر لە مەسیری شنروێ عەبابەیلێ ئەکەوێتەوە خواری شنروێ کە ئەڕوانێت خەڵکەکە بەرەو سنوورە دەوڵەتە ئێرانی ڕوویدن بەڵێ ئەمە دیارە ڕۆژی پانزەوەم پێش لە مامۆستا بەختیار زۆر خەڵک تا هینەکە پردەکەی هین نەتەقی بووەوە زەڵ نەتەقی بووە خەڵکێکی زۆر لەوە دەرچوون بۆ سلێمانی بەرەو سلێمانی و سەساغ بەڵام تر دوای پردەکە من یەک سوعالی تر بکەم کە نەمکردگە تا ئێستا ئایا ئیست بازڕەسی ئەرتەشە عێراق بەری ئەگرت بە خەڵکە هەڵەبجە بڕواتە ناوی سلێمانی یا ئیست بازڕەسی نەبوو لە ئەرتەشە عێراقا ئەمە مهمە من بۆ خۆم بەرەو سلێمانی نەچووم ئەم ئیمکاناتەم نەبوو لەبەرەوەی ماشین وشتم نەبوو ئەوەی کە بەڵام بەو جۆرەی کە دوایی ئێمە هاتووینەتەوە سلێمانی و ئەنە ئەسەن خەڵکێک بەرەو سلێمانی ڕۆشتووە تا پردەکە نەتەقیوە و تا ئەو چەتانە و جاش پازدار و جاش پێشمەرگە نهاتوونەتە سەرجادەکان خەڵک بەڕەحەت هاتبوو بۆ سلێمانی بێسە ئەم نوکتە خێلە مهمە کاکە تەها چۆنە جالبە کە دەوڵەتە عێراق ئیز بازڕەسی دانن یاگە بەربگرێ بە دەرچوونە مردمە هەڵەبجە ئەسەر جادەکە نظامی نەبوو ئەمە موقەتەن وەختێک ئەزانم کاکە خۆ جادە ئیسیشە نظامی نیە تۆ ئیسە لە هەڵەبجە ئیستا لە هەڵەبجە بێ حتا سلێمانی سێ بازڕەسیە خۆی بەڵام نا خەڵک ڕەحەت هاتبوو خەڵک ڕەحەت هاتبوو زیاد نازانم ئیسە من بڵێم 1000 نەفەر 500 نەفەر بەڵام ئێمە ئەزانین کە وەختی هاتوینەتەوە سلێمانی خەڵکێکی زۆر حتا ئێمە خزمی خۆمان پێش لە پردەکە دەرچوو بوون بەرەو سلێمانی کە دەوڵەتی عێراق هیچ بەری نەگرتووە فەرمایشان زۆر بەرحاڵ من ئەمشەو شتێک لەو شەوی 16 لەسەر حەڤە باسی بۆمێکی شیمیایی ئەەکەم کە سعاتی 5 تا 6 بەیانی دوای شیمیایی عەنەبوو مزگەوتی حەمەڕێوی و منتەقەی سرا لای شەهیدان ئەم بۆ مەشیمیاییە سعات 5 تا 6 ڕۆژی 17 ئەمە زۆر مهمە کاک پەیمان هەموو شەهیدانی هەڵەبجە و بەرحاڵ ئەو شتەی کە ڕووی داوە هەمویان ئیسە ئەمانە هەر وەکو عەشایریەکەی 180,000 هینەکانمان ئەنفالەکانمان و 10,000 حتمما یەک نەفەری ڤیا و کەم نیە 10,000ەکانی بارزان و 5,000ەکانی سلێمانی ئەمە بەیانی دادگا تشکیل ئەبێ بالاخرە نەفەر بە نەفەری هەڵەبجە ئەبێ دیاری بکرێت لەکوێ شەهید بوو چۆن شەهید بوو کەی شەهید بوو سعات چەندی شەهید بوو ئەمانە ئەم 52 نەفرە ئەکەونە ڕۆژی 17 ناکەونە ڕۆژی 16 ئەکەونە 6 بەیانی کە ئێمە تقریباً 8-9 نەفەر بوون ئەرزم کردی دوێشە و 2-3 نەفەریان جەماعەت دموکرات بوون تۆفیق ڕەش بەڕەحمەت بێ سەفۆتی کردووە و کوڕێکتر بە ناو تەیموری خالدی کە ئەویش چووە ئێعدامیان کرد جمهوری ئیسلامی ئەمانە جەماعەت دموکرات بوون هاتنەوە لای من ماڵی ئێمە ئەمە ئاگربە سیجنە بوو دژمنایەتیش بوو بینمان و بەڵام وتیان باوە ئێمە برای یەکین و نادان کورەوەتم فەرمون بابەگیان دانیشن بۆ خۆتانەوە ئێوەش لەگەڵ ئێمە بن و ئەو شەوە ئێمە بڕێ پەتوشتمان لە ماڵە بوو پەتوەکانمان بڕێکیان ئاهێناوە لەبەر ئاوا تەڕمان کرد و خۆمان ئامادە کرد کە ئەگەر شیمیایی هات خۆ هەموو کەس ماسکی نەبوو
بەرەو بەرزایەکان ئەبابێلێ بەڕێ بکەوین. یادی بەخێر ئەفراسیا و بەگیچ کە ئەکاتە خزمی کاک بەختیار کچێکی وند بوو زۆر پەریشان بوو، زۆر ناڕەحەت بوو. کچەکەیکی گەورە بوو، پێم وایە مامۆستا بوو ئەگەر ئیشتبام نەکردبێ، بەڵام مامۆستا بوو پێم وایە، حتمما بەختیار باشترە زانی چون خزمی نزیکن. فقط لەگەڵ منیشان ناسراوی زۆر باش بوو ئەفراسیا بەگ. بەرحاڵ ئەویش شەو لە لامان ماوە وەختێک، بۆیە من دقیق لە خاترمە وەختێک ئەم بۆمە تەقی مەوجی ئینفجاری سەوتەکەی کە ئێمە بەرەو شەشی بەیانی خەومان پێکەوت بوو، زۆر شەکەت بووین و ئەوانە هەر خەریکیش بوون. ئێمە مامەفراسیاومان ئارام ئەکردەوە و ئەوانە مامەفراسیا و حاڵەتی هاتە دەرەوە لە ماڵەکە، حاڵەتی شێتی لێ هات کورە برامان ئەسەن لە خەوا بوو، هەڵسا بوو ئەچوو بەڕێوە لە خەوا بوو، نییە بە مەوجی بمەکە بە خەفەتۆ سەری نابووەوە و کچەکەی نیادیار بوو. ئەنە بەرحاڵ کارمان نییە، ئاراممان کردەوە. ئەنە ئەم بۆمە شەشی بەیانی ڕۆژی حەڤدەهۆم داگیە لە قلیج. ئێتفاقەن من و مامۆستا بەختیار شەو ڕۆژێک لەو کەورگانی جەلیلە بووین، بەیانیەکەیکی هەواپەیما هاتووە بمی لەسەرمانە داخستووە ئەم 52 نەفەرە لەو دۆڵا. ئێمە دوای تەبعی بن بۆم دەرکەوت کە 9 نەفەریان لە عەزیزترین ئەتوانم بڵێم لە باوک و دایکم و کەسوکارم زیاتر 9 نەفەریان لە کەسوکاری منن، ماڵی پورمن، کە لەوێ ئەم 50 نەفەرە نازانم 42 نەفەرن یا 52 نەفەر دوایی من هەموو هینم کردووە تەقیبم کردووە، لەوێ شەهید بوون. ئەکەوێتە ڕۆژی حەڤدەهۆم. من لەم بۆما بۆیە ئەماڵێم من لەم بۆمبا مەشکوکم، یعنی ئێمە بۆ ڕۆژی بۆ دادگا ئەبێ 50 50 دابنێن ئێران، 50 دابنێن عێراق. لەبەرەوەی بۆمب بوو یا تۆپ بوو؟ نا بۆمب بوو، بۆمی شیمیایی بۆمب بوو. بەڵێ بۆمب بوو، بۆمی شیمیایی بووە. من بە 50 نەزەری خۆمە ناڵێم، بەڵام 50 دایەنێن 50 عێراق بوو بێ 50 ئێران بوو بێت، چونکە ئیتر بۆ ڕۆژی حەڤدەهۆم عێراق ئەرزم کردی دوای ئەوەی کەشف بوو بۆی سەراس سقوتی کردووە و 3 هێلیکۆپتەرەکەی پشتی عەنەب سقوتی کردووە و هیچی نەماوە. ئیتر ئێمە ڕۆژی حەڤدەهۆم لە کەورگەکانی جەلیلە بووین، من و مامۆستا بەختیار و جەماعەتێکتر و حەمە سەعیدی مامەڕەشەمان لەگەڵا بووە و جەماعەتێتر ناسراوی هەڵەبجە و مامۆستا حەمەمین و ئەمانە و تا لەوێت ئەم قادر خەباتەمان دۆزیوەتەوە. ئەوانە ئیتر هەواپەیمای عێراقی ئێمە نەمان بینیوە بێت بەسەر هەڵەبجەوە یا بەسەر ئێمەوە مزاحمەتێک ئیجاد بکە، چتی وا ئیتر نییە. ئەم نکتە خیلی مهم، ئەمە زۆر مهمە. ئاوای خسرەوی تەوەجۆ بکەن، ئەگەر دەوڵەتە عێراقی خەریکە دفاع لە خاکە خۆی ئەکا و ئەم ئستدلالەی مردم ئەمەسە، سەدام حسین چوون دوژمن هاوریاناوە خاکەکەی خەڵکە هەڵەبجەیدا بەرغەزە بخۆی تا ئەگرا خەڵک وا فکرەکاتوو وانییە دەی تۆ ئەگەر سەدام حسین بی یان ڕێی جمهور هەر وڵاتێک بێژێ کەچەڵ هەر ئەوەنە دەربایسە کڵاوی لەسەر کەوت. ئەو حالیان جنایەتەکەی کردگە، خەڵکە سڤیلەکەی کوشتگە، ئیستە ئێشێ ئەرتەشە ئێرانی بکوژێت و قواتە موسەلەحێک هاتن لە ناوی خاکەکەی، بۆ بەردەوام نییە، نەبووە ئەوێسێت، تەقەمەنی نییە، فڕۆکەی نییە، بۆ ئەوێسێت. ئەمە سوالێکی گەورەست ماشاکەم، ئەوەی کارە ئەسکەری کردوێت، ئەوەی کارە نظامی کردوێت، ئەوەی ئەقلی نظامی بوێت، ئەوەی ئەمانەی چاو پێکەوتوێت، هیچ تەوجیهێکی ئەقلی نییە. بزانە من خەریکم پێدێژم، من گەرەک بە خاکی وڵاتێ بگرم، ورود کە ئەکەمە وڵاتەکە
هەر 10 کیلومتر و کە ڕوم سەنگەردا ئەنێمە قووەت داگرم سەنگەردا ئەنێمە قووەت داگرم تێگەی بۆ خاترەوەی بتوانم خۆم بپارێزم و بتوانم خاکەکە بکەمە هەنە خوام ئێران یەکسەر ڕاتە نایە هەڵەبجە یەکسەرێت هێتە دواوە کەس معلوم نییە ئەرتشی عێراق نایێتە بەرەو ئیتە تەقە ناکە خەڵکەکەیان کوشتە تو جنایەتەکەت کردگەی بۆ نیرو نظامیەکە ئێران ناکوژی دەی بۆ نیرو نظامیەکە ئێران ناکوژی بۆ تەفروتونایان ناکەی بۆ وەکو فا و جەزیرەی مەجنونیان پێ ناکەی خب جواب فقط یەک شتەیە ئەم اتفاقە هەڵەبجە سناریۆی داڕژیاگە سناریۆکە لەبەرەوەی شەڕەکە جددی جلوە بکە ئێران شناسایی یەکا و ئێران تێت و لەشکرە عێراقی شکیا و پشتی پێی گیریاتەوە جوەکەی بەناخۆ چه دلیلێکی هەست دەی تۆ بۆ 16 کردە بۆ 14 بۆ 15 کردە بۆ 16 کردە بۆ 17 کردە ئەی بۆ 18 نەتکرد بۆ 19 نەتکرد بۆ بەردەوام نەبووی تا بیکەی بە قەتڵگای ئەرتەشە ئێرانی جەنازە لەسەر جەنازە داخی ئەمە سوال نییە بۆ جەنازە سوال نییە بۆ خەڵکی هەڵەبجە زۆر ڕاحەت مشکلەکەمان ئەمەیە خەڵکی هەڵەبجە ئەمە واقعیەتێکە کاک پەیمان ئەوەندە لە جەرەیانی هەڵەبجە و ڕۆژی 16 و 15 ترساون و ماندون و شەکەتن و مناڵیان وا پێ و تەدارکی باشیان پێنیە و شەوەکەیکی سەرمایە ئەمانە کە لە هەڵەبجە دەرچوون ئیتر گشتی خۆی باختگە یانێ باش ئیسە بۆ خۆی یعنی ئێمە کەسانێک بووین کە ڕێگەی فەرارمان بەرەو ئێران نەبوو بەرەو عێراقیش ئەوە بوو کە مەسیرەکە مامۆستا بەختیار عەرزی کردی بەسیا بوو ئێمە کەسانێک بوون هەم تۆزێک وەرزیدەتر بوون هەم تەجربەی پێشمەرگایەتیمان بوو ئێمە کونجکاویمانە کرد ئیسا ئێمە ئەم شتانە ئەزانین و بینیومانە دقیقە بە دقیقە مەسەڵەن ئەو ئاخرین بوومەی کە کەوتووەتە سەر ئەو کەورگانە و پارچەکانی هاتۆ بە ملی من ئێمە 30 نەفەراکە لە کەورگەکا بووین تۆزێک کات بە ملمانە مامۆستا بەخت ئەمە 100% هەواپەیمای ئێران بوو چونکە ئەم هەواپەیما لە فاسڵەی 100 متری هات من و مامۆستا حەمامین و کوڕێکتر چوو بووین لەسەر کانیەکەی ئەوابێلێ ئاو بێنین بەدەبە کاکتا من معزەرەتم مەزەڵ بەچە بوەخشین بزانە لەگرانە جەنابەت ئەتوانی سابتی بکەی ئێران بوو نە من ئەتوانم سابتی بکەم عێراق بوو نە من ئەتوانم سابتی بکەم ئەمریکا بوو بۆ ئەم قسە ئەەکەم بزانە جەنابەت لەگرا حەدسیات بەکارەبی بەڵام ئێمە لە مەقولەی هەڵەبجا خەریکین دەیتا ئەنێنە لای یەکتری وە پازل دەرتێرین وەکو چۆن تۆ قەتڵێک دەرتێریت وەکو چۆن تۆ محکەمە دانی 1 2 3 دەنگ قسەی شاهدین ئەبیسی مدعی العموم قسەیەکەکە تا تۆ بە نەتیجەیەک ئەگەی بزانە ئیستا ئێمە خەریکین لە لەحاظە ئەسکەری و بەڕەسیەکەین سیاسی و بەڕەسیەکەین کوردایەتی و بەڕەسیەکەین ئەوێنین ئێرۆر ئەدا غەڵەت ئێژێت نایخوێنێتەوە بۆ ئەمە ئێژ بە خزمەتە جنابەت کە سوحا کەسێک ڕخنە لە جنابە نەگەسم مهم نییە کە ئێران فڕیداگەسە ئەسە مهم نییە 16 ئێران فڕیداگە یا عێراق فڕیداگە ئەرز کە من ئەگەر ئەوە نەڵێم ئیجازە بە من ئەگەر ئیسە بڵێم تەیارەیەکات جنابەت ئەگەر وەکو ڕێز دادگابی تۆ ئێژی بە نەزەری تۆ مەسەن سوالەکەی بە نەزەری تۆ ئەم من وتم بە نەزەری من ئێژی بە نەزەری تۆ ئەمانی عێراق بوو یا هەنی ئێران بوو ئەمە ئەکرێ ئەمە بخرێتە ناو ئینی دادگاکە من ئێژم بە نەزەری خۆم با تەوەجۆ بەوەی پێشمەرگایەتیشم کردووە و با تەوەجۆ بەوەی کە لە بەرزایی 500 متر پێ دوای ئێمە کە ئەکەوێتە سەر شنەروێ بە 500 متر هەوایی یا 1000 متر ئەکرێ بڵێ تەخمینان ئەبێ ئەو فاسڵە کە تا ئێمە بگەینە شنەروێ ئەکاتە 1000 متر یا 800 متر تەخمینان ئەمە ئیتر گشتی نیروی سپای پاسدارانە بە RPG و بە زدی هەواییەکی چۆکەهێناویانە بۆ تەیارەکانی عێراق ئەم تەیارە ئاغەگیان خەلەبانەکانی دیار بوو کاک پەیمان پس من حەقی خۆمە بێژم وەختی ئەم تەیارە تازە لەسەر شنەروێ چۆتێ لەسەر هەڵەبجەوە باتایە من ئەموت هەنی ئەکرا بڵێ هەنی عێراقە لە مەسیری عێراقەوە بەهاتایە بەڵام لەسەر شنەروێوە لە سەمتیوە ئێرانەوە هات ئەمە
لەسەر قەشەنگ لەسەر نیروی سپای پاسدارانە تێت ئەم بمە ئەدا لەوێ بۆچی ئەم بمە ئەدا لەوێ لەبەر ئەوەی لەوێ شەڕی دەسەویێخە کریا بوو لەو سێ کوچکا کە عەرضم کردی کە سێ هێلیکۆپتەر دابەزی بوو و نیرویەکی زۆری ئێران تەلەفات دریا بوو کوژرا بوو بەرحاڵ ئەوە منزورم وەسە کە ئەبێ ئەو شتانە هەر بوترێ ئەوە لەوێچ پس ڕۆژی حەفدەهۆم ئەم پەنجا خەڵکی هەڵەبجە ڕۆژی حەفدەهۆم ئەم 52 نەفەرە لە قلیچ شەهید بوون نەک ڕۆژی شانزەوەم بۆ حەد بە درۆخستنەوەی ئەو هەموو فڕوفیشاڵەی کە ئەم 33 ساڵە ئەم دەسەڵاتە کردوویەتی بۆ ئەوەی ئیسپاتی بکەم کە ئەمانە بچووکترین تحقیقاتێکی دقیقیان لەسەر کارەساتی هەڵەبجە نەکردووە هەر تجارەتی خۆیان و خەریکی بزنیسی خۆیان بوون کاک پەیمان ئەمە کە ئێژینی بارە موسبەتە سێرکە کاک تاهەیە خسرەوی وەختی ئێژی بیزنس و تجارەت و فرش شیرین ئەوێ ئێژی مەسەڵەن خوری ئەفرۆشن و تۆم کوولەکە ئەفرۆشن و تجارەت شتێ قەشەنگێکەوە نە سێرکە ئەمە تجارەتی بێشەرەفیە تجارەتی مەرگە ئەجازە بدە کاک تاها ئەزیزم من خەریکم جریانێکی شۆڕشگێڕی هدایەت ئەەکەم گەرەکمە من ئمڕۆ احتیاجم ئەز کورد بە ئەخلاقوێ شەڕکەروێ بە دلێروێ باشەهامەتوێ مەردوێ ژنەکانمانی ژنون کەڵە ژنون خۆ چون لەمە نیروی بتەوتێتە دەرەوە لەمە کۆمەڵگای بتەوتێتە دەرەوە پرسیار ئەمەسە بۆ ئەم ئەحزابە ئەمە 33 ساڵە ئەم جنایەتە ئەیتوانی گەورەترین هێزی کوردیان بۆ دروستکات ئەیتوانی تەبدیل بوێت بە ئەنوا و ئەقسامە چیرۆک داستان تابلۆی نەقاشی تەوەجۆ بکە فیلمە سینەمایی کورتە فیلم جۆرێک کە جامعەی جیهانی بەهاتایە لە بەردەمی ئێمە چۆکی دابدایە ئارەقەی بڕشتایەوە شەرمەزار بوایە شەرمەزار بوایە سوال ئەمەسە ئەگەر من بە عنوانە هێزە کوردی خۆم ئەمەوە دەست هاوردگە احتیاجم بەمە هەست یان نیسم هەسم ئەگەر نیسم چ پەیامێکی هەست بۆ خاتری ئەوەی کە من گەرەکمە جەمی کەمەوە یە جۆری جەمی کەمەوە کەس ئیتر نەپرسێ لاوە خوا هەڵی ناگرێ سەدام حوسێن پێیە جنایەتکارە کوڕەخەلێک بوو دیکتاتۆرێکی دڕندە بوو دڕندە دیکتاتۆری ئەی تۆ چی بووی تۆ دڕندە نیەی تۆ نیەی تۆ تاکوێ دڕندە نیەی تەوەجۆ بکە کاکتایە وڵام لەگرا بەحسە ئێمە ئەمەسە 33 ساڵە ئەمانە هیچ بۆعدێ لە هەڵەبجەیان بەڕەسی نەکردگە ئەزانی ئەمانە خەڵکی هەڵەبجەیان فێری چی کردگە کاکە ئەو خەڵکەکە قەرەبوو نەوگەسۆ یعنی چی خەڵکەکە قەرەبوو نەوگەسۆ دێخۆشەڕی عەشایری نییە چۆن خەڵک یعنی چی خەڵکەکە قەرەبوو نەوگەسۆ کی ئێشێ قەرەبووی بکاتەوە قەرەبووی دیان چۆن قەرەبووی یەکەیتەوە کوڕێ باوکی لە دەستداگە باوک بەچی قەرەبووەوێتەوە من عشقم لە دەستداگە ژنەکەمم لە دەستداگە زندگیم لە دەستداگە بەچی قەرەبووی یەکەیتەوە تۆ بێرە ئەگرا بزانم من ئەم بەهامە بۆ داگمە من بۆچی ئێشێ بەدەسە خۆم لاشەی 7 نەفەر عەزیزە خۆمم کردوێتە ژێرە خاک خۆم ڕوویمە ئێران پەتپەتی دنیام پێ کریاوێ بۆ لەبەر ئەوەی کورد بووم کوردبوون یعنی چی دەی ئەگەر کورد بووگەم ئەمە بەهای وەتەنیە ئیستە بۆ نایگەی کووە ئەبعادی ئەمە دەربێرە بزانین کوردبوونە ئێمە چۆن تاوان بوو تۆ چ تاوانێکەدا من چ تاوانێکمدا چۆن ئەم تاوانمانەدا ئەدی ئەمە بەڕەسی ناکرێ خۆ ئەژێ خەڵکەکە قەرەبوو بێتەوە 1 ملیۆن دیناری پێبەی 2 ملیۆن خەڵکەکە بڕۆین ماڵی بۆ دروستکەین بۆ چی دروستیکەین خەڵک بۆ کی دروستی کوڕم خەڵکە هەنووز خۆی نازانێت چی لێ خۆمیاگە بۆ خاتری ئەوەی لەم جنایەتە نەکۆڵنەوە کاکە دەسی بۆ نەوەن ئیستە من پێویستیم پێیەتی بزانم بۆ ئێمە وا گەردی مردگمان لێ پاشیاگە بۆ خاسی و خراوی بەلامانە مهم نییە ڕاست و دروستی بەلامانە مهم نییە پیا خاس و پیا خراو بەلامانە میسەگەرەکمە بزانم بۆ وامانە پیاتکە
خەریکم تعقیبی ئەمە کەم زانم دەستپێکەکەی لەکوێ بوو بۆیە گەیمە کاک عەباس وتی کەوتینە دزیکردن تەوەجۆت کرد کاک عەباس وتی توالەتمانەوە کاک عەباس وتی حەچێکیان پێمان نەدا بە بەرچاومانەوە نانیانە خوارد بەش ئێمانە خوارد حربی نەفسیان تەکمانە کرد تۆ لەگرا ئەفەحمی ئەمە سازماندهی شدەست من ئێژێ تەمامە ئەم سوالانە جواوەکەی بگرم بۆ من چیم پێ هات کە بە 2 متر باڵاوە لە بەر تەلەڤیزیۆنا ئێژم پارەم نییە پارە نییە موچە نییە موچە نییە موچە بۆ ئەمە پێات کرد لە کاتێکا کاحمە ڕەحیم ماچۆ وتی عەزەتم نەماگە کەرامەتم نەماگە غورورم نەماگە لەکوێ عەزەت و کەرامەت و غورورەکەی ئێمە نەما لەکوێ ئەخلاقەکەمان نەما لەکوێ بووین بە خەڵکێکی دارکاری کریاگی سەرشۆڕی مەسینە هەڵگری زۆڵی قرچۆڵی سواڵکەری لە ڕێخوا و مەولوو پێغەمبەری مادیات پەرستی پارە پەرستی ناو لەکوێ وامانە پێهاتە چۆن خەڵکی هەڵەبجە بە بەردەمیا پێشمەرگەی حکوومەتی هەرێم تێت و سەرانی تێت و کاربەدەستانی تێت تف لە خۆی ناکا چۆن لە ژێرە دەست تەبەحکارا ئێمە عادەتمان کردگە کاورا باباکە و ئێمە پرسیاری ناوە پرسیاری لێمەکە عیبە کاورا بۆ من و توی نووساکە پێشمەرگە پێڵاوەکانی هەموو جیهان ئێنی چۆن پێڵاوەکانی هەموو جیهان ئێنی مەردیکە چۆن ئەیێنی 4 5 6 دانێ ئاخر تۆ ئاخر شەرمیش شتێ خاسێکە ڕووی شتێ خاسێکە 2 دەلیل بێرە تا من احترامی بگرم عەباس وتی کاورایە کەنیشکێکی نێوەگیانی کردەوە کۆڵ و حتا ئێران بردی من احترام مەز بۆ پیاگە بۆ ئینسانە 4 نمونەی ئاوا بێرە سابتی کرد کاورای تەختەقینپانی جا کاکتەها ئەمانە نیەونە فەساد و جنایەتیان کردگە خۆ ناوشانیان پان ناوێت تەختەی قنیان پانەوێت سەیریان پێشمەرگانیانە کە 1 متر و نیمێ تەختەی قنیان پانوگە ئێژی لەنگە بنێشتن نازانم لەنگە بنێشتە دیگە ئێمە ژین قڕۆڵی گێز بەڵێ فەرموون بڵێ اینجا بەرحەڵ ئێمە ئەوێ بەر ئەدەین یەواژەواژ لە کەورگەکانە مینینەوە و ئاشناییمان پێیا بێت لەگەڵ ئەو پیاوە و مەسەلەی خۆمان مەترا ئەکەین و ئەوی جەڵێ هەر خۆم و ئێوە ئەزانین لەگەڵ مامۆستا بەختیارە لەوێ ئێمە دیسانەوە ئەوان خەریکن بەرەو پاوە ئەچن بۆمان دەرکەوتووە بەرەو پاوە مەسیری پاوە ئەچن یەکێتیەکان ئەوانەی قادر خەبات بەڵێ یەکێتین دەی یعنی بەرەی کوردستانی بەڵێ بەرەی کوردستانی بەڵێ بەشی فقط ئەو جەماعەتەی قادر خەبات کە ئەمانە خەڵکی ئەو منتەقە نەبوون لەبەرەوەی قادر خەبات توانی بوو کۆنتترۆلیان کا لە لای خۆی بن و نەچوو بوون و لە دزی و بازن دزین و ئەم شتانە ئەمە هەر بۆ مێژوویە ئەو 30 نەفەرە بەشداریان نەکردووە لە شاری هەڵەبجە و لە دزین و تاڵان و بڕەوە چونکە خەڵکی منتەقە نەبوون خەڵکی منتەقەی شارباژێر و قەڵاتزێ ئەوانە بوون ئەوانە وە قادر خەبات کۆنتترۆلی بوو بەسەریانە واقعان وە خۆیکی یەکێک لەو معتەرزانە بووە بە جەماعەتەکەی بە تایبەتی یەکێتی حتا تهدید بە مەرگی کردوون کە بۆچی وا هاتووە بە هەڵەبجە بەرحەڵ ئێمە تەسمیممان گر من و مامۆستا بەختیار کۆبوونەوەمان کرد دێکا کە ئەگەر ئێمە بەرەو ئێران پاوە ئەچین هەرگەینە شێخا ئەمان ناسنەوە ئێمە خەڵکی هەورامانین و هەورامان پڕیەتی لە ئێتڵاعاتی و جاش و ئەوانە کە ئێمەی پێشمەرگە بووین و ئەوانە گیرمان کرد ئێمە لە تەک ئەم جەماعەتە بچین یان نەچین مەجبور بووین کەسێک تر کە سەرلکی دکتر کەمال بوو وتیان دێ باشە ئەمانە بەرەو دزلی ئەچن ئەتوانن ئەگەر خۆتان ئەتوانن لەگەڵ ئەمانە بچین وتمان باشە ئێمە لەگەڵ عادل و چەند پێشمەرگەی تری دکتر کەمالە بەرەو
دزڵی وەڕێ کۆتین کە لەوێ ئیتر لە دزڵی و منتەقەی هەوڕامانی سەر و مەریوان ئەوانە بە حسابی خۆمان ئێمە کەس نامان ناسێتەوە گە واردی ئێران بین و لەو لاوە لە منتەقەی سەردەشت و ئەوانەوە ئێمە خۆمان بکەینەوە بە عێراقا. ئێمە هاتینە دیسان بینەوە ئەو ڕێگەیە کە شەوی ڕابردوو من کچەکەم و با بڵێن خانمەکەم ونم کردوون و لێم بڕاون دروستی شوێنێکە کە ئیتر ئەم مەیتانە جەنازانە کەوتوون نزیک بە 200 تا من بۆ خۆم ئاوا تەخمینیەدەم 200 مابینی 200 تا 250 نەفەر هەیە لە ناو باخەکان و لە ناو دوای ژەر تەقیبم کردووە خەڵکی کە خۆی شەهیدی لەوێ بووە هەر ئەوە نەیان وتووە. ئێمە دیسانە بێت لەوێ ڕەتبینەوە لەوێ بوو کە من واقعان ماسکەکەم پێ بوو هەر تاقیبی کچەکەم و ژنەکەمم ئەکرد لە ناو مردووەکانە ئیتر وام لێ هات بە ماسکەکەیچەوە خەریک بوو گێجە کەوتم. ئیتر لەوێ لەو مەسیرە ڕەت بووین بەرەو دزڵی ئەچوین بەیانی ڕۆشنی کرد گەیشتینە شوێنێک دۆڵی خوڕماڵ و سەرگەت و ئیتر ئەو زەڵم و ئەحمە ئاوایە کە ئەمەی جهەتی ئێتڵاعتان بڵێم من کە خەڵکی هەورامانم و ئەحمە ئاوا شوێنێکی سێرانگایەکی خۆشە بە شەرافەتم تا بە ئەمڕۆ ئاوی ئەحمە ئاوام نەخواردووە گۆڵپم نەبینیوە سەرگەتم نەبینیوە تا ئیستەیش بە خاتری چی بزانە نەک بە خاتری جمهوری ئیسلامی نەک بە خاتری حیزبی بەعس بە خاتری ئەم جاش پازدارانەی تارێخ ئەم جاشان شاهیانەی تارێخ جاش پارتی بێشەرەف ئەمانە شەو ڕۆژ پازداریان لە ئەحمەڵاوە و منتەقەی ئەحمەڵاوە لەگەڵ بوو ئەم مدەتی 3 ساڵە کە ئێمە منزورمە لە هەڵەبجە بووین. ئیتر من هیچ شتای ئاوی ئەحمەڵاوام نەخواردووە بە خاتری جاش پازداری پارتی. بەرحەڵ ئێمە گەینە ئەوێت چی ئەبینین ئێتر نازانم تەخمینی بۆم چی ئەوە مەمسا بەختیار شاید وەختی هەوا ڕۆشنی کرد چی ئەبینین هەر سەربازە و ئافتاوەی گوا بە دەستیەوە و دەستنوێژەگرێ کاک پەیمان دەستنوێژەگرێ و نوێژەکەن و ئەلاه ئەکبەر و ئەلاه ئەکبەری جا خۆس شیعە نوێژی نازانن هەر خەریکی لوتیانن وەختی نوێژ خوێن و ئەوانە و وتمان ئەمە چییە دەجا خۆ تا بەیانی تۆ سەری سەرباز و پازدار و ئەوانە بژمێری ئیتر خەریک بوون بڕێکیان خەریک بوون چادریان هەڵەدا و ئیستحکاماتیان دروست ئەکرد لە ناو دۆڵێکە کە تۆ هەر لەسەریانۆ یەک دێشەوە ئەوە متووە ئەڵبەتە تکرار و نەوێتەوە هەر لەسەریانۆ بمێکداخە هەمووی ئەمرێ بەڵام بەو شەرتەیج لەسەریانەوە ئیسە خەڵکی شاید هەڵەبجە ئەگەر گوێیان بە منەوە بێ ئەزانن ئەو بەریان کە ئەکاتە ئەو بەری ئەحمەڵاوا و گۆڵب پایگای عێراقی تایە پایگای زۆری عێراقی تیا بوو مەسەن نیروەکەی دموکرات لەوێەوە ڕەتبوون و چوونەوە لای پایگاکانی عێراقەوانە منزورم چییە؟ منزورم ئەوەیە ئیتر دەوڵەتی عێراق خوا هاتووە بمێک لەو سەربازانە بە هەر بە یەک بم بە مەوجی ئەنفجار تەواوی شاخەکە تێت بە ملیانە نەهاتووە ئەمەش دیسان زۆر مهمە. ئێمە پەز لەوێ منحرف بوون دیسان گەڕاینەوە دیسانەوە بەرەو تاوێرەوە هاتینەوە دیسان لەگەڵ قادر خەباتە یەکمان گرتەوە ئێمە هاتینە هەوارە تازە دروست کرابوو هەوارە کۆن دروست کرابوو لە هەوارە تازە ئەوەی چم باس کردووە مەسەلەی ئەو ژنە ئەوانە دیسان تکرار ناکەمەوە لە هەوارە تازە ئێمە شەوێک لەوێ بوون خەڵکێکی زۆر کۆبوو بووە لەوێ مناڵی زۆر لەوێ بوون کە دایک و باوکیان دیار نەبوو لەکوێن خەڵک لەوێ بوو کە شوەکەی دیار نەبوو پیاو لەوێ بوو ژنەکەی دیار نەبوو مناڵێکی زۆر لەوێ بوون
هەوای باراناویە تەڕە شەویان بەسەر هاتووە برسی تین و هیلاک بڕێکیان پێڵاونیە لە پایانە ئەمەی کە جەنابەت ئێژی هەنە ڕۆژە هەژدەهۆمە ئەمە ئەبێت بەڵە ئەبێت هەژدەهۆم بزانە یعنی هەنووز دوای 2 ڕۆژ لە بۆمبە شیمیاییەکەم مردم هەنووز نەگەیگەسە سەر سنوورە ئێرانیش برێکی ئەوەی کە تواناتر بووە چووە بەڵام فاسڵەیەک نییە 25 کیلومترەکە آخر ماشین نەبوو خۆ پیادە بوو هەمووی بەڵام بەشێکیان نانیان نەبوو بەشێکیان کەسیان مردبوو بەشێکیان کە کەسیان نادیار بوو یا مردبوو یا هیچتانیان من ئەمانە ئێژم تا بەحسەکە مشخص بێ بۆ گم نەوێتە بەڵە بەرحاڵ منیش ئەم پێشمەرگانەیەک کە لەگەڵ قادر خەباتا بوون بەشێکیان واقعان ئەو کرێمە سپیەکەیاندا بوو لە دەم و چاویان و منفعیل بوون و بێ علاقە بوون حرف لە فکری ئەوە من سوالێک ئێشێ بکەم لەگرا جوواوم بیت تۆ مەمنونە دەوم تەبیعەتەن ئەم هێزە پێشمەرگەیە بەرەیە کوردستانیە هات کە ئێشێ لۆجستیکی تەکاوێت خۆ بە پێی پێخاوس نهات کە بە تیۆتا هات کە بە پێکاپ هات کە بە زیلە عسکەری هات کە ئێشێ ئازوقەی بووێ کۆنسەروی بووێ نانی بوێت ئێشێ ئاوی بوێت ئێشە تەچیزاتە پزیشکی بوێ پزیشکە دەستەی بوێ پزیشکە گروهی بوێ تۆ هیچ چەشنە هاوکاریەکی ئەمانە لە گواستنەوەی مردم بۆ سەر سنوورەدی بێستامە قسەکەم تاوکەم ئەمە فرە مهمە کە تۆ پێی بووی ئیستا کوژیاگەکانیش کوژیاگن شیمیایەکەیش دریاگە ئیستا بەرەی کوردستانی جەمعیەتێکی فرەی هەڵهاتەگە و دەسە شیمیایی وا لەسەرت دەسا تەنیا کارێکە ئەتوانێت بکات خۆی بەڕیز کات تەمامە نیرویە نظامی بخاتە مەسیرە گواستنەوەی ئەم جەمعیەتە بەرەو خاکە ئێران وایان کرد یانە کاکتا خاشە لێکم ئەوانەی کە ئەشنەفن ئەوانەی کە لە ڕێگەکا بووگن ئێشێ ئەمە جواو بانەوە سەرکە با ئێمە لەم دەقیقۆ دەست پێ بکەین کە ئەمانە ئەسن نەیەن ئەزانی شیمیاییش ئەوە شێندێت لەم دەقیقە وەشیات تەواو 4-5 نەفەر خەڵک مرد 40-50 نەفەریش ئاوارەس ژنە مناڵە پێپەتیە بەڵبەختە داکەوتکە برسیە وانە حد ئەقل ئەمانە 10 مینوبوسیان ئەتوانی بوێت 20 تیۆتایان ئەتوانی بوێت ئەیان توانی مەسیرە 15 کیلومتر چین بووەن و بێرنەوە با مثالێکە بۆ لێ بم مێل گیبسن فیلمێکی دروست کرد مێل گیبسن فیلمێکی دروست کرد لە کابرایەک کە مەداڵە قەهرەمانی شەڕی گرت لە شەڕە ژاپۆنا ئەم کاورا باوەڕە مەسەبی بوو بە عنوانی بهیار پزیشک چوتەکە ئەرتەشە ئەمریکا نەیان ئەوەردا وەڵدافە ئەیان و ئەوەی بهیارە ئێشە چەک بواتێکی خۆیان ئەم نەی ئەوەرد قەسەمی خوارد و دەست بە ئەسلحە نەدا ئەیان و تۆ ترسە زاوری ئەم کاورا کەوتە مەیدانە شەڕ ستیقە جەهەنەمی پێژن فیلمەکە ستیقە جەهەنەمی مێل گیبسن درستی کردگا ئەم کاورا گشتی دەرچوو وافشەی قەهرەمانیە هات ئەم کاورا وا بە بێ ئەسلحە و دانەدانەیانی لە مەیدانی شەڕ دەرکرد 43 نەفەری نەجاتدا وتەنیا سوال ئەم هێزی پێشمەرگە ئیستە ئیتر دەوڵەتە عێراقی ڕاماڵیاگە قەسفیش ناکات شەڕە جبهەیش ناکەن بەرەو سلێمانیش ناڕۆن من قبول مەکرد ئەگەرمانە بەرەو سلێمانی بڕۆن ئیستا ئەمانە 2000 3000 چەندێکن تەمام ئێشەف کڵەشینکۆفەکەیان بەنە قەی یەکتری مردمێ زەخمی بوو کە بیکەنەوە بڵۆنکارد و بیبەنەوە بەرەو ئێران وایە یاوانیە ئەخلاقەن ئەمە بە تۆ ئێژێت یانە کاکە من خۆم ئیستا هاتمە ماڵەکەی تۆ کوڕەکەی تۆم بەدگەسە ناوی شەڕی دوو چەقۆی خواردە ئێشێ بێم خوێن بەم بۆ کوڕە ئاغا با دوور نەڕۆین لەم کوردەوارە من مەسەڵەن لێم قۆمیاگە کوڕەکەم مردگە تۆ تێی بۆ پرسەی من لە وەسەتی ڕێگە ئەدەی لە پیاگە ئەیکوژی تۆ چوون بۆ پرسەی من هاتکی من خۆم بە قەرزاری تۆ ئەزانم بۆیە وەختێ تۆ ئەگرن من بە لیباسە ڕەشەکانی ناوی پرسەم و تێمە شوێنتا ئەڕۆمە دەری ماڵی کاورای کوژیاک ڕزایەتی لێ بسێنم کە تۆ نەگرن بۆ چون تۆ بۆ پرسەی من هاتکی ئیستا ئەمانە خەڵکی هەڵەوجیان داگەوە کوشت ئایا
ئیستە مەسئولیەتە ئەخلاقی کوردانە بەشەری ئەگرنە ئەستۆ ئەم ژن و مناڵە بە پیکابی یاڵڵا بەرەو مەرزی سنەوسوو بوون یانە ئەخلاقان بێسە ئاخر ئەمە مهمە کاکە ئەوەی خەڵکی هەڵەبجەیە من ئێستا دوای کاکتەها کامێراکە بەرئەدەم ئێوە بێن قسە بکەن چون ئەم بەشە مهمە تا ئیستا کەسێ بەشی تەدارۆکات و بەرەو پاشەکشەکردنە خەڵکی و نیجاتدانی خەڵکی باس نەکردە بە سوورەتە سیستەماتیک نەدانەیە نەدوانی نەیەک دەسە فەرمانە سەرکردایەتیان بێت تەمامە هێزە بەرەی کوردستانی خەڵکەکەت ڕزگارکە بەرەو سنوورە ئێران هەس موجودە کریاگە کەس شایەتی ئەدات من قسەی خۆمەکەم با خەڵکیش بێت قسەی خۆی بکە ئەخلاقەن ئەمەێژم حتمما مامۆستا بەختیاریش گوێچکەی وا پێوە بە یەکیشەوە بووین ئەم بەشەی کە ئیسە من باسیەکەم عەرزم کردی بێژگە ئەو 30-40 نەفەرە و ئێمە مناڵێکی ئەوە 2 ساڵە تا 2 ساڵ و نیو حتا پاوەیش نەفەر بە نەفەر گرتومانە بە کۆڵمانەوە من مامۆستا بەختیار ئەو جەماعەتە پێبووە ئێمە لەم مەسیرە نیرویەکی منسەجم کە ناوی پێشمەرگە بێ کە من هەر ناویان ئەم قسە فرە مهم بوو سێر کە کاکتەها من دووبارە شەکەرمیانە کەلامت دەبەرەوەی خەڵکی ئێمە کورە ئێمەی کورد تەواو کاولین کاکە بە گوڵێک و دووگوڵ بەهار نایێت ئێمە بەحسی سازماندهی ئەەکەین وەختی تۆ ئیژی بەرەی کوردستانی یعنی فەرماندهی هەست تەشکیلاتە تەشکیلات بە دەستور ئەڕواتە ڕێوە دەستورە تەشکیلاتی هاتووێ 2-3 وەمە هێزە پێشمەرگە مردم بپارێزیەوە مردم دەرکە موجودە موجود 2 نەفەر و 3 نەفەر و ئەوە یارمەتی خزمەکەی خۆیەدا تا من ڕۆشنی کەمەوە کە موجود نییە بێجگە ئەم 30 نەفەرە لە دەوری یەکا بوون کە غەریب بوون لەو منتەقە ئەوانیش خەریکی خۆپاراستن بوون و کەی بەڕێ بکەون و بچنەوە بۆ قەڵاتزێ و بۆ منتەقەی خۆیان لەگەڵ قادر خەباتە هیچ نیرویەکی پێشمەرگەم لە هیچ شوێنێکەوە لە شنروێوە لە هەڵەبجەوە هەر لە هەڵەبجەوە کە دەرچووین لە عەبابێیەوە لە تاوێرەوە بێژگە ئەو 5 نەفەر بوو تا 6 نەفەر بوو تا بیاری ئەوانیش بەرەو دزڵی ئەچوونەوە بەجێیانە هێشت بۆ خۆیان وەک چەکدار من هیچ نیرویەکی بەرەی کوردستانیم نەبینیوە 2 نەفەر بێ 3 نەفەر بێ ئێتر 4 نەفەر هەر نەبووە و ئەم 1-2 نەفەرە تاکوتراکەیچ کە ئەگە تۆ بینیوتە ئەو لە من و مامۆستا بەختیار کە لە هەر هەموو لاوە قاچاق بووین ئێمە خەریک بوون دڵداری ئەومان ئەداوە من مەسەڵەن خزمی خۆم کە چەند ساڵ پێشمەرگەی یەکێتی بووە من خەریک بووم دڵداری ئەوەم داوەتەوە وتمە بڕۆ باوە ممکنە دایک و باوکە لەوێ ببێ بەلای خۆیەوە تۆ پێشمەرگە بووی نازانم چی شتێک بە ناو فەرماندەهی یا سازماندەهی مردم کە بەڕێی بکەن بەرەو ئێران دڵداری بدەنەوە یا سازمانی بدەن شتێکی وا نەبووە و موجود نییە ئەسەن نیرویەکی ئای خوشتەوی فارس ئێژێ دۆڕستە نادیدی منۆ نەگەاندوم دۆڕستە نەخوردی منۆ نەگەاندۆم ئەمە خوردیم دیدیم دەستە ماردۆ ئێژێ دروستە نانی گەنممان نەخواردگە بەڵام دیگمانە بەدەسە خەڵکۆ تەوەجۆ بکە بزانە ئستدلال ئەمەسە بەرەی کوردستانی گەرەکێسی خاکێ لە کوردستان ئازادکە ئەمە بە کامە منتەق بەو منتەقە ئیستە من دەمە دڕمۆ تو لە حیزبی ڕوو ئەکاتە من ئێژێ ئەگەر زرنگی بڕۆ بخۆت ڕادادی ڕزگارکە و من ئێژێ ئەمانە ڕزگاریان کردە بزانە ئەقڵ بە تۆ ئێژێ من و تاهای خسرەوی و بەختیارە لەهۆنی و دانای هەڵەبجێ و کامرانە هەڵەبجەی گەرەکمانە بڕۆین سنە بگرین ئمشەو دانیشتگین و هەر کاممان 1000 نەفەر هێزمان هەست دائەنیشین بڕیار ئەدەین بڕیارە ئەوەڵ ئێمە شارە سنە چۆن ئەگرین بڕیارە دووەم شارە سنە چۆن ئیدارە ئەکەین یەک ئێمە وەختی ئەڕۆینە ناوی شاری سنە دام و دەستگای حکوومەتە ئێران لە کارەکەوێ پۆلیسی شۆرتەی محکەمەی لە کارەکەوێ
طبيعة لناوي شاري سند جرديش موجودة، دزيش موجودة، قاتليش موجودة، تجاوز كريش موجودة. إما إشي فكر بكينو چۆن خەڵکی سنە لە ئێمە استقبال بکە و هاوکاریمان بکە. یەکەم چت پاراستنە ئەمنیەتیانە. بۆیە ئێمە ئیمشەو کە دائەنیشین یەکسری قانون ئەنووسین، شارە سنە تەقسیم ئەەکەین. مثال بەشە شمال وە دەستی کاکتەها، بەشە شمالی غەرب وە دەستی کاکدانا. گشتمان تحت ناوە بەرەی کوردستانی قانونی یەک، قانون دوو، هەر کە دزی بکە ئیعدام، هەر کە تەجاوز بکە ئیعدام، هەر کە ماڵە مردم بوات ئیعدام، خەڵکە قەتڵ بکە ئیعدام. تەوەجۆ ئەەکەی وە دادگامان هەست وە مەسالە دەمها بەمە ئێژن بەرنامەی لە پێشدانریابێ کە من و تۆ دانیشتین فکرمان کردگەسۆ ئەگرا ئازادکەی. درست ئاغەیان بەشێکی جەمعیەتەکەس چۆن ئیدارەیکن، کارەبای لێ ئەوڕێ، ئاوی لێ ئەوڕێ، نانی لێ ئەوڕێ، ئیتر نانی بۆ نایەت لە حکوومەت مەرکەزیوە. ئشێ بزانین ئەم جەمعیەتە چۆن ئیدارەکەن. یا ئەگەر مردمەکەمان پێ ئیدارە ناکرێ ئێژین هەدەفمان ئەوە نییە مردمەکە ئیدارەکەین، بمەحزێ ورود دەکەینە ناوی شاری سنە، ئیعلامەکەین بە بڵۆنگۆ خەڵکی شاری سنە چۆریکەن، بڕۆن بەرەو سەقز، بڕۆن بەرەو کرماشان. شاری سنە وا لە دەست ئێمە کانونە شەڕە. ئێمە دوو حاڵەتەی هەزیتر ماشاکە کاکە ئەقڵ وا ئێژێ دروسە ئاغیت کاکتاگیان بە 6 ساڵ عمر و تەجروبەی پێشمرگایەتی و مبارزەی سیاسی تۆ ئەم ئەقڵە بە تۆ وا ئێژێ ئەوە نایژی. ئۆکێ ئەگەر تۆ هیچ کام لەم پلانانتە نەوێت یعنی چی؟ یعنی تۆ هیچ کارەی تو بریاگی کارت فقط ئەمەسە نێڵی خەڵک دەرچێ لێ کوژیاک بگری. سوال ئەمەسە ئاغای تای خۆسەوی بەرەی کوردستانی کە هاتە ناوە شارە هەڵەبجە ڕۆژە 15 یاسایدا بە دیوارۆ هێزە پۆلیسی دیاری کرد بۆ خەڵکە هەڵەبجە کردی؟ ناخڕ کاکە خەڵکی هەڵەبجە سەرانی خەڵکی هەڵەبجەی کۆ کردو بێژێ خەڵکی هەڵەبجە خەڵکی گەڕەکی عاشقەکانی عاشقان هاوکاری بکەن تەکە دانا هەڵەبجەیە کە ئەمنیەتە خۆتان پارێزن. خەڵکە فڵان ئەمە یاساس، یاسای بەرەی کوردستانیە دەی نەیبووگە کاکە من بە 1000 مەدرک بە تۆ سابتی ئەەکەم ئەمانە مەئموری دەوڵەتی ئێرانی بووگن، مەئموریەتەکەیشیان ئەو گەسە لە خەڵکی هەڵەبجە کوژیاک بگرن، کوژیاک لە خەڵکی هەڵەبجە بگرن. بۆیە تۆ ئەوێنی ئەمانە ئامادەگیان بۆ حیچێ نەکردگە. کوژیاگەکەی کاک بێمان لە پێشا انتخاب دیاری کریاگە ئەزانی چۆن لەبەر ئەوەی لە ئەوەڵین قسەیەکا کە بەدەمی جەلال تاڵەبانی دەرهاتووە بەبێ ئەوەی تۆ لەوێ بی وتگە 5000 تا بە ئەمڕۆیش هەر 5000 چون من نەزەرمەوەسە ئەم 5000 نەفەرە لە تەرحەکە کە بەسگرتگی دروستیان کردووە تەخمینەن وتویانە ئەبێ 5000 نەفەر بکوژرێ هەر بۆیە ئیستەیش 5000. کاکتای خۆسلەوی من بۆیە سەری جەنابەت تێرمە ئێش و ئومەتە کوردی خەریکە گوێ ئەدا بابەجان ئەم مردمی فەقیری ئێمە گەوج کریاگە بێسە ئیستا من مثالم هاورد تا ئێمە بفەهمین وەختی تۆ گەرەکتە جێگەیە بگری ئێشێ بیر لە چیها بکەیتۆ. بزانە یەکێک لە دەلایلی ئەمانە تێرنیوە مەسەڵەن ئەو سەرکەوتە جیهاز هاتکە نەوشیروان مستەفا دەرکا با بێت بێژم چۆنە. مەسەڵەن ئەم خەڵکە فکرەکە وەختی ئێژی بانکی عێراق سەروەت و سامانی خەڵکی هەڵەبجێتیا بوو بانک وەسە ماڵی تەهای خۆسرەوی خەڵک چووگە چتی و ئەمانەت یادانیاگە بانکوا کار ناکە من ئەرزەکەم بانک چۆرکارەکە. بانکە دەوڵەتە عێراقی بانکە دەوڵەتیە بانکە خصوصی نییە کەرتە تایبەت نییە بانکە دەوڵەتە عێراق دەوڵەتە وەخت عێراق دەوڵەتە یعنی وەختی یاسادا ئەنێ خۆی یاساکەی خۆی ئەواتە ڕێوە وەختی پەیمانە حەیدەری ئەڕواتە بانکە هەڵەبجە 200,000 دینار پوڵی تێئەخا تۆ بڕۆ بانکە هەڵەبجە هەرچی ڕۆژە بۆڕە بڕۆ بیسووتێنە من 200,000 پوڵ ماوە لای دەوڵەتە عێراق و دەوڵەتە عێراق ئەم پوڵە ئەداتۆ من بێژیویدات و ئەیداتۆ من بۆیە ئەمە سەروەت و سامانە خەڵکە هەڵەبجە جزیل نییە لە بانکە ئەمە یەک دوو کاورای سەرکەوتە جیهاز وتکێسی کاکە نەوشیروان وتی پوڵە خەڵکی بانکەکە بەشکەنەوە سەری خەڵکیە پوڵەکەی خەڵکی بانەوە چی زیا و بێنین بزانە ئەمە بوو کاورای لادی قسەی واکەن ئینسانی سەوادی بێ ئەزانێ بانک
خۆی پولی نییە بۆیە بانکدا ئەنێن خەڵکی پولی تێبخا مەسەڵەن من پولی تێخەم تۆ پولی تێخەی 2000 نەفەر $1 تێخە بانک ئیستا $2000 پولی هەست بانک کاری ئەمەسە لەم $2000 $200 ئەنێتە لە لای خۆی وێ $1800 ئەداوە قەرز وە سوو تا پولی بۆ بێتەوە ئەگەر ئێمە 2000 نەفەر بڕۆین داوای پوڵەکەی خۆمان بکەینەوە کە ئەکاتە $2000 بانک نێسی بمانداتێ قەرز ئەو حساوی کردگە لەم 2000 نەفرە هەر 200 نەفەر تێ پوڵەکە ئەوە لە مانگێکە بۆیە تۆ هەرچی پوڵ دائەنی لە بانک یا بە هەفتە یا بە ڕۆژانە بانک ڕافدینە هەڵەبجە پوڵەکە ئەهەنێرێتەوە بۆ سەرکردایەتی بانکەکەی خۆی بانک ڕافدین لە سلێمانی هەر وەختێ پولی گەرەکە تەلەفۆن ئەکا سۆخا پولی بۆ تێرن بە ماشینی پوڵ ئاغا ئێمە لەمە حاڵی بووین بانک وا کارەکە بانک وا کارەکە لە ئەمریکا 1930 وەختی بحرانە گەورە اقتصادیەکە بوو بانکەکانی ئەمریکا خصوصی بوون پوڵە مردم خوریا ئەمریکا بۆ خاتری ئەوەی کە بتوانێ خەڵکی تەرغیب کاجارێکی تر بڕۆن پوڵ بخەنە بانک هات سرتیفیکەیتێکیدا بە ناوی ئەوەی کە ئەم بانکە خصوصی کەرتی تایبەتە فدرال ریزەروی ئەمریکا بیمەی کردەگە یعنی چی؟ یعنی بانکی خصوصیە کە من هەستم تۆ پولی تێ ئەخەی مادام ئەم لایسنسمە هەست من هەڵشکێم دەوڵەتی ئەمریکا پوڵەکە دەداتەوە ئەمە تەوەجۆت کە تاگرام جا با بزانی ئەمە گشتی درۆزنە و شیروان مستەفای درۆزن سەرکەوتە جهازە درۆزن ئەووەڵەن بانکە هەڵەبجە بە ئەندازەی پوڵێکە خەڵکی هەڵەبجە پولی تێخستکە پولی نیتیا منتەخوای سیستەمە بانک وایژێتی تا تۆ پوڵە خەڵکی دانەدانە قاوی لەکەی بیت تۆ بۆچیشە پوڵە خەڵکی بریتەوە پوڵە خەڵکی وان لای دەوڵەتە عێراقیە تۆ دەسەگر کەسۆ مدیا هەر وەختێ بڕوا لە سلێمانی بۆ ئەبژێرن ئەیدەنی لە بەغا بۆ ئەبژێرن ئەیدەنی تەوەجۆت کرد ئەمە پێی ئێژن پۆپولیزم ئەمە پێی ئێژن مردم ئەحمەقکردن تەحمیقە مردمکردن تماشاکە کاکتا ئێژی کاورا خوێنە خۆی کەسیفەکە تۆ ئینگلیسی ئێژێ don't play with my intelligence بە عەقڵ من بازی مەکە بە مناڵم مەزانە بە بێ عەقڵم مەزانە تۆ چۆن چووی خاکی ئازاد کەی شارێ بگری 50,000 نەفەر جەمعیەتێسی پلانی بەڕێوەبردننی شارەکەت نییە بیرە لە ئەمنیەتی مردمەکە نەکردەسەوە بیری لە خەستەخانە و بیمارستان و دارو و خۆراکی مردمەکە نەکردەسەوە بابا بیری نەکردەسەوە خەڵکەکە دەرکەی بێژی کاکە بڕۆن شەڕە بڕۆن من ئەمانە کە ئێژم واجبە کاک تاچوون هینێ قسە ئەشنەوم کەلەی سرم ئەماسێت من ئائیستە ئێژم ئاغەگیان قرارە سەرکردایەتی هێزە بەرەیە کوردستانی 2/3 قواتی خۆی اختصاص دا تازە من نەموت تەمامی 2/3 اختصاص دا بە ڕزگارکردنە خەڵکی تۆ ئێژی نە وەلێکی لەولاژێ با کەم پێشمەرگە دوان بوون سیان و کاکە ئەمە کەی پێ ئێژن قەرار ئەرێ ئێمە بەچی ئەزانن بە مەڕووماڵات تۆ مەگە نایژی ئەمانە بەرەن فەرماندەهیان هەز سازماندەهی کریاگەن بە دەستورات و ئەڕۆنە ڕێوە بە یاسا ئەڕۆنە ڕێوە بەرنامەیان هەز پلانیان هەز مەگە تۆ ئەمەنە خۆ گاگەلی نییە کاکە ئەی چۆن ئیدعاکەی هاتی خاک ڕزگارکەی ئەفەهمی کاکە تا من خەریکە کەلەی سرم ئەماسێت بڵێ فەرموون بڵێ ئیجا بەرحاڵ ئەوە ئیتر دەست خۆش بێ بۆ شیکردنەوە ئەوانە بۆ ئەو ڕۆشنکردنەوە و ئەوانە ئەو تەسویرە جوانە کە ئیخەیتە بەردەمی بەرحاڵ خەڵکو بۆ ڕۆژی خۆی ئەوانە ئێمە کە گەیشتینەتە ئەوێ و ئەو خەڵکە کۆ بووەتەوە ئەوانە هەر مەسئولی گەورەی ئەمبەرەیە بە ئیسڵاح ئەمبەرەیە کە لەوێ لە مەقەڕێکا دانیشتووە بە ناوی عەلاقاتی یەکێتی نیشتمانی بە ناو مامۆستا ساڵحۆ ئەم کابرا بێعورزەیە نیگابانی کەمپوت و کۆنسرڤ و پستەی سپای پاسداران و قەرارگای ڕەمەزانە کە بە تەیارە و هێلیکۆپتەر هێناویانە دایان ناوە لەوێ بۆ نیروی سپای پاسداران و ئەوانەی کەوان بەسەر شاخەکەەوە و بەم مامۆستا ساڵحەیان وتووە
پێش هەر کەس کورد ئیتر تۆ نکتەیەکە وتکا کە تاهابا من ئەمە پشڕاستکەمە و تۆ ئێژی پستە خەڵک نازانێ بۆچی ئێژێ پستە لەوێتە نەورۆزە نەورۆز بۆیە پستیان هاورگە بۆ جپەخ پازدارەکان بیخۆن بیرن نەورۆز نەکەنەوە لە ماڵە خۆیانە چەرەسیاتیان دوو گۆنیش بوو دوو گۆنیش بوو لەگەڵ 50-60 کارتۆن کۆنسێرڤ و ئەوانە و شتایەکتر لەوێ لوبیای سوور و لوبیا چیتیوانە ناوی قوتووەکان کەمپوتی هەرمێ و سێ وانە ئەم کابرایە بۆ خۆی جرعەتی نییە بە دزیەوە دەست بووە کەمپوتێک بخوا یعنی ئاوا متیع و ترسنۆکیان کردووەن ئاوا وەکو بڵێم چی منیش وتم ئەرێ کا قادر خەبات ئەم مناڵانە خەریکە لە برسا ئەمرن هەمویان سەرمایان بووە شەو ڕۆژێکەوان بەسەر ئەم کێوە ئەوە هەروان لە دەمیتری مەقڕەکە وتی محەممەد گیان من ناو محەممەد بوو بەختیار ناوی یاسین بوو تی محەممەد گیان تۆ خۆت چی ئەەکەی بکە بڕۆ لەو کابرایە بپرسە ئەو مەسئولی ئەوێوانە مامۆستا ساڵە منیش چوون پێی وتی های ئەمە زۆر کاک پەیمان کۆراوە هەرکەس دەستی بۆ بووە دەستی ئەوڕۆم ئەوە هەنی سپایە سپا ئەمە مەسئولی گەورەی یەکێتیە وتم ئەی تۆ نابینی ئەو لە ئەو مناڵانە ئالەوێ خەریکە و جا کەیفی خۆیانە ملیان شکا من کەینە وەڵی هەرکەس دەستی بۆ بووە سپا هەمومان ئەسووتێنێ ئەمەم لە رادیۆ وتووە لەم شارە بووە لەم یۆتۆبۆریە ڕانندە بووس بووە خۆی گوێ پێوە بووە ئەگەر ئیسەج لە هەرتەیە گوێ پێوە بێ من بخاتەوە درۆ بڵێ تا هاورامی درۆت کرد ئەمە بۆیە ئەڵێم ڕوونی بکەمەوە کە ئەمانە چەندە بێ عۆرزە چەندە بێ شەخصیە بێ عورزە نیەن کاکتەها ئەمانە مشتی جنایەتکارن ئەربابیان هەست ئەربابەکە پیان ێژێ وا بکە پیان ێژێ وا مەکە هیچ ئیستفادەیەکی تریان نییە هیچ شغڵێتر نازانن هیچ کارێکی تر نازانن بێ عورزە نین چۆن عورزیان هەست جنایەتەکەن چۆن عورزیان هەست تەجاوز ئەکەن چۆن عورزیان هەست نۆکەریە دەوڵەتە ئێرانی ئەکەن عورزەیان هەست عورزەکە ئەمەسە بە دەردی من و تۆ ناخواد نۆکەرە دەوڵەتە جنایەتکارە نۆکەرە دەوڵەتە ئێران وگەن دەوڵەتە عێراق و من دەوڵەتانم منتەقە وگن ئاغەیان ئەمانە نە کوردن نە شۆڕشە کوردیان کردگەن نەبوو کورد کردیانە ئەمەسە بەرسۆت کاکتاگیان خەڵک ئێژێت ئەم شەو شەکەت بووین داینین بۆ شەوانەتر حکایەتە جنابەت تەواو ناوێت کۆتایی بکەرە و منیش ئیتر قسە ناکەم کۆتایەکەمەوە بەڵام شتێکترایە کاکە پەیمان چەند ساڵەوە لە دڵما ئەبێ هەر بیڵێم گاز من بەیانی مردم ئەمەیان زۆر مهمە گەیشتوینەتە ناو مەقڕێک تریان یا ئەگەر ئیشتبا دقیق 100% یا هەر ئەو مەقڕەیە ئێمە لە ژوورێکا دانیشتوین بەرحاڵ دوو نەفەرتریانمان بینیوە کە خەڵکی منتەقەی خۆمان و خزمی خۆمان بوون یەکێکیان ئیسە وەزیرە بە ناو حەمەی حەمە سەعید کارم نییە ئەو نە یارمەتیەکی داوین نە زاهرەن هیچ قەستێکی خراپی بووە بۆ ئێمە و ئەوانە بڕێ قسە و باسمان کردووە و هیچ داوایشمان لێ نەکردووە کە یارمەتیمان بە ئەمە من بۆ تاریخێڵێ من لەگەڵ ئەو پیاوەیش قسەم نییە هەر لەسەر مەسلەی یەکێتی و مەسلەی سیاسی ئەمە مامۆستا بەختیاری شایدە کەسێکتر بووە کە مەسئول بووە ئەویج ئیسە بەرحاڵ لە شەڕی عێراق و هینا لە دەربەنی خان شەهید بووە هاوزاوان بووە چەند ساڵیش بە پێشمەرگایەتیان ڕەفیق بووین بە ناوی نیازی عیزەت ئەم پیاوە یانی ژنەکانمان خۆشکن هات بەلای منەوە وتی من ناتوانم یارمەتیشتان وتی من ناتوانم میشتان بۆ بکەم من ناتوانم ئەوە نەتان پێڵێم من ناتوانم هیچتان بۆ بکەم بەڵام نایشتان دەم بگرتن وتم ماڵت ئاوا بە یانێ بزانە کە هەر ئەتاندەن بەگرتن کە دابوویان ئەوە بوو لەو چەما ئیتر ئیسە درێژەیە یە چەندیان دابوو بەگرتن دوایی کاک پەیمان کەسێک بە شاهیدی ئیسە دیسان دەیان پێشمەرگەی یەکێتی لە چەمی تەوێڵە و
هەورامان و هەڵەبجە هەن هەنەکانی هەڵەبجە و هەورامان بە ناوی هادی مەشهورە بە هادی لە زەرد ئەمە بۆ تاریخ ئێڕێم ئەم کەسە بە سەدان نەکسەد بە سەدان شەو لە ماڵی خصوصی ئێمە جێگۆبان و ماڵ و ئۆتاقی جیا بووگە خواردوویەتی و خەوتووە و هەڵساوە ماڵی تایبەتی بووە ئیسەج خۆی وای لە تەوێڵە گوێ پێوە بێ ئەم کەسە کە من و مامۆستا بەختیار دانیشت بووین هات لە لاما دانیشت پازدارێکی لە پشتی سەرمانەوە بوو کە حیزبی دموکرات دابووی بە پێشمەرگەیەکیان ئێعدامی کا هێنابووی تەسلیمی پازدارەکانی کردبووە و وتبووی ئەوە باریقەڵا بۆم هێناون و من ئێعدام مەکەن و ئەمە پازدارێکم بۆ هێناونەتەوە و ئەوانیش دابوویانە تەحویلی یەکێتیەکە مەقەڕەکە وتویانەوە ئامانەتە بەلاتان و ئەم پازدارە ئێمەیش هەر من بۆ خۆم هەر خەمی ئەو پازدارم بوو کەم بمان ناسێ و ئەوانە متەوەهینی بووم ئەم هادی لە زەردە هات لە پاڵما دانیشت وتی باش شتێکە پێ بڵێم کاک پێمان تەوەجە بکە وتم وامزانی نەخشەم بۆ ڕاکێشێ ئەمە پیاوی دەسەڕاستی چەندین ساڵەی جاسووسی چەندین ساڵەی هەموو یەکێتی ئەزانێ جەلال تاڵەبانیە و مەوردی ئێحتیمادی جەلال تاڵەبانی بووە لە هەورامانە وتی برادەرێکی مەسئولیکی گەورەی قەرارگا و ئیطلاعاتی خۆم هەیە برادەری گیانی شەبان ڕۆین من ئەزانم ئەوانی تر ئەکەونە دەستی ئیطلاعات هەمویان ئەوان ئەژن تەعزیب بە شکەنجە تەعزیبیان ئەکەن و شەل و پەتیان ئەکەن بە یەکە من ئەتان بەمە لای ئەو پێ ئەڵێم تەعزیبتان نەکە بەڵێ یەکسەر ئەعدامتان کە منیش کاک پەیمان ئەوە نەم بۆ هات گوتم وەڵا مام هادی چون ئەناسم چەند ترسنۆکە وڵە مام هادی ئێمە واین لەگەڵ قادر خەباتە و نردویشمانە بە شوێن خزم و کەس و کارمانە بێن قادر خەبات قەرارە بزانێ چیمان بۆ ئەکاوانە کاکە من باسی قادر خەباتم کرد مام هادی پای نیاپیا ئەگەر ئەوەم نەوتایە خۆ هەرە چوو لە خوارەوە هەرەیدان بەگرتن بەڵام ئیتر زۆر ئەترسا لە قادر خەبات نەهاتۆ بەو ناوە منیچ ئیتر بوو بە ئسترێسم بۆ پیا بوو وتم ئیسا هەر تێرێت پازدار تێرێتە سەرمان دوایی چووم بەلای قادرە وتم کە قادر من بووە وتی ئەم جارە هاتەوە پێی ئەڵێی ئەوە من لەگەڵ قادر خەباتم و بڵە بڕۆ گەم بە گۆڕتکەم بکە و نەتبینمەوە بەڵام ئیتر باش بوو ئیتر نەهاتەوە کە نییە منجورم ئەمە بۆ تاریخ ئەم پیاوە کە ئیسەی ژماوە سەعات 3 شەو بەفرباریوە لە ماڵی ئێمە خەوتووە قیادەی موەقەت لە هانەگەرمڵەوە لە بێڕواسەوە 2 نەفەر یەکیان بە ناوی چی کوڕی مامی ئیبراهیمەوە ئیسە ناوەکەم لەبیر چووە پێشمەرگەی یەکێتی ئەیۆبی مامبلەی پێڵێن تفەنگی ئەمانی دزی چووە ناو پارتی وتی بڕوا پێ نەکەم تۆ نەچی ئەگەر هادی لە زەرد بکوژی ئەیۆبیان لەگەڵ مەسئولێکی پارتی ناردووە شەو سەعات 3 شەو هاتوونە پشتی ماڵی ئێمە دەرگایان ماڵی دایکم و باوکم و برایەکم بۆ کردوونەتەوە نانیان پێداون خواردوویانەوتیان ئێمەمانەوێ هادی بووین لەوێ بیکوژین باوکیچم وتویەتی خیاڵی خاوتان کردووە ئەوە وا لە ماڵی منە ئێوە پیاوی ئەوە تا ئەیۆبی جماوە ئێوە پیاوی ئەوە نین ئێوە لە ماڵی منە کەس بکوژن چوون سیارەیان بۆ گرتوون وتویانە ئەو ئاوایە بەڵێ مازەرەتم هەست هەدەفی کاکتەها لە وتنم خاتراتە ئەڵبەتە ئەمەسە کە بێژێت ئینسانهایەک بە ئەم مقدارە بێ ئەخلاق بێبەروە لە ناوە ڕیزە ئەم کەسانە بووبن بارسوورەت کاکتاگیان ئەگەر ئەم خاتراتە تەواوەکەم زۆر مەراقم بوو ئەم چەند ساڵە نیو دقیقە تەواو یەکەم
باوکم و براکەم ماشینیان گتووە بۆ ئەو دوو بێژمەرگەی پارتی کە یەکیان ئەیۆبی مامبلەیە خزممانە خەڵکی تێوەڵە بردویان لە نەوسو و زاوەرە ڕەوانەیان کردوونەتەوە دوایی ئەو یەکێتیانە ئەیانوت بە باوکم و براکەم ئێوە جاسووسی پارتی قیادێ موەخەتن لەبەرەوەی ئەبوایە ئەو دوو نەفرتان بکوشتایە باوکو برایەکم کە نە ئەسلحەیان هەیە نەحیج اینجا بزانن نەهایەتی بێ ئەخلاقی و بێ تەربیەتی ئەمانە چی بووە بە شەرافەتم ئەو پیاوە بە سەدان شەو لە ماڵی ئەمە خەوتووە لە کاتێکا کە کونەمش قەیسەری بووە بۆی ئەمە نمونەیەک لەوانە بوو قەستمەوە بوو هەر ئەمانە لەو دۆڵەی گریانە و هەوارە کۆن و هەوارە تازە بەدەیان لە ئەفرادی حیزبی دموکرات بەرگری دموکرات هەواداری کۆمەڵەیان برد فرۆشت بە ئێران بە قەرارگای ڕەمەزان کە بەشێکیان ئێعدام کراون بەشێکیان 10 ساڵ و 12 ساڵ و 15 ساڵ زیندانیان کێشا کاکتا من با من نکتەیەکە پێبێژم کاکتا ئەمانە نێنە حەدە فرۆشتن و مرۆشتنە با خاست تێبگەی کاورا دەوڵەتە ئێرانی و هیچ حساوی نەکردگەن وەوەی کە سەلام عەلەیکیان تەکابکا فرە کلکیشان تەکانداگە ماڵە پیاو فرۆشی میاو فرۆشینە و گەنەمانە هەر کارێکەکەن بۆ خۆشیرینکردنە بۆ خۆشیرینکردنە فرۆشتن و پارڕۆ و ئەم جۆرەشتانە تۆ وەختێ کەسێک نۆکەر توێ نۆکەرە غەڵەت ئەکا داوای پوڵ ئێزافە لێەکە غەڵەت ئەکا نۆکەردە وەزیفەی نۆکەریە ئەم فرۆشتن و مرۆشتن ئەمانە هەر نۆکەر سفەتی ئەژداد نۆکەرن کاکەتەها من فرەشەکەتم ئەنا ئەم خاترە کە کردمەشیا لە ئەوڵە بوو تامە تحلیلە سیاسیەکی گەرەکە چون 10-12 دانە حقەی سیاسی واتیە ئەم خوو ڕەفتارە ئەم تاکتیکانەی کە ئەمانە بوو خەساندن ئەم مەردنی ئێمە بەکاریان بگە باوەڕ کە خۆم بە پێوە ناگرم ئەگەر تەواوی بکەی مەمنون ئەوم بێت من سەرچاو من ئەزانم کاک پەیمان تۆ بە ڕۆژی شاکارەکەی واقعان زۆر ماندووی من شاهیدم ئیترخۆ مەمنون لە بزرگواریت مەمنون لە بەشداریت کاکتەها با بزانی خاتراتم مهم ناوی پیابنی بڕۆی ئێستا جەنابە خاتراتە مهمێ بەحسەکەی من مەجبورم هەر وازی کەم تا خەڵکە ئێمە بفەهمێ چەنێ مهمە خاترەکەی جەنابەت ئێستا ئێمە ئەمشەو فرە شتێکمان زانی ئێمە زانیمان ئەمانە بیریان لەوە نەکردگەسەوە چۆن ئەم جامعە ئیدارەکەن بیریان لەوە نەکردگەسەوە چۆن ئەمنیەتە ئەم مەردمە پارێزن بیریشان لەمە نەکردگەسەوە ئەم مەردمە بوونە دواوە دلیلی ئەوە نییە کە بیریان نەکردگەسەوە دلیلی ئەمەسە کە ئەساسە قسەیەکە ئیکەن دروست ئەمانە مشتی جنایەتکارە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە عێراقی و دەوڵەتانە منتەقەن مزور وگن کە جنایەت بەر عەلەیه کورد بکەن و کردیانە و ئیتەقەم دەقیقیشە بەردەوامن سابتی یەکەن کاکە خۆ خەریکین ئیسپاتێکی چونە خەڵکە فەقیرەی ئێمە فەقیرە وەکو تۆس وەکو باوکو دایکی تۆس چی ناوە ئەو تێ هەڵدریاگە کێکێ زەرد هادی لە زەرد نانی پێ ئەدەی تا ئەگرا دەسە ئەەکەیتە هەنگبین وەختی خۆی تێت بۆ خاتری ئەوەی ناتوانێت جواوی پیاواتیەکە بداتەوە ئەمە تەواو کەم و بڕۆم ئەو لێ داستانێک کەس مەولانا وتکێسی بە ناوی داستانی شاری و دێهاتی خۆ ئێژی شاریە بوو دێهاتیە هەرچی ساڵە ئەڕووی بۆ لای تا 8 ساڵ 3 مانگ و 4 مانگ خۆی ئەداوە ملیە کاورای شاری نانی پێدا و پولی پێدا و سۆقاتی بۆ ئەسەد و دێهاتیەکەرێ و خوایشە لە یەکەم بێ بۆ دێهاتەکەی ئێمە فرەخۆشە دوای 8 ساڵ مناڵەکانی کاورای تاجر فشاریان بۆ هاوڕتیان باپڕنی دێهاتی ئەم کاورە فرەمان واوە ملیوە هەڵسان 3 مانگ بە بیابانە وێڵ و تا گەینە ماڵە کاورا ئەدەهاتەکە گەینە دەری ماڵی کاورا کاوراوتی ناوناسم کورەوتی من فڵانە کەسم تی ناوناسم 2-3 ڕۆژ لە کوچە و کۆڵانەمان و سەرما دایلیان شەوێکیانە کاوراوتی ژن و مناڵم هەست سەرمامانە بێڵە بابێنە ناوتی بڕۆ کەپرێ وا لە ئەو لای حەسارەکەمان تیرروکەوانێکی شیواتیا گورگتی ئەگەر گورکاوشی بمان پارێزی لە گورگ تا بتوان ناوی کەپرەکە دانیشی تەوەجۆکەی کابرا ڕووی لەوێ دانیشت و گورگێکی زر هات پەلاماریانی دا و ئەم تیرکەوانەکە دای لە گورگەکە و گورگەکە بایەکی لێبەر بوو کاورایی دەهاتی هاتە دەرەوە هاوار برا ڕۆ جاشۆلکەکەی منە و کوشت وتی جاشۆلکە نییە گورگە، ئەها نەکبەت گورگە. وتی من بای جاشۆلکەکەی خۆم
لە 4 فەرسەخیە ئەناسم یەکسەرە نەوی لە یەخەی وتی بێ شەرەفی نادروست تۆ بای جاشێلکەی خۆت لە 4 فەرسەخە ئەناسی تۆ 8 ساڵ نان و نەمەکی من چۆن ناناسی تۆ نادرۆست نیای ژێری پێ حاڵی بووی کاکە گیان ئەمانەی تۆ ئێژیتی لە جنس ئەو دەهاتینەوە مەولانە باسیەکە بێ دایک و باوک بێ بەرودووە جنایەتکار تاقیر بووک تەجاوز پێکریاک تەوەجۆت کرد ئەمە تەحلیلی گەرەکە تا ئەم مردمە بەڵبەختی ئێمە بفەهمێ بۆ وای پێات کرد تۆ براکەم بۆ لێت قۆمیادە چون هادی لە زەرد خەڵکی نۆتشەس قەومتانە ئێمەش خەڵکی تێوەڵە کاکە مردمی هەڵبجێشت تماشاکە فڵانە کەس قەومیانە ئامۆزازایانە برازازایانە ئامرکەرتە عەقیدە ئەمیدە یەکێتیە چی بکە ناتوانێت فکرکە ئەمە دەستی وا لە جنایەتەکە ئەمە خۆی جنایەتکارە بابە کابرایەک بوو مەریوانی ناو بوو هەڵەبجەی بوو پیاو کوژوو جەماعەتێک کوردی ئەو دێو هاتنە هەڵەبجە دایلیان کوشتنی پوڵەکەی خواردن هەڵسا بە ڕێگەی قاچاقی لە ئەستانبوڵ دووی کوشت چووە سوئد دووی کوشت خاش گوێ بە لە سوئد هەڕای کردو هاتۆ بۆ سلێمانی لە سلێمانی دای لە پوزایەکی خۆی کوشتی هاتۆ بڕوا بەرەو ماڵ باوکی بە 75 هاتە ناوی خیابان دایە بەرفیشک باوکی ئەلەوتی گەوە باوک بۆ هاروگی کوشتی کابرا پیاو کوژوو باوکی خۆی کوشتی بابەگیان ئەم مردمی ئێمە نەگەی گەسە وەختەکەی باوکی مەریوان جنایەتکار و تەبەحکار و متەجاوز وە بەردەمی تێت و ئەڕوا گشتی شەرواڵە کوردی وا لە پایاو کەوا پانتۆڵ وا لە پایاو تێگەی وەکو ئەو قسە ئەکاو کورە بابەگیان تۆ بوو ئەوە نەکاوی بۆ نافەهمی تۆ خەریکی تەکی تەبەحکارانە زندگیەکەی حەزیەکە برای باوکت وێ حەزیەکە کوڕت وێ وەکو باوکی مەریوان هەڵبجەی بێرە دەر و بی دەبێت فیشک بیکوژێت تەوەجۆکەی مەمنونم لە کار و حزورە خاتراتت فرە بە نرخن ماجراهایە کە بەحسیەکەی فرە بە نرخە بەڵام خۆتیش قبول ئەەکەی لە من کە ئێمە ئەگەر تەحلیلیان نەکەین خاتراتەکانە جنابت ئەسووتێ و خەڵکە ئێمە لەم سەر لێ شێواوی حاڵی ناوێ داستان چییە من ئەزانی یەک چە دەڵێم و تەواویەکەین من ئەزانمی سەدوایی تا دەیان نەفەر خەڵکی منتەقەی هەورامان خۆ دەزانی بەتایبەت ئەم دی و ئەم بەشی عێراقا یەخەم پێگرن کاکتا ئەوە هەورامی بووە وایە من لە کوردی من ئەوەم بۆ نییە کاکە ئەوە براکەم وایە ئەموت براکەم وایە واقعا نێژەما براکەم وایە ئەموت وە غەرەزێکی شەخصی وتم ئەمە جزێک یەک نەفەر لە خانەوادەمان بووە بە شەرەفم کلیلی ماڵمانی پێ بووە بە شەرەفم هەر ئەم کابرا من ئەوەم بەلاوە نییە ئەوەی کردگیە ئەفشایەکەم باسیەکەم خۆی ئەزانی سەر چاوم کاکتا شەو خۆش